کی نووسراو نەک ڤیددیۆیی پەیامێکی نووسراوی ڕابەری نوێ ڕابەری سێمی شۆڕشی ئیسلامی ئێران بڵاو کرا. لە نێو پەیامەکە کۆد و ئاماژەی زۆری تیا کە ئەم شەو بێگومان شیکاری ورد بۆ تەواوی نووسراوەکە ئەەکەین و هەروەها ئەو خاڵانی کە گرنگن چ بە ناوخۆی ئێران بێ یاخود کاریگەری هەبێ لە سەر دەرەوە ڕوونێکی. لە نێو ڕاگەندراوەکەی ڕابەری باڵا ئەوەی کە سەرنجڕاکێش بوو بۆ دەستی پێکوەکاڵێت بوون بە ڕەهبەرم لە میدیای فەرمی ئێرانەوە بیست. و هەروەها لە نێو خۆی ئێران پێشهاتی نوێ هەیە. میدیای فەرمی ئێران ڕایگەیاندووە کە خێزانی عەلی خامنەی ڕابەری کۆچکردووی ئێران زیندوو. لا یەکەم ڕۆژی بۆردومانەکان هەروەها لە دووەم ڕۆژیش بە فەرمی ئێران بڵاوی کردبووە کە عەلی خامنەی ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران خێزانەکەی کچێکی هەروەها بووکێکی و منداڵەکانی نەوەکانی کراونەتە ئامانج و کوژراون. هەواڵی زیندووبوونی خێزانی عەلی خامنەی پێشهاتێکی نوێیە. ئایا لەو 48 سەرکردەی کە ترەمپ باسیە کرد لە یەکەم ڕۆژ کراونەتە ئامانج کەی تریان زیندووە؟ کە تاکو ئێستا ئەوەی ڕاگەیەندراوە جگە لە ڕەهبەر تەنها 10 کەسی ترن کە لەو ڕۆژەیە کوژرابێتن و بە خاک سپێردرابن، ئەوانی تر زانیاری دەربارەیان نییە. پێشهاتی دیکە لەسەر ئاستی جیهان هەیە. ئەنجومەنی ئاسایشی جیهان لەسەر داوایەکی بەحرین کۆبوونەوەی کرد. 15 ئەندام 5 ئەندامی هەمیشەیی کە بەریتانیا، ئەمریکا، رووسیا و چین و فەڕەنسان هەمیشەیی لە ئەنجومەنی ئاسایش مافی فیتۆیان هەیە. هەر بڕیارە بچێتەوێت تەنانەت 14 ئەندامیش بڵێ یەک ئەندام لەوانە بڵێ نەخێر. بۆیە پێشهاتێکی نوێ لەسەر ئاستی جیهان ئەوەیە بڕیارێکی نێودەوڵەتی دژی ئێران دەرچوو لەوەتی شەڕ دەستی پێکرۆ کەویش بریتێ لەوەی کە ئێران پێشەلی یاسا نێودەوڵەتیەکانەکە لە بۆردومانکردنی وڵاتانی کەنداو و لەوە سەرنجڕاکێشتر دوو هاوپەیمانەکەی ئێران رووسیا و چین فیتۆیان بەکارنەیە. نەوتیان بڵێ نەوتیان نەخێ. زۆر جاریش لە بابەتی سیاسی و یاسایی شاوالێکە دێتەوە بێدەنگبوون نیشانەی ڕەزامەندیە. لە ناوچەکەش هەندێک گۆڕانکاری جیاوازەیە لە عێراق بۆردومانی حەشدی شاوی و بەرەی مقاومە بەردەوامە بە هەمان شێوە بۆردومانی بنکە سەربازیەکانی هاوپەیمانە لە ناو عێراق و هەرێمی کوردستان لەوە زیاتریش ترازە. کەشتی نەوتی و سامانی نەتەوەی و دارایی ئێرانی عێراقیش کراوەتە ئامانج. لە وڵاتانی کەنداویش پێشهاتی نوێ هەیە. لە دوایین پێشهات هێشتا ئێران بەردەوامە و هەروەها ناوچەی نیشتەجێبوون و هۆتێلێکی دیکە لە دوبەی لە ماوەی 24 ساعتی ڕابردوو کرای ئامانج. ئەمە سەرباری مەنامەی بەحرین و هەروەها قەتەریش هێرشەکان بەردەوام. وەک باسم کرد دیارترین ڕوودا و لە ناوخۆی ئێران پەیامەکەی ڕەهبەر بوو کە ئێستا ڕوونتر بۆتان باسەکەم دەربارەی چی قسەی کردو. سێەم ڕەهبەری ئێران بەبێ ئەوەی بە ڤیددیۆ وتارێک پێشکەشی ئێرانیەکان بکات وەک یەکەم پەیامی بۆ ئێرانیەکان تەنها بە نووسرا و لە میدیای ئەو وڵاتەوە بڵاوکرایەوە. ئەڵێت من ئاگادار نەبووم کە کراوم بە ڕەهبەر لە تەلەڤیزیۆنی ئێرانەوە هەواڵەکەم بیست. من دەبمە خزمەتکارتان و بەڵێنێم بەردەوام بم لەسەر پاراستنی بنەماکانی شۆڕش. ئەژڵێت بەردەوام بن لە بۆردومانکردنی بنکە و بارگاکانی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە. داوای لێبوردن لە 15 وڵاتی دراوسەی خۆمانەکەین. ئێوە دۆست و هاوڕێی ئێمن. بەڵام کاتێک بۆردومانەکەین بۆردومانی بنکەی سەربازی ئەمریکاکەین و هێزەکانیشمان بەردەوام بن. سەبارەت بە تەنگەی هورمز یاخود گەروی هورمزیش پەیامی هەیە. ئەڵێت هێزە ئەمنیەکانی ئێران بەردەوام بن لە بچووکردنەوەی گەروی هورمز بەو ئامراز و شێوانەی کە هەتان کە ئەمە کۆدێکی تەواو سەربازیە پەیامێکی نوێی ڕەهبەرە بۆ هێزە سەربازیەکانیان. لە نێو پەیامەکەی ڕەهبەر ئەڵێت ئەوانەی ئەیانویست ئێران دابەشکەن سەرکەوتوو نەبوون. سوپاسی خۆراگری خەڵکی ئێرانەکەم. هێزە ئەمنیەکان
ئەبێ ئەو هەڵوێستەی خەڵکی ئێرانیان لەبەر چاو بێت. و هەروەها ڕابەری نوێ هەندێ وردەکاری دیکە لە شێوازی بەڕێوەبردننی حکومداری لە ئێران باسەکات. ئەم بەشەی نێوپەیامەکەی ڕەهبەر بریتیە لەوەی کە لە ئێستادا ڕابەری باڵی شۆڕشی ئیسلامی تەنها سەرپەرشتیاری هێزە چەکدارەکانی ئێران نییە، بەڵکو تەواوی جومگەکانی حکوومەتیش ئەو بەڕێوەیە بە چکە داوا کات دامەزراوەکانی حکوومەت بەردەوام بن لە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان ئەوەی لە دەستیانێت بۆ خەڵکی بکەن. وەک بێ هیوایەکیش کە لەم دۆخەیە بتوانن کۆنتترۆڵی بازار و دابینکردنی پێداویستەکان بۆ هاوڵاتیان بکەن. ئەڵێت هیوادارم خەڵک ڕەچاوی بارودۆخی کەسە نزیکەکانی خۆیان بکەن. ڕۆژانێکە تێککەوتوین هەندێک کەس ژیان و گوزەرانیان زەحمەت بووە پێویستیان بە هاوکاری یەکترە. بەم شێوازە ئەم پەیامەی ڕەهبەر مانایەکی ڕوونی هەیە. لەلایەک وەکو فەرماندەی باڵای هێزە چەکدارەکانی ئێران بڕیار ئەیات و فتوای هێرشکردن و بەردەوامیەکانی دەرەکات و لەلایەکی دیکەش وەکو خۆی سەرپەرشتیاری جێبەجێکاری یاخود دەسەڵاتی جێبەجێکردن کە بریتێ لە حکوومەت ئەبینێتەوە. قسەکانی ڕەهبەر 180 لە پێچەوانەی قسەکانی مەسعود پزیشکیان بوو ڕۆژێک پێشەوەی کە ڕابگەیەندرێ کە موجتەبا خامنێیی بۆتە ڕەهبەری ئێران. کاتێک داوای لێبوردنی لە وڵاتانی دراوسەی کرد وتی ئیتر هێرش ناکەینە سەرتان. بە پێچەوانەوە ئەمڕۆ موجتەبا بە ڕوویەکی ڕوون وتی بەردەوامە بین، ئاماژەیەکیش بوو بۆکێ بۆ ئەمریکا کە بەردەوامە بین لە جەنگ لەگەڵتان. شتێکی تریش لە نێو پەیامەکەی ڕەهبەر زۆر گرنگ بوو، بریتی بوو لەوەی کە ئەڵێت حەقی خۆمان باجی خۆمان لەو وڵاتانە وەرەگرینەوە کە هێرشیان کردوتە سەرمان و زیانیان پێگەیاندوین. ئەگەر نەماتوانی لە خۆیان وەرگرین ئەوا دەستەگرین بەسەر دارایی ئەوانە. ئەگەر ئەوەشمان پێ نەکرا هەرچی دارایی و سەروەت و سامانیان هەیە ئەیکەینە ئامانج. ئەما پەیامێکی تەواو ڕوونە بۆ شانە نووسوەکانی ئێران لە ناوچەکە و تەنانەت لەسەر ئاستی گیان ئەوەی کە 2 ڕۆژ لەمەوە پێش دۆناڵد ترەمپ باسی کرد کە ترسیان هەیە شانە نووسوەکانی ئێران چالاکیان هەبێت. ئاڵۆزیەکان لە ناوچەکە هێشتا بەردەوامن. سەرستا ڕاکێشم بۆ هەندێ وێنەی ڕاستەوخۆی ئێستای تەل ئەبیب لەگەڵ بەیروت. با هەزاران کیلۆمەتر لە تارانی پایتەختەوە دوورن، بەڵام دووکەڵ و بۆردومان لەوێ گرمە و زرمەی زیاترە هەتاکو و ناوخۆی تاران. ئێوارەی ئەمڕۆ ئیسرائیل ڕایگەیاند داوا لە هەندێک شوێنی و گەڕەکی بەیروت دەکات چۆڵی کرد، وەگەوەی کە چەند سەعاتێک دواتر دەستکا بە بۆردومانکردنیان. ئیسرائیل تاکو ئێستا سڵی نەکردوێتەوە لە هەر ئامانجێک کە لە ناوخۆی بەیروت بە دیاریکراوی لە باشووری بەیروت بۆردومانی و ڕاشی گەیاندبوو لە پێشهاتێکی نوێیە کە ناوەڕاستی بەیروت ئەم جارە کاتە ئامانج. ئەمەش وەک ئاماژەیە کە بەشێک لە بەرپرسەکانی حیزبوڵڵا کە پێشتر لە باشووری بەیروت خۆیان حەشارەدا ئێستا ڕوویان کردوێتە ناوەڕاستی بەیروت یاخود لە شوێنەکانی دیکەی لوبنان خۆیان حەشاردا. حکوومەتی لوبنانیش هەڵوێستی وەرگرتووە، داوای لە باڵێزخانەی ئێران لە بەیروت کردووە چالاکیەکانی سوپای پاسداران لە خاکی وڵاتەکەی واز لێبێنێ، هەڵی پەسێرە کۆتایی پێبێنێ و لافتی پێشوش بڕیارێکی دەرکرد بۆ دیپۆرتکردنەوەی ئەندامانی سوپای پاسداران لەسەر خاکی لوبنان. فەڕەنساش کە خۆی بە خاوەنی سیاسەت و حکومڕانی لوبنان نەزانێ ئەڵێت ئیسرائیل هێرشەکانی ڕابگرێ، حیزبوڵڵاش چەکەکانیان ڕادەستکەن. بەڵام ئایا حیزبوڵڵا بەگوێی ماکرۆنەکەن لە کاتێکدا تیاری F-35 بە بەردەوامی بەسەر ئاسمانی باشووری بەیروت و باشووری لوبنانە سوڕێتەوە بەبێ ئەوەی حیزبوڵڵا چەکە کلاسیکەکانی ڕادەست بکە. لە تەل ئەبیبیش بە هەمان شێوە بۆردومانی موشەکی ئێران بەردەوامە، ناوبەناو شەپۆلێکی موشەکی کە 3 تا 4 موشەکی ئێران لە خۆگرێ، بەڵام موشەکی بەهێز و کاریگەرن ئاراستەی خاکی وڵاتاکرێ لە قودس لە تەل ئەبیب هەندێک شوێنەکەنە ئامانج. زیاتر پۆلیسی تەل ئەبیب بەڵێت ئەوانی ئێرانی کاتە ئامانج شوێنی نیشتە جێبوونن نەک
شوێنی سەربازی. ئەگەڕێمەوە بۆ عێراق هەندێ پێشهاتی نوێ لە عێراقیشێ. سەرباری هۆشداریەکانی حکوومەتی عێراق سەبارەت بەوەی کە عێراق بەشداری ناکات لە هیچ جەنگێک، بەڵام بردومان و هێرش لە عێراق ڕۆژ بە ڕۆژ زیاتر. ئەو وێنەی کێستە سەر شاشی کورسات نیوزەی بینن ئەمڕۆی لوبنانە سەیریکەن ئێوارەی ئەمڕۆیە کەمێک پێش ئێستاە کە بردومانی بەیروت کراوە بەڕوونیە بینرێت کە بردومانێکی سەخت و چڕوپڕ هەروەها دووکەڵ لە شوێنی بردومانەکان بەرزە بێتەوە و بەهۆی ئەو بردومانانی کێستە لە باشووری بەیروت هەیە بەشێکی زۆری ئەو ناوچەیە بێکارەبا و بێ خزمەتگوزاری ماونەتەوە بەپێی داتاکانی نەتێگورتوەکانیش نزیکەی 150,000 کەس لە باشووری بەیروت ئاوارە بوون بۆ ناوچەکانی دیکەی لوبنان کە تا ئەستێک ناوچەی ئارامن. بەڵام هەر شوێنێک حیزبوڵای لێبێ بەهۆی بردومانکردنیان لە لوبنان نابێتە ناوچەیەکی ئارام. ئەو وێنانەی بینن ساتی بردومانکردنی فڕۆکەکانی ئیسرائیلە بۆ سەر هەندێ ئامانج و پێگە لە بەیروت بۆ خۆشیان باسیەکەن بەرپرسێکی باڵای حیزبوڵایان کردوتە ئامانج کە ڕۆڵی کاریگەری هەیە لە نێو هێزە چەکدارەکانی ڕەزوان یاخود تیپی ڕەزوانی حیزبوڵا کە هێزێکی ڕاهێنراوی مەشق پێکراوی حیزبوڵان لە ڕابردوشدا ڕۆڵی گرنگیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل و هێزی ڕەزوان لە سەرەتای 2000 دوو سەربازی ئیسرائیلی شانفران کە بۆ ماوەیەک لای خۆیان هێشتیانەوە دواتر بەرامبەر بە 1700 کەس ئازادیان کرد. بێگومان ئیسرائیل ئەوەی کەوتێتی ئەبێ حیزبوڵا لە لوبنان ڕیشەکێش کات ئۆپەراسیۆنەکانی بەردەوامە بێ بە قوڵایی 2 کیلۆمەتریش لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو هاتوۆتە نێو خاکی لوبنانەوە ئۆپەراسیۆنی جیاواز ئەنجامەدات بەبێ ئەوەی بنکە و بارگای نوێی لەو شوێنانی کە تازە هاتوۆتە ناوە دروست بکات. ئەوە ئێستای تەلەبیب و بەیروتە ئەیبینن بەشێکی زۆری بەیروت بە تایبەت ئەو شوێنانی کە شوێنی بردومانی ئیسرائیلن تەواو خامۆشە بێکارەبە و بێخزمەت گوزاریە زوو ئەم ناوچەیە لە دوای 2006ەوە ئەمە بارودۆخەکەی بووە لە دوای 2023ەوە کاتێک حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل باشووری بەیروت و باشووری لوبنان بۆ جێی هێرش و بردومانی ئیسرائیل. وەک پێشتیش باسم کرد لە عێراقیش بێگومان پێشهاتی نوێ هەیە هێرشی درۆنی بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامە و لە لایەکی دیکەشەوە لە پارێزگا جیاوازەکانی عێراق لە مووسڵەوە بۆ کەرکووک بۆ دیالە هەتا ئەگاتە ئەنبار بابل و ناوەڕاستی بەغدادیش بە سەختی و بە چڕوپڕی هەندێک جار بەردەوام. بینەرانی کورسانی و سەرستان ڕاکێشم بۆ هەواڵێکی بەپەلە کەمێک پێشستا لە ویلایەتی میشیگان لە ئەمریکا چەکدارێک هەڵی کوتاوەتە سەر پەرستگایەکی جوولەکەکان چەند کەسێکی کوشتۆ و دواتریش لە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ هێزە ئەمنیەکان خۆشی کوژراوە. کەمێک پێش ئێستا لە ویلایەتی میشیگان لە ئەمریکا چەکدارێکی نەناسرا و خۆی کردوتە نێو پەرستگایەکی جوولەکە نشین چەند کەسێکی کوشتووە هەروەها خۆشی لە ڕوبەڕووبوونەوەی هێزە ئەمنیەکاندا کوژراوە. ئەمە پێشهاتێکی نوێیەکە لە ئەمریکا لە دوای هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران ڕوویداوە و دۆناڵد ترەمپ 2 ڕۆژ پێش ئێستا باسی شانستوەکانی ئێرانی کرد کە ئەگەری هەیە لە ئەمریکا و ئەوروپا چالاکی سەربازی ئەنجامن. هەروەها پەیامی ئەمڕۆی ڕاهبەریش زۆر بەڕوونی ئاماژەی بۆ کردبوو کە پێویستە لە ڕوبەڕووبوونەوە و هێرشکردن بۆ سەر ئامانجەکانی ئەمریکا بەردەوام بن و تەنانەت ئامانجا داراییەکان و سەروەت و سامان و دارایی ئیسرائیل و ئەمریکا لە هەر ناوچەیەک بێ ئابێ بکرێتە ئامانجێ
وەکو سندنەوەی باج وەرگرتنەوەی باج لە بەرامبەر ئەو هێرش و بردومانانی کە ئەمریکا و ئیسرائیل هیانە بۆ سەرتاران. ئەو وێنانی کەی بینن وێنەی دوای هێرشی چەکدارێکە لە ویلایەتی میشیگان بۆ سەرپەرزگایەکی جوولەکە نشین کە بۆ هۆیەوە چەند کەسێک کوژراوە بۆ خۆشی لە ڕوبەڕووبوونەوەی هێزە ئەمنیەکاندا کوژراوە بێگومان بەهۆی جیاوازی کاتەوە لەگەڵ ئەمریکا بەتابەت لەگە ویلایەتی میشیگان لەوێ دەستپێکی ڕۆژە واتە تازە بەیانە نەگەیشتونەتە نیۆڕۆ واتە کاتێکی زووە بۆیە لەوێ ڕۆژە لای کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەوە جیاوازی کات هەیە ئەوە دوایی هێرشی چەکدارێکە بۆ سەرپەرزگایەکی جوولەکەکان کە لە میشیگان لە ئەمریکا ئەنجامی داوە چەند کەسێک کوژراون و خۆشی دواتر کوژراوە تاکو ئێستا دەستگامنیەکانی ئەمریکا هەروەها پۆلیسی ناوخۆی میشیگان ڕوونکردنەوەی لەبارەی ڕووداوەکەوە نیە ئایا تەنها یەک کەس بەشداری و چالاکیە بۆ یاخود زیاتر و ئایا پەیوەستە بەو بارودۆخی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە یاخود نا بەڵام 2 ڕۆژ پێش ئێستا دۆناڵد ترەمپ زۆر بەڕوونی ئاماژەی بۆ کرد کە بە دوای شانە نووسوەکانی ئێرانن لە ئەمریکا هەوڵێن سەرجەمیان دەستگیرکەن و دیپۆرتیان بکەنەوە بیان نێرنەوە یاخود ڕوبەڕووی یاسایان بکەنەوە. دۆناڵد ترەمپ 2 ڕۆژ لەمەوبەر بەڕوونی وتی کە ئێران شانەی نووسوی هەیە لە ئەمریکا لە سەردەمی جۆ بایدن هاتوونەتە ئەمریکا و لەوێ خۆیان مەڵازاوە وەکو شانەیەکی نهێنی کارەکەن چاوەڕێی هەر ئێعازێک هەر ڕێنمایەکن لەلایەن ئێرانەوە پێیان بدرێ بۆ ئەنجامدانی چالاکی و ئەمڕۆ لە ویلایەتی میشیگان کەسێکی چەکدار هەڵی کوتاوەتە سەر پەرزگایەکی جوولەکە باس لەوا کرێ چەندین کەس کوژراون و خۆشی لە ڕوبەڕووبوونەوەی هێز ئەمنیەکاندا کوژراوە. ئەوە ویلایەتی میشیگانەوە گەبینن پۆلیسێکی زۆر لە ناوچەکە کۆبۆتەوە پۆلیسی فیدراڵی FBI بە هەمان شێوە لە شوێنی ڕووداوەکەن و هەروەها وەگەبیندرێ هێزێکی زۆری ئەمنی لە ناوچەکە کۆبوونەتەوە تەنانەت تیمی تایبەتی لێکۆڵینەوەش لە شوێنەکەن ئەمە سەرباریەوەی کە هێزە ئەمنیەکان بە تایبەت پۆلیسی فیدراڵی کە پەیوەستە بە تاوان و لێکۆڵینەوە لە تاوانەکان بە تایبەت تاوانی تیرۆریستی لە شوێنی ڕووداوەکەن ناوبەناو لە ئەمریکا هێرشی چەکداری ڕوو ئەدات هەندێکجار لە قوتابخانەکان لە زانکۆکان و ئەمریکا بەوە ناساوە کە ساڵانە ژمارەی ئەو کەسانی کە بەهۆی ڕووداوی هێرشکردنی چەکداریەوە ئەکوژێن و گیان لەدەستدن لە ڕیزبەندی پێشەوەیە بەشێک لە ویلایەتەکانی ئەمریکا گرفتی ئەوان هەیە کە چەک بە ئاسانی کڕین و فرۆشتنی پێوەکرێ و نەیانتوانیوە بە تاواتی قەدەغی بکەن بەڵام لەوەتی دۆناڵد ترەمپ دەست بەکار بووە ئەو ویلایەتانی کە زۆرتر کێشەی ئەمنیان هەبوو لە واشنگتن لە نیویۆرکەوە بیگرێت تا ویلایەتەکانی تر هەڵمەتێکی دەست پێ کرد بۆ کۆنتڕۆڵکردنی شەقام و هەروە ڕوبەڕووبوونەوەی ئەوانی کە پیان وتە گروپی مافیا چ گروپی مادەی هۆشبەر بن چ گروپی چەکداری بن یاخود ئەو کەسانی کە هێرشی چەکداریانە کرد یاخود جۆرێک لە جۆرەکان حکومەت نەیەتوانی کۆنتڕۆڵیان کا بۆیە هەڵمەتێکی گرنگی دەست پێ کرد لەگەڵیشە هەڵمەتێکی ڕوبەڕووبوونەوەی کۆچبەریشی دەست پێ کرد. بەشێک لە ویلایەتەکان کێشەیان بۆ دروست ببوونیان هێشت سوپای ئەمریکا داخڵی ویلایەتەکانیان بێ بۆ ئەو ڕێکارە بەڵام ترەمپ سوور بوو لەسەری ئەو وێنەی ئەو پەرزگایی جوولەکەکانە کە چەکدارەکە ئێرشی کردوێتە سەری ئەو وێنەی کەیبینن وێنەی پەرزگاکەیە لە ویلایەتی میشیگان وەگەبینێ ڕوبەرێکی فراوانیە دووکەڵ لەسەر بانی پەرزگاکە بەرزە بێتەوە و چەکدارەکە چۆتە ناوە تەقەی کردووە وەک باسەکرێت چەند کەسێکی کوشت بێ وەگەبینن هێزێکی زۆری ئەمنیش لە ناوچەکە کۆبۆتەوە ئاژانسە خۆجیەکانی ئەمریکا باز لەواکەن کە ئەو کەسەی تەقەی کردو کوژرا وەگەبینرێ لە وێنەکانە لە سەربانی پەرزگاکە دووکەڵ بەرزە بێتەوە کە پێچێ ڕووداوێکی ئاگرکەوتنەوە یاخود جۆرێک لە شڵەژان لە نێو باڵەخانەکە خود پەرزگاکەیە ڕوویابێت.
بەڕێزان پێشهات و ڕووداوی نوێ هەیە پێویستی بۆ یەکە شرۆڤەیەکی وردی بکەین وەکو پێشش باسم کرد لە بابەتی پەیامەکەی ڕاهبەری نوێ چی لە پشتیوەیەتی وەکو یەکەم کاردانەوە ڕووداوێک لە ئەمریکا ڕوویدا و وارووا دوای پەیامەکەشی هێرش و کردنە ئاماجی بن کە سەربازەکانی ئەمریکا لە ناوچەکە بەردەوام بوو کەەوە داوایکی ڕاهبەر بوو و لە هەمان کاتدا هەندێ بابەتی ناوخۆیش باس کراوە ئایا پەیامەکەی ڕاهبەر جیاوازی هەیە لەو تێڕوانینەی کە پزیشکیان وەکو سەرۆک کۆماری ئێران هەی بووە و ئایا بەشێک لە ڕیفۆرمخوازەکان کە تاکو ئێستن پیرۆزباییان نەکردووە لەوەی کە موجتەبا خامنەی بۆتە ڕاهبەر پێیوەستە بەوەی کە هێڵ ئینتەرنێتیان نەبێ یاخود بە جۆرە جۆرەکان خۆیان شاردێتەوە نەکرێنە ئامانج یان مەبەستێکیان هەیە لەوەی کە پیرۆزبایی ناکەن لە نێو ڕیفۆرمخوازەکان ئەوەی کە زۆر دیار بێ ئەسحاق جاهانگیرە کە جێگیری ڕوحانی بووە لە کابینەکەی ئەو وەکۆی کە بەڕوونی پیرۆزبایی لە موجتەبا کرد بێ و وەکو جۆرێکیش لە پابەندبوونی کرد بێ ئەگەرنا لە کەسە دیارەکانی نێو ڕیفۆرمخوازەکان بە تایبەت لە ئاستی باڵاوکو محەممەدی خاتەمی پەیامێکی وێنەی یاخود پەیامێکی ڕوون و ئاشکرا بۆ موجتەبا تاکو ئێستا بڵاو نەکراوەتەوە لەگەڵ دکتۆر هەردی مەهدی شارەزای کاروباری ئێران کامیشە زۆر بەوردی و زۆر بە واقعیانە شیکاری بۆ ئەو ڕووداوانی ناوخۆی ئێران و پەیوەست بە ئێرانەکات گفتوگۆی زیاترەکەم دکتۆر سڵاو لێبێ لاری جانی پێشەوەی بچمە سەر پەیامەکە و پێیوەستە بەوە تقریبەن باز لەوەکە ترم بتوێتی ئەمانوێت سەرکەوتوو بین بەڵام بە تویتکردن و بە بڵاوکردنەوە کەس سەرکەوتوو نابێ ئەبێ داوای لێبوردنکەی و دۆڕانیش بخێتە ئەستوی خۆت اینجا کۆتایی بەرشەڕیە چی خوێنینەوە لەم پەیامی لاریجانی لەوەی لاریجانی ئەو بچین ناو ئەو ڕووداوانەی تر و پێچاو پێچەکانی تری ئەمڕۆی ناو ئێران دوایی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل ئەوچی ئەو باشتر بێت سەری قالیباف و لاریجانی و ئەو ئەمڕۆ موجتەبا خامنەی وەکو ڕێبەری سێمی شایەتە سەر ئەم سیانە تقریباً جۆرە لە جۆرەکان کێبڕکیان لەسەر مزایدەی تونترکردنەوە و هەڕەشەکردنی زیاتر دەبەن هەرسێکیان لەسەر باڵی محافزکاران حسابن بەڵام قالیباف باڵی محافزکارێکی پراگماتیکە لاریجانی لەو پراگماتیکتر موجتەبا لەسەر باڵی هەرە توند ئاژۆکانی ناو ینی باسی لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی فکرەوەڵم لەسەر باڵی توند ئاژۆ و محافزکارە تەواو ڕادیکاڵەکانی ناو ئێران حساب بۆ پێشتریش و ئەتوانین بڵێن ئەمە زیاتر لە خوێندکارەکانی میسباح یەزدین کە فەیلسوفی دیاری گروپە توند ئاژۆ و پەڕگیرە کانن کە زۆر جەخت لەسەر ویلایەتی فەقی و مەسلەی مەهدی و مەسلەی پابەندبوون بە ڕێبەرەوە لە سەری و سندوق و دەنگدان و هەموو ئەو جۆرە شتانیترەوە ئەمەی لاریجانی ئەگەر پەیامەکەی لاریجانی ئەمە ئێسە و لەگەڵ ئەوەی پێشوە ڕێکگەینەوە ئەوێ بڵێ ینی جۆر لە جۆرەکان ئیدارەی جەنگ و ڕاگرتن و ڕانەگرتنی جەنگ بەدەستی منە ینی لە پەیامەکانی ئەو ئەخوێنرێتەوە زۆر توندە وەکو ئینسانێکی ئیستیعلایی قسەکە ئەو کەسێک کە ڕاستپێراوی بۆ بەڕێوەبردننی جەنگ ڕاستپێراوی بۆ ئیدارەی ناوخۆی ئێران پاش مەرگی خامنەیی چونکە زوو لە کە پەیامەکەشان لە خوار نووسێ نوێنەری ئەوە لە مەجلیسی ئەوە و هەروەها سکرتێری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێران هەردووکیان نووسێت مەسەن جاران یەک دانێ نووسیاشتێت لەم ئەخیرانە هەردووکیانە نووسێت بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە لاریجانی ئەوەی بیر نەچووە یعنی کە خۆی بە حەق ئەزانێ هەم بۆ سەرۆک کۆماری کە زوڵمی لەکراوە لە دوو انتخاباتی پێشووا کە نەیتوانێت بەشدار بێت بەشێکیشی ئەوەیە کە بە تەمابوون لە بنەماڵەکەیان ڕێبەردانێت و ئەم شەڕەشی شاراوە نەبووە پێشتر و بنەماڵەکە ئەمەی کردو خۆی و سادق و براکانی دیکەی بەڵام ئەوەی کە ئێستا بەم زمان توندە قسەترەکە سنووتێکی بینەر سێریم کە بڵێ باشە خۆکووا خلافی موجتەبا قسەی نەکردو بەڵێ دقیق خلافی موجتەبا قسەی نەکردووە لە ڕاستی ئەمڕۆ ئەبووایە فۆکەس لەسەر پەیامەکەی یعنی نیان هێشتایە هیچ جۆرە فۆکەسێکی تر لەسەر پەیامەکەی ڕێبەری سێمی کۆماری ئیسلامی ئێران پرۆشتا سەر شتی تر یعنی هیچ جۆرە یان کەسایەتی تر لە ناوخۆی ئێران لەم 24 ساعتە لانیکەم ئەبوایە مزایدەی تر یا هەڕەشەی بەرزتر نەکرایە لەو هەڕەشانەی کە موجتەبا خامنەیی کردی چونکە ئەمە یەکەم پەیامێتی دوای بۆتە بەڕێبەر چەندین ڕەهەندی زۆر جیاوازی تایە لە پەیامەکە منەوە بەستمەوە ینی ئەم 24 ساعتە هەمیشە لە سیاسەتە لە براندینکردنی شتێکە لە بە بازارکردنی شتێکە لە گەیشتنی پەیامە زۆر گرنگە تەرکیزی پەیام بۆ ئەوەی کە تۆ بیگەێنی بە وەرگرەکە ئەبێ بە پارچە نەیگەێنی یاخود
پاڵەوانی لابەلای بۆ دروست نەکەیت ئەم پەیامەی لاریجانی لەم کاتەیە جۆر لە جۆرەکان یعنی تەریب بەوەی مشتەبە ئەڕوا لە کاتێکە ئەوای خزمەتەکەمان بە کورتی پێم بڵێ پێشتر کە قسەیەکە کرا باسی ڕێکەوتن و دانوستان و گفتوگۆ لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و بەس ڕاهبەر بەڵێ ڕاست قسەی ئەو حسابە ئەتوای ئێستا جواب بڵێ ئەم ڕاهبەری سێ ینی لێدوانەکەی ینی ئەفوو پەیامەکەی لاریجانی هەر وەکو ئەو پەیامەیە کە ڕابەرش دانرابێت هەروکو ئەو پەیامەیەک لە کاتی ئیدارەدانی ئێران بەبێ ڕێبەری هەمان ئەو پەیامانەی ئەیە لە کاتێک کە ڕێبەردانراوە تۆ سەیری کە پزیشکیان وەستاوە قالیباف لە چوارچێوەی ئەوە قسە ئەکات یعنی لەژێر سێبەری ڕابەرا قسە ئەکات بەڵام لاریجانی هەر بەو زمانە قسەکە کە هێشتا وەکو وایە ڕێبەر لە ساحەکانە بێت وە گۆڕەپان بەدەست خۆشوەکو پاڵەوان بناسێنێکە توانێتی ئیدارەیەکی باشی پێگەکەی خۆی باوەکو سکرتێری ئەنجومەنی دقیق مەبەستمەوە بکە بڵێ ڕەوایەتی من جیایە لەو ڕەوایەتی کە یەکێ پێم ببەخشی ئەڵبەتە لەوە چە ترسی ئەوە شیە بێت ئەگەر بێت ئەم زایدانە نەکات ڕێبەر ئەتوانێت سەر لەبەر ئەو پۆستێک ئەم دایناوە ڕێبەری دووەم باوکی مشتەبا دایناوە لەوێ و دوور نییە ئەم بیان گۆڕێت چونکە بەڕاستی لە ئەگەر سەیری ئەزمموی 2026 ئەو باڵی کە مشتەبا خامنەی لەسەر حسابە ئەم باڵە هەمیشە لە سوپایە لە مەرسی لە شورای نیگەهبانە ینی پاسەوانی دەستور ئەنجومی پاسەوانی دەستور هەروەها لە هەواڵگریە بە توندی لە دادگاشە لە سەردەمی ڕئیسی کاتێک لە ماڵی لاریجانی دراوە یعنی چەندین جار دۆسییان لەسەر کراوەتەوە لە میدیا لێیان دراوە بۆیە ترسی ئەوەشی ئەگەر فریان نەکەوێت ینی لەوە زیاتر نەڕوا بۆی دیسان جاری تر گومان لەسەر دروست نەبێتەوە بۆیە ئەو ململانیانە زۆر دوور نین لە یەک ینی هەمووی دە 5 ساڵێک نییە شەڕی شیریتور لە نێوان ئەم دوو باڵیان ڕوویاوە زۆر باشە دکتۆری مەستەر بابەتی پەیامەکەی ڕاهبەر دوای ئەوەی کە تەسلیت و سەرخۆشی کوژران و کردنە ئامانجی ڕابەری دۆمەکات باز لەوەکە کە لە میدیای ئێران و بیستوێتی کە بۆتە ڕابەر من بیرما تۆ لێرە سیناریۆکت باس کرد وتت کە دیارنەبوونی مشتەبا یان هەواڵی برینداربوونی پێیوەستە بۆی کە بڵێن خۆی ئاگای لێ نییە کە کراوەتە ڕاهبەر بۆچی ئەڵێ من ئاگام لێ یاخود ئەکرێ کەسێک ئاگای لە خۆی نەبێ بۆ پێگەیەکی وا گرنگ لە نێو 80 کەسی مەجلیسی خوبرەگانە هەڵبژاردنی بۆ بکرێتە ڕابەر بەوەی خۆی کاندید کرد لە ڕاستیە خۆی ئاگای لێ نەبوو لەوە چی ئەم جارە وا پیشانێکە ئاگای لێ نەبوو بەڵام دە ساڵێکە خۆی بۆ ئامادە کردووە بۆیە ئەگاشی لە نەبێ زۆر ئاساییە چونکە لە زمینەی دانانی ڕێبەرایەتیە تقریبا ساحەکەی بۆ تەخت بوو ئەوانەی کە ماونەتەوە زۆربیان متهەمن بەوەی کە وەلایان بۆ سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێران و ویلایەتی فەقیه و شۆڕشی ئیسلامی لاوازە ئەمە یەک دووەم ئەچمەوە سەر ئەو شرۆڤەی کە ئەو شەو کردم دەست خۆش بە بیرخستنەوەکە ئەو شەوە سەدا و سیما هەواڵی برینداربوونی یان دەست پێشخەری کرد لە کاتێکە هەندێک هەواڵ هەیە کاک بیدار دکتۆر بیدار زۆر دزە ئەکات بەتایبەت لە میدیای معارەزەیە کە جاری وایە ڕیفۆرمیستەکان یا کەسی تر دزەی پێکات هەواڵی برینداربوونی مشتەبا خامنەی هەواڵێکی ئەوەندە سادە نییە ینی زۆر جار شاردنەوەی لە کاتی جەنگالەوە باشتر بێت ئەو شەوە کە بڵاو کرایەوە دوای دانانی بوو بە ڕێبەر یان دیاری کرا بوو وترا کە دانراوەکو ڕێبەر ئەمجا هەواڵی برینداربوونی بڵاو بوویەوە ئەو شەو من باسی سێ خاڵم کرد کە بە بڕای من سێ خاڵی زۆر پێویست بوون کە بیڵێم یەکیشیان ئەو بوو کە وتم ئەمە بۆیە ئێڵێن بریندارە بۆی بڵێ لە نەخۆشخانەیە و ئاگای لەوە نییە کە دانراوە ئەم پەیامە زیاتر بۆ دەرەوە نییە بۆ ترەم نییە بۆ ئیسرائیل نییە بۆ کۆمەڵگەی ئێرانی نییە کە یعنی لە سنوێقی دەنگدانا دوور نییە ئەسڵەن ئەم کەسە هەڵ نەبژێرن بەڵکو زیاتر بۆ کێبەرکێکارە ناوخۆیەکەیەتی بۆیە لە بەرگەی یەکەمی لە بەرگەی دووەمی پەیامەکە لە پەرگرافی دووەمیایەتی ئەڵێ من ئاگام لەو بڕیارەی مەجلیسی خوبرەگان نەبووە وەکو خەڵک لە سیمای ئێرانەوە بیستومە سیما بەستی تەلەڤیزیۆنی ئێرانەوەیە لە تەلەڤیزیۆنی ئێرانەوە بیستومە بۆ مانایە بڵێ ئەو کەسانەی کە ئەتانەیە بڵێن من شەرعەتم نییە و ڕەوایەتیم نییە من ئاگام لێ نەبووە دایان ناوت ئەمە باوکی شەروایی وت کاتی خۆی لە 89 کاتێک کە باوکی دانرا هەروتی من ئاگام لێ نییە ئەو قسەیە ناچمە ژێرباری لە جیاتی سەدا و سیما بێڵێ ئەو کاتە ڕەفسنجانی ڕۆڵی سەدا و سیمای بینی و ساڵی 89 سەدا و سیما ڕەفسنجانی لە مەجلیسی خوبرەگانە ئەسایەوتی من ئاگادارم پێش وەفاتی کە من لای بووم لەسەر بێدی نەخۆشخانەکەی ئایەتوڵا خومینی ئەو توێتی من نزیکترین کەسم لە ڕێبەری لە
خامنەی حجەت الئیسلام خامنەی کە ئایەت الله نەبوو بۆیە لەسەر ئەو کاتە ئەو وایوت بۆ ئەوەی خەڵک بڵێ ئەو کاتەش بۆی خەڵک نەڵێ ئەمە خۆی لۆبی خۆی ئەو کاتە حزب الله نەبوو چەنەوە شێرا بوویەوە لۆبیێکی تایبەتی خەتی ئیمام بوو بۆی نەڵێ خەتی ئیمام داینا و کێبەرکارەکان ئاوت کراون لەبەر ئەوە ئەو کاتەش ڕەفسنجانی ڕۆڵی سەدا ئێستا سەدا سیما ئەڵێ بریندار بووە داماناوە خۆشی لە پەیامەکە جەخت دەکاتەوە لە ڕاستی ئەم پەیامە لە ڕوخسارە وا دەرەکەوێت کە پەیامێکی متەواضعانە و خاکی خۆنواندنە بە خەڵک بڵێ من ڕێبەرایەتیم ناوێت چکە پەرگرافی دوای وڵێ من لە جێی کێ دانیشم لە جێ ئایەت الله خومینی کەبیر وڵێ خومینی مەزن هەروەها لە جێی خامنەیی شەهید دانیشم جۆرە جۆرە ئەڵێ من شایستەی ئەوانی لە مەقامی ئەوان بەکارهێنانی خومینی کەبیر زیاتر بۆ ئەوە نییە بێ پێگەی جەماوەری و حەشدی خۆی لە نێو لایەنگرانی تۆخکردنەوەی شابەتایبەتکە بەشێکیان پیان وا بوو نەوەکەی ئەوە ئەکرێ بەڵێ تۆخکردنەوەی شاگردێتی خۆیەتی کە بڵێ من لە مەدرسە ڕەسەنەکەی خومینیم تا کڕۆزاکەی خۆی یا تا باڵی دوو عایلەکەی دیکە وەکو عایلەی فەرێدون حەسەن ڕۆحانی و عایلەی لاریجانی سادقی لاریجانی کە بە پشتیوانی علی لاریجانی پشتیوانێکە بۆیە ئەو خاڵە لە پەیامێکی وا گرنگە کە 5 لاپەڕەیە تقریبان 4 لاپەڕە و نیوە خۆ بەخۆ جەختکردنەوەی لەسەر ئەوەی کە من ئەبێ ڕێبەر بم بەو مانایی کە من نەمبیستووە دایان ناوم کەواتە ڕەوایەتیم زۆر زیاترە لەوەی کە خۆم داوای بکەم ئەمە بۆ ململانێکارەکانێتی لە ناوخۆیەک ئەم پەیامە ئەم بڕگەی پەیامە زیاتر پەیامە بۆ ناوخۆی سەر سفرەی شۆڕشی ئیسلامی ئێران نەک بۆ تەنانەت بۆ کۆمەڵگەی ئێرانیش نییە بۆ کۆمەڵگەی ئێرانی ئەوەی سەرخۆشەکەیەتی کە بڕگەی یەکەمە هەروەها بڕگەی سێم هەڵم نەکردێ باسی وحدەتی بێگومان ئێمە سەر ئەوە دکتۆر لە باسی خەڵک باس لەوە کات خەڵک توانیوێتی ڕوبەڕووی پلانە دوژمنکاریەکان بێتەوە تەنانەت باس لەوەکە پلانی دابەشکردنی ئێران تەجزیەکردنی ئێران شکستی هێنا و پێزانینی خۆی هەیە بۆ هێزە چەکدارەکان و بە لەفزێک لە فارسیەکەی قساکات کە لە ڕابردووشە ئەم فەرمانی هابێ بە شێوازی قسەکردنەکەیەتی سوپاسیەکە لەوەی کە کردویانە و ئەبێ وابن ئەمە مانای ئەوە نییە لە پێش ئەوەی بە ڕاهبەریش بناسرێ بە جۆرەکان ڕۆڵی هەبوو بێت لە ئاراستەکردنی سیاسەتی ئێران هەموو کەس زانێ خاتم الئەنبیا لە کێوەی ئازۆرەگرێت نەک ئێستا لە 2009 زان کە ئەمە خاتم الئەنبیا سێبەری کێ لە ڕووی هەژمونەوە ئەشزانن دەستگاکانی هەواڵگری ڕۆڵی گەورەیان هەیە لە شەڕی ئێرانە دەستگای ئیطلاعات بەستم ڕۆڵی گەورەی هەیە ئێمە ئەزانی ئیطلاعاتی سوپا لای کێیە و پێشتریش لای کێ بووە و دروستی شکا لە 2015 شەو بەڵێ لەمە بەستم لەمەیە هەژمونی مشتەبا خامنەی لەسەر ئەمانە زۆرە ئەوێ جۆر لە جۆرەکان بڵێ ئیدارەدانی ئەو مەلەفە بەرەنگاربوونەوەی جەنگ بەبێ ڕێبەر هەم جەختکردنەوەی لەسەر پەیامەکانی ڕێبەر هەمیش من ئەو هاوکارەکانی من ئەم جۆرە شتانیان کردووە ئەوە یەکێکە لەو خابەتی تەجزیەکردن کە زۆر زەقی کردوێتەوە لە نێو بەڵام تۆ باسی جەماوەرە کرد بۆ خەڵک پەیامەکە بەشێکی ڕۆڕێ خەڵک ئەمەیان زۆر بەلامەوە گرنگتر و هەستیارترین بڕگەی پەیامەکە بوو لەناو هەر 4 لاپەڕۆنیوەکەیە ئەویش ئەوەیە کە هەم ترەمپ گرە لەسەر خەڵکی ئێرانەکە هەم مشتەبا خامنەیش گرە لەسەر خەڵکی ئێرانەکە ڕەک ئەو شوێنی ئەو بازنەی پێکادانی هەردوو لایە کە مەسیری جەکێک لایەکاتەوە لە ڕاستیە لە داهاتوە و ئەنجامی تایبەت کاتیش دیارێکە مشتەبا کاڵێ هەینی قودس مانگی ڕەمەزانە زۆر ساڵانە خۆپشاندان نەکرێ بۆ بابەتی قودس ئاماژێک نییە بۆی کە هەوڵ با جۆرەی جۆرەکان ڕەوایەتی بەخۆی ئێستا باسەکانی ڕەوایەتی ئەوەکەم من لە کوێوە سەرچاوەکانی ئەوە خواتە چکە بەڕاستی پەیامەکە تەنها بۆ ناو ئێران نییە و تەنها بۆ ناو کوڕانی شۆڕش سەربازەکان نییە پەیامێکی چەند بازنەیە بەڵام باسی ئەو گرەوە بکەم بۆچی ترەمپ ئەگە بیرتان بێ یەکەم ڕۆژی ئەلانکردنی شەڕەکەت ترەمپ وتی ئەوە خەڵکی ئێران ئەوەی کە من بۆ تا ئەمەکەن هیچ سەرۆکیە بۆی نەکردوون فەرم و وەرن نەکراوە فەرمون وەرنە سەر شەقام ئەو من وا خەریکم نیوەگیانێکم بۆتان تا ئێستاش هێشتا هەر گرەویانە سەر ئەوەیە ئیسرائیل و ئەمریکا بە هەمان ئەندازە ئەو باڵی کە ئێستا ئیدارەی جەنگی کۆماری ئیسلامی ئێران و شۆڕشی ئیسلامی ئێرانەکە بەرامبەر بە ئیسرائیل و ئەمریکا ئەو بەرامبەر وڵاتانی دیگە چکە خۆشیان داینگسان وڵاتانی تراکەون ئەو دوایی باسیەکەین ئەمانیش دووبارە زۆر بە جەختکردنەوە ئەگەرچی یەک بڕگەی تەرخان کراوە بۆ خەڵک یەک بڕگە تەرخان کراوە بۆ خەڵک بەڵام لە ڕاستیە هەموو بڕگەکانی زوو ئەگەڕێتەوە بۆ خەڵکو کە ئەڵێ لە بەرچاومانە لەتر لە شەهید بۆکانەوە بیگرە تا ئەگاتە ئەوانەی کە ئێستا لە ناو کوچە و کۆڵانەکانە مەداحیەکەن و بەیعەت تازە ئەکەنەوە هەموو ئەمانەی تایە ئەڵێ ئەوەی کە
بوونی سیستەمی سیاسی ئێران نظامی سیاسی ئێران مانایەکی نییە ئەگەر ئێوە پشتیوانی نەبن ینی بە نەس ئەم قسە ئەکە ئەڵێ ئەوەی کە هێشتوێتەوە ئێوە لە ڕاستیان ڕێبەرایەتی و سیستەمی سیاسی ئێران بە وەلای ئێوە ئەبێت بە پشتیوانی ئەوە بێت و باش پاراستوتانە وەسفیانەکە ڕاستیشە ئەوانەی کە سەر بە نظامی کۆماری ئیسلامی ئێران تا ئەم دقەیەک و سەربازەکان شەڕیان کردو بۆ کۆماری ئیسلامی ئێران مەبەستم ئەو خەڵکانەیە کە وەفادارن بۆ کۆماری ئیسلامی ئێران مەبەستم لە کۆمەڵگەی ئێرانی نییە ئێمە بینین بە یەکگوێ لێبێت ئێمە شوقەکانە بینین مزار عکسەکانە بینین لێر و لەوێ تەقینەوەکانە بینین هاوکاری خەڵکی ئێرانە بینین بۆ ئیسرائیل و ئەمریکا و هەروە ئەوشە بینین کە فریکوێنسیان ئێنێ و داوایان لێکەن و لە میدیەکانی دەرەوەیە لە وەرن بردومانیکە ئەمانە هەمووی بینین بەڵام من باسی ئەو ئەڵقەی خۆیان ئەوانی کە باوەڕیان بە ئەوەی کە چەند ڕۆژێک ئێستا لەسەر شەڕان بەتایبەت لە تاران و ئەم بەیعەتدانەوەیە ئەو تەرکیز لەسەر ئەوەیە کە ئەڵێ بوونی ئێمە پەیوەندی بەوە هەیە وەک لەو شوێنەیە یەک شتی لە باوکی جیاواز بوو باوکی زوو کاتێکە ئەیوید نظام هەرچەند ئەمە تەسویرینی بێ بڵێن پەیامە نووسراوەکەی بەجیا لەوەی کە هەموو ئەو گومانانە هێشتا وجودیان ماوە کە ئەمە ئایا خۆی ئەتوانێت بنووسێت ئایا ماوە ئایا لەکوێیە لە ناو ئێرانایە لە سەرزەویە لە ژێرزەویە هەموو ئەم گومانان لە جێی خۆی چونکە بەڕاستی ئیسپاتکردنی تەنها بە دەرکەوتنی دەرەکەوێت هەموو ئەم گومانان بڵاوکرێن لە میدیا ئێرانی ڕسمێکی نوێشی بڵاو نەکرێت ڕسمێکی نوێشی بڵاو نەکراوەتەوە من سەرنجی میدیاکانی ئێران ما دکتۆر بۆ 6 ڕسمی مشتەبایان داناوە ڕابەری سێم هیچ ڕسمێکی نوێ نییە هەر 5 ڕسمەکەی بەجلی جیاواز لە شوێنی جیاواز بۆ سێرچم بۆ کردەوە کۆنن هیچ کامیشیان مخات ڕاستەخۆ ناتوت ئەو وێنەکان ئەگەر دقت بی هەمویان لە وێنەی ئامادەکراوە بینن مەسەلا لە شوێنێکە لە ناو خۆپیشاندانێکە ئەڕوا لە شوێنێکە لای کردەوە لەگەڵێکێکە قسەکە یعنی سەرجەم وێنەکانی ئەوانش کە گرافیکیان لە دروستەکەن هیچ وێنەیەکی وای نییە کە وێنێکی سەربازی هەیە ئەوە کرد لەو سوپایە ینی وێنەیەکی وای نییە کە قسە بۆ خەڵک بکە و هیچ تۆمارێکی ڤیدیۆیشی نییە پێشتر تەنها چەند چرکەیەکی هەیە کە لە لایڤێکایە پێشتر وانەیوتێتەوە بە ئۆنلاین تووڕە ئەبێت دێتە سەر لایڤەکە ئەڵێ ئەوە کلاسەکانمان تەعتیل دەرسەکانمان کۆتایین پێهاتووە یاخود لە حاڵتی پشوایە بۆیە مێنێتە دەرس و باوکیشمە ئەگای لەم هینە نییە کە من دایانەخەم و هۆکارەکەشی خۆمەیزانم و باسی ناکەم تەنها ئەو تۆمارە ڤیدیۆیی هەیە کە دەنگ و ڕەنگی خۆی قسەکە هیچ وتارێکیشی نییە. دکتۆر دوایین زانیاری دەستگاوالگریەکانی ئەمریکا و ئیسرائیلیش ئەڵێن لە دوای کردنە ئامانجی ئیسماعیل هەنیە لە نێو تاران و دواتریش حەسەن نەسڕۆڵا هیچ ئاماژەیەک نییە کە موستەفا خامنەی ئامێری زیرەکی بەکارهێنابێ دوور نییە ئەمەش دوایین زانیاری ئەمریکا و ئیسرائیل سەبارەت بۆ بابەتەوە بۆ کە لە دوای ئامانجگرتنی حەسەن نەسڕۆڵا وعدەی سادقی دوو موستەفا هیچ جۆرە ئامریکی زیرەکیشی بەکارهێنابێ ئەوەش ینی ینی بە کۆدی دەنگەکانی یاخود بە فەیز نەدۆزراوەتەوە کە دکتۆر بیلال ئەو ئەگەر ئێمە دقت بین لە ساڵی 2020ەوە ئەمریکا و ئیسرائیل ڕاستەوخۆ سەرکردەکانیان کردو بە ئامانج ینی زۆر بە ئاسان دۆزیویانێتەوە لەو شوێنەکە ویسپێتیان لیان داون یا سڕیان کردوون ئەمە لە سووریا بینی ومانە لە مەسلەی فەخریزادەیە بینی ومان لە مەسلەی قاسمی سولەیمانیە بینی ومانە بەڵام لە ڕاستیان ڕاستە مشتەبا لەگەڵ ئەوەی سزادراوە لەگەڵ ئەوەی تۆمەتبار لە ناو سزانێ دەوڵەتەکانە هەیە حساباتی بلۆ کراوە چی کراوە هەموو ئەمان ڕاستن بەڵام تا ئێستا نەدۆزراوەتەوە ناو ئەو عایلەیەشا کە بە کەسوکارێکی زۆری تیاچوون ئەم هێشتا ماوە دوور نییە ئەو ڕێژێکێکە لەوانەیە کە ڕاست بێت من ویستم سەرنج بخەم سەر شوێنێکی تری بابەتەکەی من باسی فۆرمی وتارەکەشم نەکرد دکتۆر بیلا وایە لە سەرەتاوە باسم کردای بەس پرسیارکە باسی فۆرمەکەشەکەی بەڵام زیاتر لەسەر تەجزیەکەش تەجزیە ئێرانیش کە پەیامی هەبوو ئەمانە کۆدن بۆ هێزە چەکدارەکانی ئێران کە پێویستە ئەمە خەت و نیشانەکردنە کە ئەم هەنگاوانە بنین خۆی لە ناوخۆ بۆ خەڵک چونکە باز لەوە کات خەڵک تاستەی هێشت ئێران بڕگەیەکی بۆ ئێرانە بۆ میلەتی ئێران هەر ناوی بردووە بەبست بەجارێ باسی ناوخۆش بکەین و باز لەوە کات میدیاکانی ئێران من دوای پەیامەکە زۆر سیرم کردن بە تایبەت شەبەکەی خەبەر و کەناڵیەکی وڵاتە کە زۆر نزیکن لە ڕاهبەر و پێشتر زۆر توندن بە تایبەت باز لەوەکەن خەڵکی تر ماندووە لەسەر شەقام هەوڵ بدرێم خەڵکی کێستا ئاوا جۆرە لە خۆپشاندانی هەیە بڕۆنەوە خۆیان بۆ ڕۆژی هەینی ئامادە بکەن واتە بۆ سبەینێ کە دوایین جومعەی ئێرانە یاخود ڕەمەزانە وەکو دیفاعی مقدەس نایانەوە وەکو ڕۆشتنەوە دوو سەرنجەیە بڕای من پەیوەندی بە شتێک ترەوە هەیە مەسەن نردنەوەیان کەوەیەک ئایا لەو کاتا ئامادە بن کە داوایان لێکن ئەوەندەی پەیوەندی بە
شتی ترەوەی ڕۆژ پێوەندی بە هیلاکبوونەکەەوە نەبێ پەیوەندی بە ئەوە هەیە دووسێ ڕۆژە بە ئامانجگرتنی ناوچە ئابوووریەکان و هەندێک بنکە کە پەیوەندیان بە خەدەماتی حکوومەتی ئێرانی ئەوانەوە هەیە لە ناو شارەکان هەندێک شوێن لێدراوە دوور نییە بەشێکی بۆ ئەوە بێت کە نەوەک حاڵەتێکی وا دروست بێت بە ئەنقەس چەند گروپێک لەوانە بە ئامانج بگیرێن یەک دوو دوایی لە بازگەی کاتی بە ئامانجش گیرا دوێنێ شەوێکی سەخت بوو بۆتانان لە چەند شوێنەیە بە ئامانج گیرابوون کە ئەمە وردە بەرەو بازنەی بچووکی دەستگا مەدەنیەکانی نا حکوومەتی ئێران ئەڕوا ئەگەر ئەمان لەکوێ ئەگەر جەناب چوویتە تاران وەزانی زیاتر لە بەردەم مزگەوتەکان و حسێنەکانە ئەم جۆرە چالاکیانەکە لە مەیدانەکانە مەیدانی قودسە مەیدانی انقلابە مەیدانی خومینیە لەو شێرانەیە کە زۆر گشتین و زۆر دیاریش یانی تر ناوچی کلیلی تارانن ئەو جۆرە کۆبوونەوەی ئەم خەڵکە و نزیکبوونەوەی ئەو استراتیژی بردومانەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ هەندێک پێگە و شوێنی مەدەنی دوور نییە گروپێکی زۆر ئەمانە بە ئامانج بگرێت تۆ بێنە بەرچوی خۆت خەڵکێکی بێچەک و ئەوانە تەنها ئەوەی کە هەیەی وێنەیەکی فلێکسێکی خامینەیە یان خەبایەکە لەگەڵ مایکرۆفۆنێکایە لەگەڵ ستیجێکایە و ئەوەی کە پێڵن هەیەیان کردووە لەناو ئەسوڕەنەوە جاری وای 500 نەفر 600 نەفر 300 نەفر 1000 نەفر چوزان مەرچەنێک بێت بە ئامانج بگیرێت بەدڵنیاییەوە بۆ سپێنەکەی نیوە ئەبێ ئەم جەماوەرە سەر جادە خۆ هەر هەمووی ئەبولفەزلی عەباس نییە تا ئەخیر دەقە لە ئیمامی حوسێن بەرگری بکە لەبەر بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە استراتیژ و تەکنیکی ئیسرائیل وانە گۆڕاوە بەشێکیشی ینی دوور نییە بۆ چڕکردنەوەیانە لە یەک شوێنە چونکە مەسەر ئەوان سبێنە لەوە چێ بیانەوێ پانۆڕامایەکی ملیۆن نەفەری لە جەماوەر پیشان بن کە عادەتیان وایە بۆ من لە مەیدانی ئازادی و دەست پێکات هەتا مەیدانی جاری تا فیردەوسی درێژە ئەکێشێ ئەمە شەقامێکی زۆر دوور و درێژی سەرەکی ئێرانە ئەو وێنەیان پێویستە سبێنێکە بە درۆنێک ئە وێنەیە تۆمارکەم بڵێن ئەوە تا هێشتا ڕەوایەتی بۆ شارێکی 20 میلیۆنی 500 میلیۆنی ئەوە شەیە بەڵام تاستێک دیارە دکتۆر بێ ناوەڕۆکی پەیامەکە ئەی بۆ باسی فۆرمەکەی نەکەم پێشەوە باش لە فۆرمەکە خیتابەکەی وەکو فەرماندەیەکی باڵا و بەورە دەرەکەوێت و هەروە شێوازی نووسینەکەی شێوازی نووسینی کەسێکە بۆ گەل یان مخاتەبەی گەلی کردووە یاخود گێڕانەوەیە لە زمانیەوە چون لە هەندێک شوێنە ئەگە بچینەوە سەر ئەسلیمەتنەکە ئەبێتە گێڕانەوە لە دەمی موستەبا جایاریکردن بە موشەسازی لە فارسیان من زۆر هەڵبەت شارزایکی ئۆتۆشم نێتیان ئەمان چۆن تۆ بیلال فۆرمەکە مشتەبا مەلایە دۆزان ینی مەلایە و هیچ پۆلێکی قوتابخانەی ئەوەی کە خۆیان پێڵێن فەرمی ئەوان لەوێ حوزەش فەرمیە لە کۆماری ئیسلامی ئێران هەموو شوێ لەم کاتانەیە وتەبێژی سوپای ئیسرائیل قساکە وا پێشتر 9 دقەوتە چارەکای کرد بەڵام ئێستا ئیلەکە وتەبێژی سوپای ئیسرائیل قساکە ڕاستەخۆی وازی كان يتقنوا شاشة اليوم یان ڕێگە دان بە پارێزگاری لە دانیشتوانی خەڵک یان پارێزگاری لە ژیانی ڕۆژانە ئێمە بەردەوام لەگەڵ سوپادا لە سەر هێڵ بووین بۆ ئەم کارە ئایا سوپای ئیسرائیل ئامادەیە کە لە ژێرخانی حکومەتی لوبنان بدات ئێمە لە هەر ژێرخانێک ئەدەین کە لەلایەن حیزبوڵڵاوە بەکار بهێنرێت ئێمە هیچ کێشەمان نییە لەگەڵ دانیشتوانی لوبنان بەڵام کێشەمان لەگەڵ ڕاستەخۆ لەگەڵ حیزبوڵڵادایە و لەم دەرفەتەدا حکوومەتی لوبنانی پراوەی دەسەڵاتی خۆی ناکات بۆیە ئێمە ئەم ئۆپەراسیۆنە ئەنجام دەین بەڵێنی ئەوەمان داوە کە باشووری لوبنان پاک بکرێتەوە لە لوبنان پاک بکرێتەوە لە حیزبوڵڵا تا ئەوەی کەم هەڕەشەیە بە تەواوی بنە بڕەکەین ئایا هیچ زانیاریکی هەواڵگری هەیە لەبارەی کە ئەوەی کە حیزبوڵڵا پێشڕەوی کردبێت
سەربازی سەربەسوپاهن کە سەرکێشی ئەکەن و بنکەی بەرگری جێگیر هەیە، بەڵام ئەو سەرچاوەی کە هەیە بەکارهێنرێت لە پێناو بەرگری لە دانیشتوان و بە هەمان شێوە لە بەرەی باکوور هێزمان هەیە کە پێوەکانی زیاتر تۆکمە ئەکات لە پێناو ڕوبەڕبوون لە هەر هەڕەشێ. ئایا ئیسرائیل هێز و توانای حزبوڵڵای بەکەم گرتووە لە کاتێکە بین کە بەرەنگاری لە ئاستێکی بەرچاودا چڕ کردوێتەوە؟ بێگومان ئێمە بە شێوەی ڕۆژانە چاودێری ئەەکەین لەوەتەی کە شەڕ دەستی پێکردوێتەوە. ئێمە فەرماندەکانمان ئەوانەی کە لە کاتیش دواترە هاتوون لە ناو بردووە. ئێمە دەسەڵاتی پێویستمان هەیە بۆ ئەوەی کە سەری مار تەنانەت لە ئێرانی شپان بکەینەوە و ئێمە هەموو لقوپۆپەکانی حیزبوڵڵا لە ناوە بین. لە پێشوودا لوبنان بەرەیەکی لاوەکی بوو، بەڵام ئەمڕۆکە سەرۆکی ئەرکان دەڵێت لوبنان بەرەیەکی سەرەکیە. کاتێک سەرۆکی ئەرکان وتی پێویستە سەرمان لێ نەشێوێت و پێویستە بزانین کە سەری مار هێشتا لە ئێرانە و پێویستە لەم ڕژێمە ڕوبڕێم ڕژێ ببین و بە هەرچی توانامان هەیە بە هاوتا و بە هاوڵەتی لەگەڵ هاوتا ئەمریکیەکانمان ڕوبەڕووی ئەم ڕژێمەش ئەبینەوە. ئێمە ئەوە تێبینی ئەەکەین کە چۆن ڕەفتاری حیزبوڵڵا هەماهەنگە لەگەڵ ئەو ڕەفتاری کە ڕژێمی ئێران پیشانیەدات. ئێمە سنوورەکانی باکوور ئەپارێزین و دەزانین کە حیزبوڵڵا بەردەوام هێرشمان دەکاتە سەر لە کاتێکدا کە ڕوبەڕووی ئێران نەبینەوە. ئێمە لە ئێرانیش زیاتر لە 300 ئەندامی حیزبوڵڵامان لەو ماوەیەدا لە ناو بردووە. زیاتر لە 30 دامەزراوەی حیزبوڵڵامان لە باشووری دەوروبەری لوبنان بردومان کردووە. زۆر سپاس. בכל מקום אנחנו פוגעים גם בראש הנחש באיראן וגם בזרוע שלו בחיזבאללה בלבנון. תודה ربا. ئەوەی بینیتان و تەبێژی سوپای ئیسرائیل بوو سەبارەت بە هەندێک بارودۆخی پەیوەست بە جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسێکی بەتایبەت قسەکانی لەسەر بارودۆخی لوبنان بوو کاوتی ئەوەی کەیکەین لە لوبنان پەیوەست نییە بە خەڵکەوە بەڵکو ڕوبەڕووی حیزبوڵڵا بینەوە کە ماوەیەکی زۆرە لێوە مەترسی لەسەر ئیسرائیل دروست کردووە. ئەم ڕووداوانی کە هەن پێویستی بە شرۆڤە و شیکاری ورد هەیە بۆ ئەوەی تێبگەین کە ئایا ڕۆژانی داهاتووی جەنگ چی ڕوئەیات، کۆتایی جەنگ و ڕاگررتنی شەڕ لە ڕێە یاخود ئەگەری هەیە شەڕەکە درێژە بکێشێ و ناوخۆی ئێرانیشی ماپێڵێ کە بەشێکی پەیوەستە بە وتاری یەکەمی یاخود بڵاوکراوەی یەکەمی ڕابەری سێمی ئێران موستەفا خامنەیی کە جگە لەوەی وتارە جۆرێک لە نەخشە ڕێگاشی تایە هەم بۆ هێزە ئەمنیەکان لە ناوخۆی ئێران ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا و ئیسرائیل لە دەرەوە بۆ هاوڵاتیانی ئێران بۆ شەقامی ئێرانی و تەنانەت کۆد و ئاماژەشی تایە سەبارەت بە بابەتی ڕێککەوتن یاخود دانوستان و گفتوگۆ. دکتۆر لەسەر ئەوەی کە فۆرمی پەیامەکەی موستەفا بەڵێ چ فۆرمێکە لە ئاستی ئەو پێگەی ئەوان نووسراوە و توانیوێتی بەم وتارەی دڵی خەڵک ئاو بخواتەوە کە ڕەهبەر 12 ڕۆژە دیار نییە ڕەهبەر کوژراوە و هەم هەڵبژێردا و پەیامێکی ڤیدۆییشی نییە. فۆرمی ئەو پەیامە نووسراوە کە مجتەبا خامنەی ئەمڕۆ بڵاوی کردو یاخود دەستگاکانی ئێران بەلای مجتەبا خامنەی بڵاویان کردەوە ڕێبەری سێمی کۆماری ئیسلامی ئێران. توانم بڵم فۆرمەکە ئەوکوی کە پێشتر وتم ئەم پیاوە ینی هیچ پۆلێکی خوێندنی ڕسمی نەخوێندووە بەڵکو پەروەردەی ناو مزگەوتە بە مانای وشە و پەروەردەی ناو ئەو علومە دینی و دەرسە دینی و فەلسەفە دینیانەیە کە وەری گرتووە لەو حەوزانەی قوم بە دوو قۆناغ
پەیامەکەشی لە ڕووی فۆرمەوە ڕێک دەرخەری ئەوەیە هەم لە ئەوەی کە خۆیان ناویان لە پەیامی وتار یان خەتبەی مەلایە یا حوجەت الئیسلام و ئایەت وڵاکان سێ بەشە مەطلع و نێوەڕۆک و خاتیمەکەیەتی هەم بە دەستپێکەکەی هەم بە کۆتاییەکەی هەم بە دەستپێکردنی ئاەتێکە کە دەستی پێکردووە لە فۆرم لەو ئاەتەیە کە ئەڵێ ینی ئاەتێکی بەکارناوە کە مەبەستی ئەوەیە شتێک ئەڕوا و شتێکی باشتر ێتەجێ بەڵام لە ناوەڕۆکە خۆی ئەڵێ بەستم خۆم نییە کە خۆم لە باوکم باشتر بم بەڵام ئەو ئینەی ئێوەیە ئەو پاراستنی شۆڕشی ئیسلامی ئێران و ئەمانە ئەمە تەکید خوێنی ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر بیپارێزێ ئەنی ئەوە لە ڕووی فۆرمە بۆ دەستپێکە دووەم مەلایانەیە فۆرمەکەی بۆ کاتی شەڕ و بۆ کاتی ئەوانە لە خوتبەیەکی مزگەوت دەچێت زۆر درێژە ینی خوتبەیەکی زۆر درێژە لەوچێ ئەگەر بە خوێندنەوە بواە ئەمە دڵنیایی و سعات زیاتری ئەخایاند ئەم وتارێکە پێشکەشی کردو کە ئەمەش بۆ کاتی جەنگ و بۆ حاڵتێکی خێراکە خەڵک چاوەڕێ پێیامەرگری ئەمە لە ڕووی بەشێکی تری فۆرمەکەی ئەبینی بەعدە دینیەکەی زاڵترە بەسەر بەعدە نیشتیمانیەکەی ئێرانە ینی هیچ ئاماژەیەک بۆ مێژووی کلیلی ئێران نییە ئەو وشە کلیلیانەی کە لە مێژووی ئێرانە بەکارێنن کە پێش ئیسلام هەبوون و دوای ئیسلامی ژەرەبوون هیچ ئاماژەیەکی وایەتیان نییە کە کۆماری ئیسلامی ئێران بەمانە نەتەوەی ئێرانیەکەی گرێباتەوە بۆ منەتەنیا ئەڵێ میلەتی ئێران بەڵام بۆ من ئەگەر سەرکردەیەکی ڕێفۆرم خواست بۆ ئەمێ بنووسە یاخود ئەگەر نەکەی ئەوانی تیا بواە یا بۆ منە خاتەمی بینوسایە ئەگەر بەگریمانەدانین بەدڵنیایەوە شتێک لە کورشی دێکرد شتێک لە دەوڵەتی خامەنشین تێکرد یا ئاماژەیەکرد لایحەی مافی مرۆڤی ئەوەی کە خۆیان ئیدعای بۆکەن کورش کە ئەو کاتی خۆی یاخود ئاماژەی بە دڵنەوایی و دڵسافی ئێرانەکان ئەکرد کە پشت و پەنای لێ قەوماوان بوون بەڵام ئێستا جووەکان پەلاماریانیان کاتی خۆی آخر داستانێکەیە کە کورش ئیسرائیلەکانی ڕزگار کردو و گەڕاندوونێتە بۆ وڵاتی خۆی یعنی ئەم شتانەمان بینیوە لە سەرکردە ئێرانچیەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران بەڵام لەمەیانە فۆرمە دینیەکە زاڵترە بەسەر پەیامەکەیە خاڵێکی تر لەسەر فۆرمی پەیامەکەی ڕێبەری سێم بازنەکانی قسەکردنی چەند بازنەیەکن بازنەیەکەم پێویستە باسیەوە بکەین دکتۆر بۆ کی قسەکە بەڵێ لەم دۆخی کە ئێستا ئێرانتیایەتی بۆ گەلی ئێرانیا بۆ گەلانی ئێران پەیامی هەیە بۆ مقاومە ئایا سەبارەت بە ئەمریکا و ئیسرائیل هیچ جۆرە پەیامێکی تایە نێو وتارەکەی کە ئاماژەیەک بێ بۆ ئەوان بە دانوستان یا بە بەردەوامی شەڕ یا خۆت هەندێک باردۆخی تر بۆ کی قسەکە دوو پرسیار بوو لە یەک پرسیارەکردێکی یاوت ینی چۆن سێری ناو ئێران پێگاتەکانی ناو ئێرانی کردووە دومیان لە ڕووی دەرەوە دیبلۆماسیەوە ئایا ئاماژەی تایە بۆ ینی جۆر لە کرانەوە یا دانوستان یاخود بە پێچەوانەوە بۆ بەشی یەکەمی پرسیارەکە و هەمان شتی گوتووە کە لە دەستوری ئێرانی ئیسلامیە داڕێژراوە ملەتی ئیران ملەتی ئیران ینی ئێران یەک ملەت گەل ملەت گەل ینی شعب بژ لە گەل هێشتا جۆرێک لە ئەهوەنی ترتیایەوە نیە چەپەکان زۆر حەز بە و کەلیمە ئەەکەن لە بەرەوەی ینی لەسەر ئاستی ئەودا بەش بوونە زمان بەڵێ وا ئەگەیەنە تقریبان بەڵام ئەم ڕێک ئەڵێ ملەتی ئیران لەو بڕگەیە کە باسی ڕۆبە ئێرانە ئەڵێ ملەتی ئیران ملەتی ئیران لە دەستوری ئێرانە لە بەندەکانی دەستورە زۆر بەڕوونی هەیە ئەڵێ ئێران یەک ملەتە و هەروەها زمانەکەشی فارسی زمانی ڕسمیە ئەمیش هەمان شتی دووبارە کردەوە جا لەوەیە دیارە جەختکردنەوە لەسەر ملەتی ئیران یعنی هەمان ئەو نەهجەی کە 47 ساڵ زائد پەهلەوی یەکەم و دووەم چۆن سەیری پێگاتەکانی ناو ئێرانیان کردووە بە هەمان باوەڕە سەیری ئێرانی کردووە ئەویش بریتێ لە باوەڕی ئەوەی کە یەک نەتەوە و یەک زمان و یەک میلەت بە ناوکی فارسی یعنی بە گەڕانەوە بۆ فارس مێحوەری ئەگەر چیمان خۆیان ئازەرین وەزانێت بەڵام تە خۆی لە مەشەد لەدایک بۆ بەڵام باوکی ئازەری و خەڵکی تورکی ئازەرین بەڵام ئەتر باوەڕبوون بە نیزامەکە بابەتێکی ترە چکە دوجار لە دیسکۆرسە ئێمە تا هەمەحیدین معروفیش خۆ کورد بوو بەڵام باوەڕمەند بوو بە بەعسیسم تا یاسین ڕەمەزانیش کورد بوو بەڵام باوەڕمەند بوو بە بەعس و عروبە و ئەو گوتارێکە سەدام حوسێن و حزبی بەعس بەرزی کردەوە لەبەرەوە مەرجنیە کەسەکان ئەوە بوون دامەزرێنەری و بیرکەرەوەی تیۆریزەکەری تیۆریای تورکچێتی کوردێک بووە کاتی خۆی لا ئین بووە بەسمەوە بوو بۆیە ئەگەر سەیری بکەیت ڕوبەڕووی یەک میلەت قسەکە کە ئەوش میلەتی ئیرانە ئەو میلەتەشە کە خۆیان تعریفیان کردووە کە کوردەکان و بەلوچەکان و ئازەریەکان تورکە ئازەریەکان و عەرەبەکان
هیچ کات ڕازی نەبوون ینی لە پامێکی تیانە بۆ گەلانی ئێران لە دەستوری یەکەم ئێران دەستوری هیچ پەیام نە لەمەی مستەبایمە بەستنەوە بۆ ملەتەکانی ئێران نەخێر پامێکی وایتیانە چونکە ئەو هەموو بێک سێرەکە ئەو ئەڵێ بۆ هەمویان نووسیوە خۆی وان ناڵێ خۆی ئەڵێ بۆ هەمویان نووسیوە ئەڵێ ملەتی ئیران ینی بۆ بەحسا ئەگەر پێی بڵێ بۆ کوردووان نووسیوە ئەڵێ نا بۆ هەمویان نووسیوە بەڵام لە ڕاستیە ئەبێ کاتێک تۆ ناوی دکتۆر بیلالە من بنایی خۆتەوە بان بکەم عەرەبەکان ڕازی نین تۆ پێیان بڵێ میلەتی ئێران کوردەکان ڕازی نین بەلوچەکان ڕازی نین بەڵام ئەو پێیان بڵێ میلەتی ئیران ئێشەڕەکەشان لەسەر ئەمەیە خۆ لەسەر نانخواردن نییە لەسەر سفرە نییە لەسەر لە چک نییە بەنسبەتی ئەم پێکاتە نافارسانەوە لەسەر ئەوە نییە کە ئەمریکی بوون جاسوسی لەسەر ئەوە نییە شەڕ پێش شەڕی ئەمریکا و ئیسرائیل پێش هاتنی کۆماری ئیسلامی شەڕ هەر بەردەوام بوو باشە دکتۆر لە پەیامەکەی هیچ باسی ئەو بارودۆخ و ناکۆکی ناوخۆی ئێرانەکات کە ماوەی چەندی ساڵەتیایەتی لە بابەتی ئابووری لە بابەتی سیاسی تەنانەت لە نێوان ڕیفۆرم خواز و محافزکارەکان لە بابەتی پێویست بەشتی کۆمەڵایەتی لە حیجاب و ڕێخستنی دام و دەستیاکانە بە کێشەی خۆی نەزانێت بەشی کێمانە کێشەی ئێرانی گەورە کردووە ئێران گەشتێنێ هەر ڕاپۆرتەکانی مافی مرۆڤ پێشەرکردنی سەرکوتکردنی خۆپیشاندەرەکان هەروەها نەدانی مافی پێگاتەکانی تر چەقبەستووی دەستوری دین محوەری و شیع محوەری ئێران مەسەلەی لە چک کە شۆڕشی ژنجیان ئەدەدی دروست کرد مەسلەی ناکۆکیەکانی خۆی و باڵەکانی دیکە ئەسڵەن لەم پەیامە وجودیان نییە یەکشت لەسەر ئابووری چاکسازیتیانە تاکیدکردنەوەی لە بەردەوامبوونی ئەوەی کە پێشتەسازی نییە قسە لەسەر حەقیەتی ئەو ڕێڕەوەیە کە هاتووە لە خاڵ یەکەم لە ئاەتەکەەوە هەتا ناوەکەی خۆی سەر لەبەر باوەڕمەندە بەوەی کە مەسیری کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی هاتووە و ئەبێ لەسەر ئەم حەقانێت و ڕاستینەی بەردەوام بێت و ئەم کوڕبوونەیەتی کە زۆر واوەتر لە علی خامینەیی بۆیە ئەوترێتترە بۆی ئەوتێتن کە زۆر باوەڕمەندترە بەو خەتانەی ئەوە لە باوکی زیاتر چکە باوکی لە ئەندەجار لە حاڵەتی لەم جۆرەشتانەیە ئاماژەیەکی ئەیە کە ئەکرێ سیاسەتی حەسەنی بگرینەبەر کە بریتە لە مفاوەزات و ئەو ناوی نابوو نەرمەشی قەهرەمانانە هیچ بارودۆخی خۆپشاندانەکانی ئێران هەر باسی نەکرد بابەتی حیجاب بەپرسی خۆی نەزانێت بابەتی ڕیفۆرم خوازەکان کە بەشێکیان لەبەروی ناتوانێت کاندیدی سەرۆکایەتی کۆمار بن مشکلیان هەبووە بابەتی بەشداریکردن لە دەسەڵات بەشداریکردن لە دەسەڵات هیچێکێک لەمانی باز نەکرێت چونکە لە بارودۆخێکی وایە هەندێک جار سەرکردەکان بە تایبەتەوانی کە نوێن جۆرێک لە پەیمانی چاکسازی و خۆڕخستنەوەی نێوماڵی وڵاتیەکەی خۆیانێن بەڵام لە پەیامەکەی ئەمە شتێکی واڕوونی تیانە ئەسڵ نەچوو بەلایەنە ببێت چاوە تو باسی ئەو کرد ئایا چۆن باسی ناوی نەتەوەکانی ئێرانە بەهر ئەوە گوتم باشە نوێ جا قاوەیەکیش بۆینی بۆی ساحەتێ بکەین باشە ئەچینە ژووری هەواڵ ئاراس حەمەجەزا لە ژووری هەواڵی کورسانویست هەندێک زانیاری و هەواڵی نوێ هەیە سەبارەت بە دۆخی ناوچەکە پێتانێڵە بەڵێ دکتۆر بیلال دکتۆر ئەردی سڵاوتان لێبێ مامدوونە بن سڵاو لە بینەرانی کورسات نیوز بێگومان هەواڵ و زانیاری نوێ لەبارەی دوایین پێشات و پەرسەندەکانەیە لەسەر ئاستی ئەمنی ئەم شەوی شاوشێوەی چەند سەعاتی ڕابردوو هێرش و ڕووداوی ئەمنی هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستانە بوون دەوروبەری کاتژمێر 6 سێ هێرشی درۆنی بۆ سەر شاری هەولێر هەبوون بەڵام سیستەمی بەرگری تێکیشکاندن هیچ زیانێکیان لێ نەکەوتەوە پاشماوەی درۆنەکان لە چەند ناوچەیەک لە دەوروبەری شاری هەولێر کەوتنە خوارەوە دواتر هێرشی درۆنی بۆ سەر کامپی ئاوارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆیە هەبوو لەوێش هێرشەکان زیانێکی ئەوتویان لێ نەکەوتەوە بەپی زانیارەکان کە منێری کورسات نیوز دەستی کەوتووە هاوڵاتێکی مەدەنی ژنێک بریندار بووە پڕاست کراوەتەوە لەسەر ئاستی عراقیش ئێوارەی ئەمڕۆ هێرشێکی بەرفراوانی فڕۆکە هەبوو بردومانە بوو بۆ سەر بارەگای حەشدی شعبی لە ناوچەکانی باشووری خۆراوی بەغدای پایتەخت بۆ سەر بارەگای سەقر و هاوکات پێشاتێکی تازە هەبوو هێرشێکی تازە بوو بۆ سەر سوپای عراق کە ئەمەیان تا ڕادێک نوێ بوو چونکە پێشتر بینیمان هەموو هێرشەکان هەموو بردومانەکان کە بە فڕۆکەی ئەمریکا زۆرتر پاشانی سایل کە ئەنجام بدران بۆ سەر بارەگەکانی حەشدی شعبی لە کەرکووک لە نینەوا و لە دەشتی نینەوە لە سنووری ئەنبار و قایم لەو ناوچانە هەموو بۆ سەر بارەگەکانی حەشدی شعبی بوون بەڵام هێرشەکەی ئەمڕۆ دوانیوەڕێ ئەمڕۆ بۆ سەر لە مەخمور دکتۆر بیلال بۆ سەر بارەگایەکی سوپای عراق بوو لە مەخمور ئەوکۆی کە وەزارەتی بەرگری عراق لە ڕاگەندراوە کە ئاشکرای کرد کە هێرشەکە بۆ سەر یەکەی هەندەسی
لیوە فیرقەی چواردەی پیادە با بڵین کە سەر بە ئۆپەراسیۆنەکانی نینەوە بووە لەوێ بە درۆن 3 جار هێرش کراوەتە سەرە و بارەگایە و دواتر ڕەوشەکە کۆنتترۆل کراوە و وەزارەتی بەرگری ڕاگەنداوێکی لەو بارەی بڵاو کردەوە جگەلەوەی کە ئیدانی کرد هەڵوای ڕاگەیان کە بارودۆخەکە ڕەوشەکە لەژێر کۆنتترۆلایە و هێزەکانان لە ئامادەیی تەواوان لەو ناوچەیەدا. لەسەر ئاستی ئێران و ئیسرائیلیش هێرشەکان بەردەوامن بۆ سەر یەکتر هەردوو لە هەڕەشەی بەردەوامیدان بە هێرشەکانیانەکەن سوپای پاسداران هەڵدانی 42هەمین شەپۆلی موشەکەکانی بۆ سەر ئیسرائیل ڕاگەیان و لە بەرامبەریشا ئیسرائیل بەردەوامە لەسەر هێرشەکانی بەتایبەتی لە ئێستادا و لەمڕۆ لە دوانێڕۆی ئەمڕۆ بۆ سەر لوبنان چەند جارێک بەیروتی پایتەختی کردوتە ئامانج بانگەوازێکی سوپای ئیسرائیل هەیە بۆ سەر ناوچەیەک لە ناوەڕاستی شاری بەیروت کە میدیاکان باز لەوە کەنێکێک لەو باڵەخانە و زۆنانی کە دیاری کراوە بۆی هێرشی بکرێتە سەر نزیکەی 2 کیلۆمەتر لە بارەگای حکوومەتی لوبنانەوە دوورە کە ئەوەش نیگەرانی حکوومەت و کاردانەوەی لوبنانی بەدوایاتوە داوا لە سوپای ئیسرائیلەکە کە لەو زیاتر دەستدرێژی نەکاتە سەر وڵاتەکەی و سەروەری وڵاتەکەی پێشێلنەکە هاوکات میدیاکانی ئیسرائیل باز لەوەکەن کە ئەم شەو کۆبوونەوەیەکی ئەمنی ئەوەی کە پێوتە کابینێ ئەمنی ئیسرائیل کۆبوونەوەیەکی بچووکراوی هەیە بۆ بڕیاردان لە ئۆپەراسیۆنی زەمینی و سەربازی بۆ سەر باشووری لوبنان کە میدیاکان چواندویانە بە هاوشێوەی ئەو هێرشەی کە سوپای ئیسرائیل بۆ سەر غەزە ئەنجامیدا ئەمانە هەواڵە ئەمنیەکانن و هەواڵێکی دیکەشە بوو باس لەوە کرا کە درۆنێکی ئێرانی لە پارێزگای حەسەکە بۆ سەر بارەگایەکی هێزەکانی ئەمریکا لەوێ هەبووە کە ئەمایان پێشاتێکی تازە بوو ڕەنگە بۆ یەکەم جار بێ لەو زۆنە و لەو ناوچەیە هێرش لەوەتی شەڕدەستی پێکردووە هێرشە بێ لەسەر ئاستی سیاسی هەواڵ و لێدوان زۆرن دکتۆر بیلال لە پەیامەکەی موجتەبا خامنەیەوە دەست پێ بکەین کە تەلەڤیزیۆنی ڕسمی ئێران بڵاوی کردەوە پامێکی دوور و درێژ لە دوای دەستنیشانکردنی وەکو ڕابەری باڵا بۆ یەکەم جار پامی موجتەبا خامنەی وەکو ڕابەری باڵا بڵاو کرایەوە لە سەرەتا وەکو بە ئیدانەکردنی هێرشەکان و کوشتنی ڕابەری باڵا دەستی پێکرد دواتر پامی بۆ گەلی ئێران هەبوو کە داوای پشتیوانی لێکردن بۆی بەردەوام بن و پاشانش پامی هەبوو بۆ گروپە پرۆکسیەکانی سەر بە ئێران هەمووانەی لە عراق ئەوانەی حوسەکان لە یەمەن و حەزبوڵای لوبنان کە سوپاس و دەستخۆشی بۆیانە بوو کاتونەتە ناو جەنگەکە و پشتیوانی لە ئێرانەکەن لە دژی هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بەشێکی تری پەیامەکە تەرخان کرابوو بۆ ئەوەی کە تاکید و جەختی لەسەر بەردەوامیدان بە هێرشەکانیان نەکردەوە و جەختی لەسەرەوە کردبوو کە داخستنی گەروی هورمز وەکو کارتێک بەدەستیانەوە بەردەوامە بێ لە دژی ئیسرائیل و ئەمریکا وڵاتانیش بەکارێنن پامێکشی بۆ وڵاتانی دراوسی ئێران هەبوو کە باسی لەوە کردبوو لە ڕێگەی سنوورە وشکانەکانیان ئاوەکانەوە بێ ئێران لەگەڵ نزیکەی 15 وڵات هاوسنوورە لە بەشێک لەم وڵاتانە ئەمریکا چەند ساڵێکە خەریکە بنکە و بارەگای کردوێتەوە ئێستا و بنکە و بارەگانە بوونەتە مەترسی بۆ سەر ئێران هێرشیان لێوە ئەنجامەدرێ هەرەمەش هۆکار و پاساوی هێرشەکانی ئێرانە بۆ سەر وڵاتانە بەشێک ناڕاستە خۆ پێوتن کە لۆمەی ئێران مەکەن بۆی کە هێرشەکەی نەسەرتان لە بەروی بارەگاکانی ئەمریکا لەوێن و داواشی لێکردبوون کە کار بکەن بۆ داخستن و دەرکردنی ئەمریکیەکان لە وڵاتانە چونکە وەکو موجتەبا خامنەی باسی کردبوو کە بەڵێن ئەمریکا بۆ پاراستنی وڵاتانە ڕەنگە تەنها بەڵێن بێ و نەچێتە بواری کردارەوە لە پەنای ئەوەیە لێدوانێکی تری جێگیری وەزیری دەرەوەی ئێران هەبوو بۆ ئەمریکیەکان کاڵێ بەردەوامە بن لەسەر هەڵوێستەکانیان و جەختی لەسەرەوە کردبووە کە سازش ناکەن وەکوی کە ئەمریکا بەردەوام لیان چاوەڕێەکە ینی لە دوای ئەمە ئامارێک هەبوو لە سنتکۆمەوە باز لەوەگە کە ئیسرائیل نزیکەی 4500 ئامانجی لە ئێران پێکاوە سوپای ئەمریکاش نزیکەی 6000 ئامانج یعنی تقریبا ئەم ئامارانە ئاماژە بەوەکەن کە ئەمریکا و ئیسرائیل وەکوی کە چەند جارێک باسییان کردووە ئامانجی سەربازیان لە ئێرانە نێشتێتەوە هەموو توانە سەربازیەکانی ئێرانیان کردوتە ئامانج هەم لە جەنگەکەی ڕابردوو کە دامەزراوە ئەتۆمیەکان بوو و لەم جەنگە سەرەتا بە دامەزراوە موشەکە بالیستەکان و دواتر دام و دەستگا ئەمنی و سەربازیەکان بۆیە ئێستا کاتی ئەوە ئەتووە ئیتر جەنگەکە بەرەو خاڵێک بڕواکە یەکلا بێتەوە وەکەوەی کە ئەمریکەکان و دۆناڵد ترەمپ چاوەڕیانە کرد ڕژێمی ئێران بێتە پێشەوە تەسلیم بێ بەڵام
دیارەکە ئەمە ڕووی نەداوە بۆیە لە ئێستا دەنگۆ هەیە و باس لەواکرێ بە تایبەتی میدیای ئیسرائیل هێوم باسیەوەی کردبوو کە ئەمریکەکان دۆناڵد ترۆمپ بە ئیسرائیلیان وتۆ کە ماوەی هەفتەیەکیان لە بەردەسە بۆی کۆتایی بە جەنگ بێنن دەتوانن دوایین ئامانجەکانی خۆیان لەو ماوەیە بپێکن یاخود بە دەست بێنن بۆیە وەکوی میدیاکانی ئیسرائیل ئەڵێن لە ماوەی هەفتەیە ئامانجی ئیسرائیل بریتیە لە یەکلاکردنەوەی جەنگ لەبەرەی لوبنان با بڵین بەردەوامیدان بە هێرشەکانیان بۆ سەر لوبنان بە تایبەتی بەیروت و ڕەنگە وەکو باسیشم کرد ئۆپەراسیۆنی زەمینی لێ بکرێتەوە هاوکات درێژەدان بە هێرشە ئاسمانەکان بۆ سەر ئێران لە پەنای ئەوەشە ڕەنگە ئەمریکا نەک ڕەنگە ئەبینین کە ئەمریکا هێرشەکانی بۆ سەر حەشدی شعبی لە عێراق چڕ کردوێتەوە دوایین خاڵی ململانەکەش ئەوەیە کە مەسەلەی گەروی هورمزە کە تاوەکو ئێستا هاوکێشەکە و خۆی بەردەوامە هەڕەشە و مەترسیەکانی ئێران هەن لەسەر گەرۆکە وەکو پێویست نەکراوەتەوە ئەمریکا هەرچی دەیەوێ باس لەوە ئەکرێ میدیاکان باس لەوەکەن کە بەرپرسە ئەمنیەکانی سوپای ئەمریکا بە ترۆمپیان ڕاگەیاندووە کە ئەو بیرۆکەی کە باز لە ناردنی کەشتەکانیانەکە بۆ پارێزگاریکردن لە کەشتێ بازرگانەکان ڕەنگە سەرکەوتوو نەبێ بۆیە پێشنیازی ئەویان کردو کە ئەمریکا گەرەوێ گەرنتی ئەمنی ئەو گەروە بکە گەروی هورمز پێویستە هێرشکاتە سەر بەندەرەکانی ئێران بە تایبەتی ئەو بەندەرە مەدەنیانی کە بۆ بەبەستی سەربازی بەکارە هێندێن ئەمە دوایین هەواڵ و پەرسەندەکان بوون لەبارەی جەنگەکەەوە بەڵێ زۆر باشە سپاس بۆ ئاراس حەمەجەزا لاژووری هەواڵی کورسان نیوز کۆمەڵێک زانیاری و پێشهات و وەروە ئەپدەیتکردنەوەی ئەو ڕووداوانە بوو کە لە ناوچەکە ڕوویاوە بینەرانی کورسان نیوز سەرستان ڕاکێشن بۆ هەندێک پێشهاتی نوێژ لە بازاری جیهانی نرخی نەوت جارێکی دیکە لە بازار و بۆرسەکانی جیهان بەرز بۆ ئەوەی کە لەسەر شاشی کورسان نیوزەی بینن نرخی جۆرە جیاوازەکانی نەوتە لە نەوتی ئەمریکا گەیشتە 96.55 سنت بە نزیکەی لە 100 لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا بەرز بۆتەوە هەروە برێنتیش گەیشتۆتە 101.39 سنت نزیکەی لە 100.23 ئەویش بە مارشەوە بەرز بۆتەوە ئەوەی کە جێی سەرنجە نەوتی مۆربانە مۆربان نەوتی کەنداوی عەرەبی نەوتێکی تایبەت لە ڕووی کواڵێتیەوە هەتا بڵێ بێز یەک بەرمیل نەوتی کەنداوی عەرەبی گەیشتۆتە $170 نزیکەی $16 جیاوازیە لەگەڵ نەوتی برێند کە یەکێکە لە جۆرە نەوتەکانی باش لە دەریای باکوور بە تایبەت لە بەریتانیا و نەرویج نەوتی برێنت هەیە لە وڵاتانی دیکە نەوتی برێنتمان نییە بەڵام پێوانەیەکە بۆ دیاریکردنی واتە عێراق و وڵاتانی کەندا و نەوتی برێنتیان نییە زۆرجار ئەم جۆرە نەوتە بە هەڵە بەکارێنێت تەنها بەریتانیا و نەرویج خاوەنی نەوتی برێنتن بەڵام وەکو پێوانەیەک بەکارێ مۆربان وەک ئەیبینن نەوتی ئەبوزەبی $170 نیشانەیە بۆی کە نەوتی وڵاتانی کەندا و لە بازارەکانی جیهان کەم بوونەتەوە نەوتێکی تا بڵێ تایبەتە سەبارەت بە غازی سروشتی بەرزبوونێکی زۆر کەمی بەخۆبینەوە کە ئەمە ئەوروپیەکان زیاتر پێویستیان پێێتی گۆڕانکاریی گەورە لە غازی سروشتیان ڕووی نەیەواتە و مەترسی لە ئەوروپا باسەکرێ کەمترە سەبارەت بە گازۆلین یەک گاڵۆن لە ئەمریکا بە $2.98 سنتە بەرزبوونەوەیەکی زۆر گەورەش لە نرخی گازۆلین کە یەک گاڵۆنە 3 لیتر شتێکە بای $2.98 بەراوردیکەین بە وڵاتی خۆشمان تقریبا نرخەکانی ئەمریکا زۆر جیاوازینە کە لە کاتێکەوان پێشتر بەرزتریش بووە هەرچی سەبارەت بە نرخی ئۆپیکە نرخی 24 ساعت پێش ئێستاشێتی نزیکەی $105 جۆرە نەوتێکی دیاریکراوە کوالیتی و ناوە نەوتی ئۆپیک $105 و DMA عومان کە هەرچەندە عومان دەرفەتی هەناردەکردنی نەوتیشی هەیە بەراورد بە ئەبوزەبی یاخود بە ئیمارات و سعودیە و کوێیت و عێراق عومان ئەکەوێتە دەرەوەی گەروی هورمز هەڵکەوتەی وڵاتی عومان کەوتۆتە دەرەوەی گەروی هورمز ئەتوانێت هەناردەیکە $121 کە ئەویش بەرزبوونەوەیەکی زۆر بوو بە خۆی بینوێتی و ئاستێکی بەرزە نرخی نەوت تۆماری کردو هەر ئێستا دۆناڵد ترەمپ لە تروس سۆشیال هەر لەسەر بابەتی ئابووری شتێکی نووسیوە کاڵێ کوا سەرۆکی یەدەگی فیدرالی لەکوێیە کە ئەو زۆر درەنگە پێویستە سوودی بانکی کەم بکەیتەوە کە بڕیارە 7.8 یەدەگی فیدرالی ئەمریکا کۆبێتەوە سەبارەت بە نرخی سوودی بانکی ئەمریکا کە لە پێشتر ئەمە ڕۆڵێکی کاریگەریە بوو ئەم بەرزبوونەوەی نرخی نەوت کە ئێستا ڕوویاوە بەشێکی پێیوەستە بەم بڵاوکراوەی ترەمپ کە ئێستا ڕایگەیاندووە باسی کەمکردنەوەی سوودی بانکیەکات ئەڵێ ئەگەرنا لە داهاتوودا پێویستمان بە تۆ نابێ وەک ئاماژەیەک بۆ لابردنی سەرۆکی یەدەگی فیدرالی ئەمریکا ئەچمۆ سەر
وتارەکی یاخود ئەو ڕاگەندراوەی موشتەبا خامنەیی کە کۆدی زۆر گرنگی تایە بەتایبەت بۆ گروپە چەکدارەکان بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ئایا شەڕ بەردەوام بێ یاخود زوو کۆتاییە لەگەڵ دکتۆر هەردی درێژە بە شیکاریەکانین. دکتۆر باسی ناوخۆی ئێرانمان کرد لە وتارەکەی ڕاگەندراوەکەی موشتەبا، جیاواز لە خەڵکی ناوخۆی ئێران لە گەلی ئێران بۆ کی تر قساکە؟ ئایا پەیامێکیە بۆ بەرەی مقاومە پێیان بڵێ بەردەوام بن دەستخۆشەوەی کردان یا کۆتایی پێبێنن و لەمان کاتە ئایا هیچ ئاماژەیەک ڕوونێکی تایە سەبارەت بە دانوستانەکانی ئەمریکا و ئێران؟ ئاماژە بێ بڵێ ڕازین دانوستانکەین نەخێر ئەوەیە تانوێ قابلی ئەوەیە گفتوگۆکەین یا بەردەوام بین لە ژایتتان؟ هم بەتەمانە بیێمە بە دوو دەخەڵامی ئەمە بەمەوە باشە بۆ ئەمەی مقاومە باش ئەچین لە ڕاستیا پەیامەکە نەخشە ڕێشە زۆر بیلال نەخشە ڕێی ئەم پەیامە ئەتر ئەبێتە بناغە و بڵێ دیدگای ئیدارەدانە لە هەمان کاتە ڕنگدانەوەی عەقڵیەتی موجتەبا خامینەییە کە تەفاسیل پێشتر باسم کردووە ڕنگدانەوەی سێ کوچکەیەکی زۆر وردە لە عەقڵیەتی موجتەبا خامینە ئەوش بریتە لە سێ کوچکەی باوەڕبوون بە ئامانجگەرایی لە عەقیدەیە زۆر باوەڕدار و ئەوەیە کە ئەوە هەموو شتێک لە خواری ئەوەیە و ئەبێت دنیا بەپێ ئەو خەیاڵە بگۆڕێ بۆیە زۆر تون مەبڵە ئەکا دیارە ئەو ڕادیکاڵیەتی پەیوەندی بەوە هەیە چەندێک سەرکەوتووە بێ ئەویان مەیدان و سیاست و پەیوەندیەکانی داهاتوو ئەیزانێ دومیان باوەڕمەندبوونی بە بواری سەربازی پەیامەکەی زۆر لە دۆخی جەنگە لە کاتێک ئەم پەیامە بۆیە بەشێکی زۆری بەدەستگا و مەدەنیەت و چاکسازی و هەنگاوی ئایندەی ئێران بواە زۆر باوەڕی بە سەربازەکانی باوەڕی بە بریندارەکان و شەیدەکان و هەموو ئەوانەی بە تەفاسیل دکتۆر ناچامە ماوە بڕم چکە ناتانیا هۆی قساکە دووبارەکەمە دوای باش هەمووی دووبارە ناتانیا هۆ سەرۆکی ئیسرائیل ڕاستەخۆ قساکەی گوازینەوە. כל המאמצים הללו התכנסו למלחמת התקומה לעם תל אביב ועכשיו לשאגת הערים. במלחמת התקומה פגענו קשה בצי הרשת. הוא עדיין שם, אבל עם יכולות פחותות בהרבה. و چەند شوێنێکی دامەزرای ناوکی ئێرانمان بەردومان کردووە و ئەو کەسانش کە پەرەیان بە موشەکەکان ئەدات لە دژی ئیسرائیل و هێشتا بەردامی لە بردومانەکان. ئێمە چەند جارێک خامنەیمان ئاگادار کردەوە کە ئەگەر بەردەوام بێت لەسەر پرۆگرامی ناوکی ئەوە ڕوبەڕووی هێرشی تون و تونترە بنەوە، بەڵام گوێیان لێ نەگرتی و ڕێبەرایەتی ئۆپەراسیۆنی کرد لە دژی ئیسرائیل و بەردەوام بوون لە پەرەپێدانی پرۆگرامی ناوکی. ئەگەر ئێمە بە شێوەیەکی خێرات جوڵە نەکەین لە ماوەی داهاتوودا ئەوە پیشەشزازی مەرگی ئێران تونتر ئەبێت کار لەسەر ئۆپەراسیۆن و جوڵەکانی یەکات. پێویستەوەی کە دەستمان پێکردووە تەواوی بکەین بۆ ئەوەی ڕێگری بکەین لەوەی کە ئێران ئیش لەسەر پرۆسی ناوکی بکات و ڕێگری بکەین لەوەی کە پرۆگرامە موشەکیەکەی زیاتر پەرە پێ بدات. ئێمە خامنەیی و گەلێک لە سەرکردەکانیانمان لە ناو برد و خامنەیی کە دیکتاتۆرێک بوو لە ناومان برد و بەردەوام ئابین لە بامانزگرتنی سەرکردەکانی تریان و پرۆگرامی موشەکیان و هەموو ئامانجێکی سەرکوتکردن هەموو ئابرازێکی سەرکوتکردنیان بە ئامانجەگرین. بە هەمە شێوە کار ئەەکەین لەسەر بەدەستهێنانی ئامانجێک کە ڕخساندنی بارودۆخێکە بۆ گەلی ئێران تا ڕزگار بن لە ئەو سیستەمە سەرکوتکردنەی کە لە وڵاتەکەیان لە ئارادایە. بە هەمان شێوە ڕوبەڕووی هێزی بەسیجە بینەوە و باگەلی ئێرانی دەڵێم ئەو ساتەوەختەی کە تیایدا دەتوانن بە ئازادی بکەن نزیگە بێتەوە. ئێمە شانبەشانی ئێوە دەوەستین، بەڵام لە کۆتاییدا بابەتەکە پەیوەندی بە ئێوەوە هەیە، ئەمە لە دەستی ئێوەدایە. لە ئێستا بەدواوە دەتوانین بە شێوەیەکی ڕوون بڵێین ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی بەختەوەرترە بێت بەبێ ئەم ڕژێمە و ئێمە
بەهێزی زیاتر لە ڕژەمی ئێران ئەدەین کە وێنەی نەبوو بێت. ئێمە لەگەڵ هاوڵمان لەگەڵ هاوڕێمان سەرۆک ترامپ هەموو ڕۆژێ تقریبان ڕۆژانە قسە ئەکەین و تەرکیز ئەکەین سەر بیرۆکەی تازەوە ڕاوێش ئەکەین و بەیەکەوە بڕیارەدەین. سەرۆک ترامپ شتێکی پێوتم کە دەمەوێت بە ئێوەشی بڵێمەوە پێش ماوەیەکی کورت. پەیوەندیەکانمان لە هەر کاتێکتر بەهێزترە لە 100 جار بەهێزترە لەگەڵ بەبراورد لەگەڵ سەرۆکانی تری ئەمریکا. ئێمە بەم نەوەیە ئەڵێین و بیر لەم نەوەی و لە نۆکانی داهاتووەکەینەوە. لەم ڕۆژگارەدا ئێمە هاوپەیمانێتی پێکدەهێنین لەگەڵ وڵاتە ناوچەکەدا کە پێشتر وێنەی نەبووە، بەڵام ئێستا ئەم کارە ئەنجام ئەدەین بەوەی ئەو هێزەی کە بەدەستمان هێناوە بۆ پاڵەوانێتی کە بە سەربازەکانمان ئەخەینە ڕوو بەهۆی خۆراگری گەلی ئیسرائیلەوەیە. دەزانم ئێوە پابند دەبن بە ڕێنمایەکانی بەرەی ناوخۆ و ئەزانن کە بارودۆخەکە هێشتا ئاسان نییە و باکووری بۆ بەرەی باکووری شەروە، بەڵام ئێوە ژیانی خۆتان ڕزگار دەکەن و بەردەوام پاڵپشتی بەدەستدەهێنن و لە شانبەشانی حکوومەتی ئیسرائیل ئەوەستن بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی ئۆپەراسیۆنەکەمان. سەرۆک ترەمپی وتم ئۆپەراسیۆنەکانی ڕزگارکردن جیاوازە، خەڵک ڕاکەن، بەڵام لە ئیسرائیل بە ڕۆحیەتێکی خۆڕاگرانەوە ئەوەستن. ئەمە نهێنی سەرکەوتنمانە، ئەوە باوەڕمانە بە سەرکەوتن. با پرسیارەکان وەربگرین. تۆ باسی پرۆسەی سەرکەوتنت کرد، بەڵام ئێستا لە شەڕدای نێمە. ئایا ئەو بارودۆخە دیسان دووبارە بێتە دوای ئۆپەراسیۆنە؟ ئایا ئامانجی ئێوە ڕوخاندنی ڕژێمە و ئەمە سەرکەوتنە بێت ئەگەر بە ڕوونی بیڵیت؟ ئێمە بەردەوام لە لێدانەکان بەردەوامە بین، لێدانی کەمەرشکێن و هێرشەکەی لەسەر پرۆگرامی ناوکی و پرۆگرامی موشەکی بالستی و ئەمامانجانە بەدەستدەهێنین و ئامانجێکی ترم زیاد کردووە، ئەویش ڕەخساندنی بارودۆخ وەلومەرجەکە بۆ گەلی ئێران کە بتوانن ڕزگاریان بێت لەم ڕژێمە خراپە. وەکو پێم وتن پێش باوەیەکی کورت پێم وتن کە ئەم بابەتە پەیوەستە بە خودی ئێرانیەکانەوە، ئەوان دەتوان ئەم کار ئەنجام بدەن. ئێمە ناتوانین ئەمەیان بۆ بکەین، بەڵام هەلومەرجێکی نمونەی ئەڕەخسێنین چ لە ڕێگەی لێدانی ئاسمانی هەروەکو دوێنێ ئەمەمان کرد و لەم ڕۆژانەشدا بەردەوام مەبین و بە هەمان شێوە بوارێ وەرەخسەین بۆ هاتنە سەر شەقامەکان، بەڵام ئەمە ئامانجانە، ئامان زمانە، بەڵام لە بردومانیش بە هەمان شێوە هەر بەردەوام مەبین. ئامانجەکە بەردەوام مەبین لەمە، بەڵام ئێمە خامنەی کە ئێستا لە ژیاندا نەماوە هیوامان وا بوو کە گوێ لە ئاگادارکردنەوەکانی سەرۆک ترەمپ بگرێت و ئێمە دەڵێین ڕێگەیان نادەین کە پەرە بە تواناکانیان بدەن بە شێوەیە کە هەڕەشەی لەسەربوونی ئیسرائیل دابنێن. جەنابی سەرۆک وەزیران، هیوای سەرکەوتنت بۆ خوازم. تۆ وتت چارەنووسی خامنەیی و چارەنووسی ڕژێم بەکوێ ئەگات؟ ئەگەر بێگومان ناتوانین لەم بارەیەوە پێشگۆییەک بکەین، بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بابەتی ناوکیەوە هەیە
چەند شوێنێکمان بردومان کرد و زانای ناویکی گەورەمان کوشت. پرسیارەکەت چی بوو تۆ؟ چارەنووسی مستەفا خانمەیی چییە و نعیم قاسم کە هاوکاری لەگەڵاکەت؟ پێدەچێت تۆ پرسیاری ئەو بکەی کە لە قۆناغەکانی دواتر دەچی ڕۆدات. مفاجئات هەیە و ئەمەوێت هەنێ تەمومش لە شەڕەکەدا بهێڵمەوە لەم کۆنگرە ڕۆژنامە نووسیەدا. بەڵام دەتوانم پێت بڵێم دەستی ئێمە باڵاترە، زۆر باڵاتر لەوەی کە چاوەڕێمانە کرد و پشت دەخوا هەموو ئامانجەکانمان بەدی دەهێنی. بەڵێ بەڕێزان ئەوەی بینیتان وتاری بنیامین ناتانیاهو سەرۆکوەزیانی ئیسرائیل بوو سەبارەت بە هێرشەکانیان بۆ سەر ئێران باسی لەوەکتی کە بەردەوام بن وتیشی کە خامنەیی پێشتر گوێی بە هەڕەشە و بە داواکاریەکانی سەرۆک ترەمپ نەیاوە و لە هەمان کاتیشدا سەبارەت بە چارەنووسی ڕابەری سێ مستەفا خامنەیی وتی کە سوپرایز ئەکرێ لە ڕێبێ و ناشمەوێت ئێستا زۆر بەڕوونی لەسەر هەندێ بابەت قسەکەم سەبارەت بە دۆسیە ئێرانیش دۆسیە ئەتۆمیێرانیش وتی کە ئەوەی پێشتر وتوانە ئێران ناوێت بە شێبێ بە خاوەنی دۆسیەی ئەتۆمی. بێگومان ئەم قسانەی ناتانیاهو لە کاتێکدایە کامڕۆ یەکەمین وتاری ڕابەری سێمی ئێران مستەفا خامنەیی بڵاو کراوە کە جەخت داکۆکی لە بەردەوامبوونی هێرشەکانیان بۆ سەر بنکە و بارگاکانی ئەمریکا لە ناوچەکە و بێگومان ئیسرائیلیش لە نێو ئەو زۆنەی کە تاکو ئێستا ئێران بەردەوامە لە بەردوامکردنی ئەکاتەوە و بۆ سەر بەرژەوەندیە ئابووری و دارایەکانیشان. قسەکانی ناتانیاهو کۆد و ئاماژەی گرنگی تیا بوو کە ئەکرێ کەمێکتر هەندێ ڕوونکردنەوە و شۆڤەی زیاتی لەسەر بکەین. ئێستا سەرنجتان ڕاکێشم بۆ هەندێ هەواڵ و پێشهاتی نوێ لە تارانی پایتەختی ئێران. کەمێک پێش ئێستا هێزی ئاسمانی ئیسرائیل چەند بنکە و بارگایەکی سوپای پازدارانی لە لاهیجان، ئەهواز، شیراز، کەرەج تارانکردە ئامانج بە پێی ئەو زانیاریانە بێت کە لە ناوخۆی ئێرانەوە بڵاو کراونەتەوە. کەمێک پێش ئێستاش لە تارانی پایتەخت 20 ناوچە کراونەتە ئامانج کە لە ڕێگەی درۆنی خۆکوژەوە لە ناوخۆی تارانەوە شوێنەکان کراونەتە ئامانج کە زیاتر بازگەی کاتی لێپرسینەوە بوون لەسەر شەقامەکان لە هەریەک لە ناوچەکانی ئۆتوبانی نەواب، بەسیج، باقری، هەروەها یافت ئاواد و 15 خورداد کە بەشێکی زۆریان نەکەونە ناوەندی تارانەوە ئەو بازگە کاتیانی کە هەبوون کراونەتە ئامانج و هەروە لە ناوچەکانی سوخە حەساریش بە هەمان شێوە لە ڕێگەی درۆنەوە کراونەتە ئامانج. بە پێی قسەی تارانیەکان کە ئێستا بڵاویان کردوێتەوە هێزی ئاسمانی ئیسرائیل و فڕۆکەی جەنگی ئیسرائیل لەوەتەی هێرش بۆ سەر ئێران دەستی پێکردووە ئەوەندە نزم بەسەر ئاسمانی ئێرانانە سوڕاونەتەوە. لە تەواوی ناوچەکانی تاران فڕۆکەی جەنگی ئیسرائیلی بەڕوونی بینراون. ئەمەش ئاماژەیەکە بوو ئەوەی کە ئاسمان ئێران بە تەواوەتی کۆنتترۆل کراوە و پەیامێکیشە بۆ هاوڵاتیانی ئێران کە لە ئاسمانەوە چاومان لە جموجوڵەکانی ئێران و هەروەها هاوڵاتیانی ئێرانیشە. وەک باسم کرد لە 20 بازگەی کاتی کە لەسەر شەقامەکان دانراون لەلایەن حکوومەتی خۆجێی تارانەوە بۆ لێپرسینەوە لە هاوڵاتیان ئەم شەو بە درۆنی خۆکشکراونەتە ئامانج. ئەمە سەرباری ئەوەی چەندین ئامانج لە شیراز، لاهیجان، هەروەها لە ئەهواز و لە تاران و کەرەجی شکراونەتەوە ئامانج، هەروەها لە کەرەج، لە فەردیسی کەرەج و لە مارلیکی کەرەج دەنگی تەقینەوەی زۆر بەهێز بیستراوە کە بە پێی وتەی کەرەجیەکان ئەمە یەکەم جارە دەنگی وا بەهێز و بردومانی سەخت لە مێژووی بردومانەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر تاران و کەرەج بیبیستن. بێگومان کەرەج سنتەری پارێزگای ئەلبورزە و نزیکێکی تەواوی هەیە لەگەڵ تارانی پایتەختا بە شێوەیەک تێکەڵ بوونەتەوە و بردومانەکان بۆ سەر تاران و کەرەج بە یەک پاکێج زۆربەی کات ئەنجامەدرێن. بەشێکی بنکە و بارگاکانی سوپاش کەوتونەتە نێوان کەرەج و تارانەوە و بەردەوام ناوچەی پیشەسازی کەرەج و تاران کاکاتە خۆرئاوای تاران و ڕۆژهەڵاتی کەرەج بە بەردەوامی بردومانەکرێت. هەروەها بەپێی زانیاری خۆجەیەکان لە نێو تارانی پایتەخت 20 ئامانجی دیکە بە درۆنی خۆکوژ لە ناوخۆی تارانەوە کراونەتە ئامانج کە ئەمە هاوشێوەی دەستپێکی هێرشی 12 ڕۆژەی ئیسرائیل بوو بۆ سەر ئێران کە لە ناوخۆی ئەو وڵاتەوە بەشێک لە هێرشەکان ئەنجامەدران و بەشێک لە سەرکردەکانیش ئەکرانە ئامانج. کەمە پێش ئێستاش سوپای ئیسرائیل ڕایگەیاندووە کە ئەم شەو هێرشێکی بەربڵاو بۆ سەر ژێرخانی ئابووری ئێران
لە ناوچە جیاجیەکانی ئێران ئەنجامەدەن و ئەبێتە هۆی ئەوەی کە ژێرخانی ئابووری و وزە و هەروەها کۆگانەوتیەکانی ئەو وڵاتە تووشی شەلەل و گرفتی گەورە بن. پێشتریش دۆناڵد ترەمپ ڕایگەیاندەبوو ئەگەر ئێران بەردەوام بێت لە داخستنی گەر و هورمز بەهێزێک لیانێن کە بیست ئەوەندەی ئێستا بەقەوەتر بێت. لە شەوی ڕابردووش تارانیەکان لەژێر بردومانی سەختی سوپای ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا شەوێکی دوور و درێژیان بەڕێ کرد و دەنگی تەقینەوەکان هێندە بەهێز بوو لە دووری چەندین کیلۆمەتر شوشەی بە ماڵانەوە نێشتووە و زۆربەی باڵەخانەکانی تاران لە کاتی بردومانەکان لەریونەتەوە وەک ئەوەی کە بوومەلەرزەی بەهێز هەموو تارانی هەژاندبێت. پێشهاتەکان خێران لە وەڵامی ئەو هێرشانێکی ئێستا ژەکرێنە سەر ئێران کەمێک پێش ئێستا وەزارەتی بەرگری سعودی ڕایگەیان کە دە فڕۆکەی بێفڕۆکەوانیان خستۆتە خوارەوە لەگەڵ موشکێکی بالیستی کە ئاراستەی ڕۆژهەڵاتی سعودیە کرابوون. کەمێک پێش ئێستا وەزارەتی بەرگری سعودیە بڵاوی کردەوە دە فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانی کە ئاراستی ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە کرابوون خراونەتە خوارەوە لەگەڵ موشکێک بەبێ ئەوەی ئاماژە بە زیانەکانی بکات. بێگومان هەواڵ و زانیارەکان خێران و تاکو ئێستا دەنگی تەقینەوەی بەهێز لە تارانی پایتەخت دەبیسترێ و بەشێکی زۆری ئەو بازگە کاتیانەی لەسەر شەقامەکان دانرابوون ئەم شەو ئامانجی هێرشە موشکی و درۆنیەکانە بۆ سەر تارانی پایتەخت لەگەڵ ژێرخانی ئابووری ئەو وڵاتە. بێگومان ناتانیاهۆش قسێکی لەسەر باردۆخەکە هەندێ ئاماژەی تیا بوو قسەکانی پێویست بەوە کارڕوونکردنەوەی زیاتر وا شرۆڤی زیاتر بۆ قسەکانی ناتانیاهۆ و هەروەها نێوەڕۆکی بڵاوکراوەکەی مستەبا بکەیت. لەگەڵ دکتۆر هەردی درێژە بە هەندێ بابەتەی ئەچمۆ لای قسەکانی ناتانیاهۆ. دکتۆر وتی ئەکرێ سوپرایزمان هەبێ یاکرێ سوپرایز ڕووبە و نامێ زۆر بەڕوونی قسەکەم لەسەر خامنەی مستەبا مەبەستی بوو ئەکرێ بڵێ خامنەی بچووک خامنەی گەورەوە خامنەی بچووک و باسی لەوەش کرد کە خامنەی کوڕ خامنەی کوڕ کە ئەوان ڕازی نابن دۆسی ئەتۆمی و موشکی ئەتۆمی بەرهەم بێنن وتیش کە ئەگەر علی خامنەی گوێی لە قسەکانی ترەمپ گرتە لەوەی باردۆخەکە جیاوازتر بووە ئەکرێت چ خوێندنەوەی لە قسەکانی ناتانیاهۆ بکەین ئایا وەڵامێکی پەیامەکەی مستەبا بێ؟ ینی کەم قسەی لەسەر مشتەبا کرد بەڵام زۆری وت بەو کەمە بەو مانایی کە خۆی ڕاستە بێت چاوەڕێ بکەین تا ترەمپیش قسە بکە ئەو سێ کوچکەیە بەوە تەواو بێ کە هەموو شەیەک باسیەکەم لەسەر جۆرە لە جۆرەکان لەسەر کۆدی قسەکەن کە وەڵامی یەکتر ئێنەوە ئەوەی ئێستێک لە نەتەنیاهۆیە بینیمان زیاتر جەختکردنەوە بوو لەسەر ئەوەی کە یەکەم بە کەمی گر مشتەبا وکو بڵێ ئێمە باوکە هەڕەشەی زۆری کرد و گوێنەیە وامان لێ کرد زانە ئەتۆمەکانتانەوە لێ کرد تۆ نعیم قاسم کەسێکی وانین یعنی بە ڕابری حزب وڵاکە ئەم دوانە ماون ومفاجأة بەڕێوەیە مفاجأەش هەمیشە لای ینی جەماوەرەکەی وا فێر کردووە کە ئەو کەسە پلەکانەی ئێران کە زۆر پارێزراون بە حسابی دەستگاکانی هەواڵگری ئێران و سەربازی ئێرانی ئەو لەوانەیەوە تەحەدای ئەمنیەکانی زۆربەی مفاجئەکانی بەڵام ڕاستیە پەیامەکەی ئەم ڕێک وەکو چۆن پەیامەکەی مشتەبا خامینەی جەختکردنەوە بوو لەسەر ئەتۆم جەختکردنەوە بوو لەسەر بەرەی مقاومەت جەختکردنەوە بوو لەسەر بنەماکانی شۆڕشی ئیسلامی ئێران جەختکردنەوە بوو لەسەر هاوکاریکردن دەرەوە و ناردە دەرەوەی شۆڕش جۆرەکان ئەمەشی تیا بوو وە جەختکردنەوە بوو لەسەر درێژەدان بە جەنگ و لەسەر ئامانجەکانی خۆی وتارەکەی ناتەنیاهۆش دیسانەوە جەختکردنەوە بوو لەسەر هەمان ئەو دیدگایی کە پێشتر بەرامبەر بە خامنەی و خومینی گیراوەتە بەر لە ماوەی 7 ساڵ لەبەردە بەرامبەر بە تۆش ئێمە بەردەوامە بین یعنی هیچ بەرەو پێشوە چوونێک یاخود دڵخۆشبوونێک یا ئینێک بەرامبەر بە یەکتر هەیان بێت ئەمە ڕووی نەیە نەک ڕووی نەیە بەڵکو دیارە بەرەو گەرمتریش دەچێتەوە هەر خودی ئەم بەکەمگرتنەی ڕێبەری سێەم مشتەبای کوڕ لەلایەن نەتەنیاهۆ نیشانەی ئەوەیە کە شەڕەکە بەرەو قورستر ئەچێت چونکە ئەم جەختکردنەوەی مشتەبا خامنەی لەوەی کە دەرگای داخست لەوەی کە سەر پەیامەکەی مستەباش بەرامبەر بە قسەکانی ناتانیاهۆ باسی ناوخۆی ئێران ماکردەوە قەتعم کردی ئایا هیچ پەیامێکی تایە نامەکە یاخود ڕاگەندراوەکەی مستەبا بۆ بەرەی مقاومە و بۆ ئەمریکا و ئیسرائیلیش ڕاست لە شتێک تراوەسام وتم پەیامەکەی چەند بەردەنگێکی زۆر تایبەتیە و یەکەم ڕکابەرەکانی خۆی کە بۆ ڕێبەرایەتی هەروەها بۆ ناو خەڵکی ئێران
بە پێگاتی ئێران هەم شیعە و هەم غیرە شیعە هەم فارس و هەم غیرە فارس پەیامێکی تریشی بازنەی سێمی بۆ مسلمانان و پرۆ ئێرانیەکان بوو بەرەی مقاومەت پەیامی چوارەمیشی بۆ ئەمریکیەکان بوو جار لەم پەیامە یەک خەت بەهاوبەشی هەیە کە ڕنگدانەوەی سێ کوچکەی ئەقڵیەتی مجتەبا خامینیە بۆ ئیدارەدانی ئایندەی وڵات ئەویش ئەقڵێتی هەواڵگری پشتبەستن باوەڕگری هەر لەوەی کە ئەڵێ من ئاگام لێ نەبووە کراوم بەڕێبەر و هەروەها سوپاسی خبرەکانەکەم ئەوە لەو بدایەتی پەیامەکەیەوە دیارە کە جۆر لە یاری هەواڵگری تایە ئەوێ لە ڕێی ئەو زانیاریە چاواشەکارانەوە ڕەوایەتێکی زیاتر بەخۆی بە هەروەها لە هەمووی گرنگتر ئەوە بوو لە هەر بازنەکانی خۆیان لە هەر چوار بازنەکەیان جەختکردنەوە بوو لەسەر ئامانجگەرایی ئامانجگەرایی شۆڕژ یعنیچی ینی باوەڕبوون بەو عقیدەیە کە شۆڕژی ئیسلامی ئێران سەردامەزراوە یەکەم سفرکردنی نەیارەکانی ناوخۆ دووەم ڕەتکردنەوەی هەر جۆرە داواکاریەکی نەتەوەیی و مەذهبی و ئاینی لە دەرەوەی شیعە و فارسەوە سێمیان ئەو مسلمانانە سوپاسی ئەو مسلمانانی کە لەگەڵ ئەمان نەک مسلمانەکانی دیکە بەڵکو گلەیشی لێکردن کە تکایە هەندێک سەرانی وڵاتانی ئیسلامی ڕێگەیان ناو بە ئەمریکا و ئیسرائیل بە ئەوان لەوێ نەمێنن تەنها سوپاسی ئەو وڵاتانەی کرد ئەو خەڵکانەی کرد ئەو حیزبانەی کرد یاخود ئەو پرۆ ئێرانیانەی کرد کە هاوکاری بەدەق ناوی یەمەن لوبنان گروپ عراقیەکانی مقاومەی بردووە ئەمەش نیشاندەری ئەو جەختکردنەوەیە ڕێک پێچەوانەی سێخاڵەکەی داواکردنی نەتەنیاهو ترەمپە کە داوای نەهێشتنی پرۆ ئێرانی نەهێشتنی ئەتۆم و هەروەها مەسلەی موشکی بالستی چکە ڕێگەڵێ نەک درێژە ئەین بەو شەڕی کە کردومانە بەڵکو تەکنیک و استراتیژی تازەش و لە مەیدانی جەکە تەکنیکی تازە بەکارێنین جا ئەمە بریتی بوو لە فۆرمە گشتەکەی ئەوە بوو پرسیارێک کرد ئایا بۆ دەرەوە پەیامی تیا بوو بەڵێ پەیامی دەرەوەی تیا بوو لەوەی کە جەختکردنەوە لەسەر بەرەی مقاومە ئەمە ئەگەڕێتە بۆ ئەو نەزەریەی کە نیوەی شۆڕژگەڕەکان باوەڕیان پێی بوو ڕاستێکی کاتی خۆی نە ئیسحاق جانگیری نە ڕۆحانی نە موسەوی نە ڕەفسنجانی نە تەنانەت نە پزیشکیانیش هیچ کات ئەمانە باوەڕیان بە تەوحیدی ساحات نییە ئەوەی کە پێڵێن یەکخستنی گۆڕەپانەکان تەوحیدی ساحات نەزەریەی ئیدارەدانی جەنگ و هێرش و بەرگریکردن لە کۆماری ئیسلامی ئێران و شۆڕشی ئیسلامی ئێران یەکخستنی گۆڕەپانەکان یان جاران ئەیاود یەکخستنی حەوت گۆڕەپان یعنی یەکخستنی حەوت پایتەخت بەتارانەوە بۆ مانایی کە شەڕ لە غەزە شەڕ لە لوبنان شەڕ لە یەمەن شەڕ لە سووریا شەڕ لە عێراق شەڕ لە لوبنان شەڕ لە بەحرین ئەمانە ئەو ساحانە من کە ئەڵێ هەمووی دائەگیرسێنم ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران پێش ئەوەی بکوژرێت ئەو پەیامەیەوە بڵاو کرایەوە لە میدیاکانی ئێرانە کە ئەگەر هات و شەڕ داگیرسایەوە و شەڕی 12 ڕۆژە ناکەین و بە وتاری ڤیدیۆیش ئەمەی هەبوو کە ئەم جارە مەیدانەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر هەمووی ئەگرێتەوە بەڵام مشتبان نەگەر هەموو گیانە بەڵێ ڕازەب دراوسی هەوایی وشکانی ئاوی وشکانی بەڵام بۆ باسی 15 دراوسکە کاڵێ ئەمە ئاماجمانی ئەوە نییە بەڵێ ئەوەی کە هەمانە زیاتر هەموو ڕۆژ عسەتێکێشی دەستەکانی خۆش بێ خۆش بێ خۆ مەمنون بنکە و بارەکەی سەربازی ئەمریکاکەینە ئامانج نەک ئێوە ئەخر قسەکانی هەمان قسەی پێچوانێ قسەکەی پزیشکیان بکە کردی بچینە سەر و بابەت پزیشکیان ڕۆژێ پێشەوەی ڕوونتر لەسەر ئەمە دکتۆمە بەستم زۆری تر بچینە نێو بابەتەکەەوە تر بێ پەردەی زیاتر شکا چەندە واشە قسەمان کرد بەڵام ڕوونتر مەبەستمە بینەران تێ بگەن ڕۆژە پێشەوەی موستەبا هەڵبژێردرێ پزیشکیان ئەڵێ من وەکو یەکێک لە ئەندامانی کاتی ڕەهبەری لە سێ کەسەکە داوای لێبوردن لە وڵاتانەکەین کە بردمانمان کردوون نەبوو لاشناکی پزیشکیان پێ چێ ئاگەی لە هەڵبژاردننی موستەبا هەبوو بێ ئەم پەیامەی بۆەیە هەرچەندە دوایش پەشیمان بۆ کەوتی مەبەستم هەندێ بابەت نەبووە و ئەمەی موستەبا ئەیڵێ 180 لە پێچوانەی ئەوەی پزیشکیان لە هەموو ئەو پەیامانەی پزیشکیان دەرکراون هیچیان لەلایەن سوپای پازداران ڕێزلێگیراو نەبوون ناشتوانین بڵێ تەکنیکە چونکە کە بیر لە ڕابردووی پزیشکیانەکەیتەوە بیر لە سیاستەکانی یەکەیدەوە دەست درێژکردن بۆ سڵح و بۆ ئەوەی کە گفتوگۆ بکەین بەڕوونی وتوێتی لە سەردەمی خامینەیی باوکیشە ئەیوت من لەگەڵ ئەوام دانوستان بکرێ بەڵام مادام ڕێبەر ئەڵێ دانوستان نەکرێ ئەوم پابەدم بەڕێبەرەوە یعنی ئەمەی وتووە لە ناو پەرلەمانە کاتێکە مسائلە و ئەویانە کرد استیزافەیان کرد ئەمەی لە ناو پەرلەمان ناوت باشە منوتم تەوحیدی ساحات یەخستنی گۆڕەپانەکان یەکخستنی گۆڕەپانەکان ڕێک ئەو باوەڕەیە کە
شەڕەکە بەریتە دەرەوەی خۆتەوە دەرەوەی خۆتەوە کوێ خۆ ئێمە ساحەیەکمان نییە لە دەرەوەی وڵاتانی ئیسلامی لەم ناوچەیە ئەو پەیامەی پزیشکان کە ئەڵێ داوای لێبوردنە لە وڵاتانەکەین ئەم پەیامەی ئەم و پەیامەکەی خاتەم الئەنبیای هەر ئەمڕۆ دوێنێش پێشتریش ئەوەی عەلی لاریجانی ئەوەی قالیباف زۆر بەڕوون لە پەرگرافێکە ئەمەی پەیامەکەی پەیام نووسراوەکەی مجتەبا خامنەیی ئەڵێ ئێمە پەلاماری دراوسەکانمان نەیەوە پەلاماری بنکەکانی دراوسێمان ناوە بەڵام ڕێک تەوزیحەکەی یەکسانە بە پەلامارتان ئەین نووسیویتی چی نووسی داوا لە سەران و ئەو خەڵکانە ئەکەین کە ئیدارەی وڵاتانی دراوسێمانەکەن یا وڵاتانی ئیسلامیەکەن کە ڕێگەیان ناوە بە بکردنەوەی بنکەی سەربازی خۆیان یەکلایکەنەوە ئەمە ئەوان لەوێ پەلاماری ئێمە لەو لە لێدانی ئەو بەرژەوەندیانە بەرداوام بین لە لێدانی ئەو بنکانە بەرداوامە بین کە هی ئەمریکی وێرن کەواتە یعنی یاریەکی زمانەوانی تایە کە ئەڵێ لێت نایم بەڵام لێت هێم ئەو خەتای من نییە شتەکە تقریبا هەر بمانەیە تۆ گرافە بخێنە بەیەکەوە ڕێک واگەێنێ درێژە ئەین بەو پەلامانەوە داوایان لێکین دەریان کە لە ناوچەکەیە یعنی ئەمە زۆر داوای موقفیان لێکە خۆی تا دوێنێ ئاماژەیەکەوە بەردەوامی جەنگ تا دوێنێ کەندا و داوای هەڵوێستی کرد لە ئێران کە هەڵوێستی ڕوون بێ ئایا شەڕ لەگەڵ ئێمە یا لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلایە ئیمارات وتی زۆرتری بەمنێناوە بەحرێن ئەڵێ هەڵوێستم بێ بگۆڕم ئەگەر تۆ بەردەوام بیت سعودی ئەڵێ خۆم ئامادەکەم بۆ بەرگری زیاتر و هەڵوێستمان دوور نیە گۆڕانی بەسەرابێت هەمویان قەتەر ئەوان داوای هەڵوێستیان لە ئێرانە کرد کە ئێران خۆت ڕوونکەرەوە بەڵام ئەمڕۆ مشتەبا داوا لەوانەکە ئەڵێ خۆتان ڕوونکەنەوە ئایا لەگەڵ ئەمریکا نێ لەگەڵ ئێمەیان زۆر چاپێکوتنیکیە بۆ دکتۆر ئەڵێ بەشێک لەم وڵاتانە پەیامیان ناردووە بەڵێ ئەڵێ ئامادەین ئەم هێزە سەربازیانە دەرکەین ئیزنیان بین بەڵام ئێمە شوخۆشیان نەزانین کە سوڵتەیان نییە وڵاتانی کەندا و بە هێزی ئەمریکا بڵێن بڕۆن کاکە گودبای ئێمە تەواو بڵێ مانای وایە ینی مانای ئەوەیە لە بنبەستین لە بنبەستین نە ئەمان توان بریکەکان دەرکەن نە ئەمریکاش دەستی لێڵەگرێت نە ئەمانش توان بردومایی نەکەن لە ڕاستیا خۆت زانی توانای ئێران لە شەڕی ڕاستە و خۆ گەرما دەستی ناگە بە ئەمریکا ئەو دوورگەیەکی ترە و کیشوەرێکی زۆر دوورە لە ئێران ناتوانێت بگات مەگەر بە گۆڕینی تەکتیکی استراتیژی کە ئەمڕۆ باسی کرد کە ئەو دواتر باسیەکەین ئەویش بەناردنی خۆبەخشەکان و ئاتەش بە اختیارەکان بۆ ناو ئێران پەیوەست بەم بابەت و پێشاتانی کە ئێستا ڕوئێن ئەوە هەر ئێستا لە بازگەیەکی تری مەیدانی جمهوری درراوە کە خۆتە زانی مەیدانی جمهوری نزیکی زانکۆی تاران و شوێنی کۆبوونەوەی ئەوەی کە پێوتێ هەینی مقدەس کە سبەینێ بەڕێواچێ ئەم جۆرە هێرشانە لە ناوخۆی تاران فڕۆکە بە نزمی بسوڕێتەوە 20 نوقاتی یاخود بازگەی کاتی کە دانراوە لە تاران پێچ بەیانی بۆ بەشێکیان بۆ بەیانی بێ و بۆ مەراسیمی دیفاعی مقدەس بێکە دیفاعی قودس بێکە کۆتا هەینی هەموو ڕەمەزانێک ڕۆژی قودس بەڕێواچێ چه ئاماژێکی تایە پەرسەندنی چوار ڕۆژی ڕابردووی بێکەوە سیرکن ئەوە بوو ئیسرائیل هەڕەشەی کرد کە ئەدرێت لە پێگە ئابووری و بنیەی تەحتی ئێران ئەو بوو یای لە سەرچاوەکانی وزەی تاران و ئەوەی بەڵام ئەمریکا حەزەری لەمە کرد وتی نابێ ئەمەوا بکەین ئەبێ ئەمانە بپارێزین وە دیسان دووپاتی کردەوە کە نەوتەکەی ئێران وزەی ئێران ئەبێ بپارێزرێت و ئێمە بەکاری بێن نەک بەکاربێنە بۆشتی تر لە دوای ئەوە لە ڕۆژی یەکەمەوە داوا ئەکرێت کە خەڵک بێتە سەرشەقام هاتنە سەرشەقامی خەڵک بە یەک شتەکرێت ئەزمموی کۆماری ئیسلامی ئێران بە تایبەت ئەزمموی مجتەبا خامنەیی لە سەرکوتکردنی خۆپیشاندەرانە باوەڕ ناکەم هیچ وڵاتی ئەو ئەزممونەی هەبێت لە بە خۆپیشاندانی ئەخێریشەوە لە سەرکوتکردنا کێ دەستی باڵای هەیە لە سەرکردی خۆپیشاندان چەند دەستگایەکی زۆر تایبەتن دەستگا هەواڵگریەکانن هەروەها بەسیجە کە خۆپیشاندانە بێ دە ڕۆژ بەردەوامە 20 ڕۆژ بەردەوامە قسەیەکی ڕوون هێڵن تا ئیطلاعاتی سوپا نهاتۆتە ناوە کۆتایی ئەو شوێنە بڕۆ ئیطلاعاتی سوپا و کۆتاییە کە خۆش زانی بۆ ئاسان کردم دوێنێ پەرسەندنێک ڕوویاوە کە بەشێکی تر لە هاوکاریکردنی ئیفلیسکردنی ئەو دەستگایانەی کە تۆقااندن و ترسیان دروست کردووە لە دڵی خەڵکی ئێرانە کە بێنە سەرجادە و ئێستا پۆمپیۆ لە ئێکسا پۆستێکی کردووە کە ئەڵێ گرنگە لەو دەستگایانە بدرێت کە ڕێگر بوون لەوەی کە خەڵک بێتە سەرشەقام ئەمەی ئەم من بەکارێنم بۆ شەرحکردنی ئەوی پێشخۆم دوێنێ لە بازگەکان دراوە و تۆزانی ئەم بازگانە ئیشیان چییە
ئەم بازگانە لە تێکەڵبوونی ئەو ینی لە هاتوچۆی ئەو ڕێخستنی ئێمە ڕێخستنی حیزبیمانەیە کە معارەزەی نظامی جمهوری ئیسلامی ئێرانن ڕێخستنی بێچەکمانەیە چەکدارمان هەیە ئەزمونێکی دوور و درێژ لە خۆپیشاندانی ئەگەری سەرکەوتونە بوو بەڵام کۆد و ئاماژیان هەیە کە ئەبێ بە یەکتر بگەن هەکاتی خۆی کۆماری ئیسلامی وا دروست بوو لە سەردەمی خۆپیشاندانەکان دژی ئێوارەیە دکتۆر لە کەناڵی شەبەکەی خەبەری ئێران باسیێواکە لە بەرپرسێکی ئەمنی ئێران کە لە شەڕی چەکداری شەقامەکان یاخو شەڕی کۆڵان بە کۆڵانە ترسن پێشبینیەکەن ڕووبە وەڵامێکی کورتیە بوتی ئێمە دەستپێکی ئینقلابیش بۆەوە دەستما پێکرد بەڵێ قسەی هەم دەردەوەم دەرمانە وتی دەستپێکی ئینقلابیش ئێمە شەڕی کۆڵان بە کۆڵانمان هەبوو ڕوبەڕووی گروپی چەکداری بووینەوە هێرشی چەکداری ئەزمونمان لەوا زیاترە قسەی وایە گەیاند مانە ئەوەی پێشبینیەکەن ڕوژ بات بەڵێ ئامادەن بۆ دۆ دوێنێ ئەوە ڕوویاوە دوێنێ لە ناو خۆی تاران لە ناو خۆوە پەلاماری دەستگاکانی کۆماری ئێستاژەڵە ناوەندی یاخود 20 ئامانجی ناوتاران بە درۆنی خۆکوژی ناوخۆی کرا ئێستا پەرسەدنترە تۆ باسی ئەو شوێنانە کرد ئەو شوێنانە زۆر ڕوونترن لەوانەی دوێنێ بەڵێ گشتین و شوێنی مەدان تۆرە دوکمان لە تاران بووین ماڵێتە لە ببووین خۆمان کەشف کرد لە نەواب ئەمەر بۆ ئێران ناسی چوم ڕاستەکەی بۆ نەواب لە ئۆتوبانی نەواب بەڵێ کە یەتەوە سەر مەدانی انقلاب لە 15 خرداد کاکەوێتە خوار مەدانی انقلاب تقریبا لای بازار بزرگ و بەرەو سەرێتەوە بۆ مەدانی فیردەوسی و بەرەو زانکۆی تارانێتەوە زانکۆی تاران بۆی بینەران بزانن هەمیشە شوێنی کۆبوونەوەی خۆپیشاندان و ناڕزایەتی لە نێوان وەلی عەسر و توشگیرەکانی حکومەتە لە نێوان وەلی عەسر و مەدانی انقلابایە کە زۆربەی خۆپیشاندانەکانیش لێەوە دەست پێکەن زۆر جار شەقامێکی هەروە بووە بەڵێ بەڵێ زۆر جار ئەم خۆپیشاندان درێژەیە حتا مەراسیمەکانی و نوێژی جومعەش تا مصەلا ئێستا جار لەوەیەکرێت تا مصەلا دروست نەکرابوو مصەلای ئیمام خومینی لە تارانە کە تۆزە باکوورترە و لە سناوکە لە خیاڵمانیە بەڵام ئەو شوێنەی کە باسێکم لە مەدانی انقلابەوە هەتا فردەوسی شوێنێکی زۆر هەستیارەوە هەمیشە ناڕزایەکان لێو دەستیان پێکرد خۆپیشاندانی پۆشاک دژی بێلەچکی خۆپیشاندانی ژنجیان ئازادی لێ بوو بەشێکیان زۆر سەردەمی خاتەمی خۆپیشاندانەکانی حکومەتیش بەڵێ مەسیرەکان ئەوی کە خۆمان ڕۆژی قودس پشتیوانی کردن لە ڕۆژی انقلاب ئەوەی نۆی دەی پێ ئەڵێن ئەوەی 22 بەهمەن هەتا کۆتایی لەوێ 15 خردادە بەڵام ئەوەی ئەم شەو زۆر مەدانی جمهوریە ئەوەی ئەم شەو ئەجامە هەمووی کۆدی هینن کۆدی کاتی خۆی کە شۆڕشی نەتەوەکانی ئێران سەرکەوتن دوایی بە ئیسلامی زەکرا ناوی ئەم مەدانانە هەمووی گۆڕا ئەم مەدانانە بۆن لە مەدانی ئازادی ناوی پەهلەویە کراوە بە مەدانە بۆ شێوەیە هەموو ئەو شتە خودی ئینقلابە ممکن ڕووی تاسو شوێنە ناو تاران ئەوگە بتوانن نەخشەیەکی تارانمان بنێ دواتر لەسەر هەندێک بارودۆخ قساقی چکە بەیانی خۆپیشاندانێکی گرنگ لە تاران بەڕێواچێ من قەناعەتم وایە بەشێکی ئەم بازگە کاتیانی کاکرێنە ئامانج دکتۆر پێوەست بەوەی کە بەیانی خەڵک زۆر نێتە شەقام بۆ پشگیری لە حکوومەت و لە نیزام بەتایبەت دوای ڕاگەندراوەکەی ڕەهبەری نوێ و جۆرێک لە ترس و ئەم بازگانی کە دانراون بۆ پشگیری خەڵکچنەوە خەڵک نەچێ یاخود دەرفەتی ئەوە دروست بێت لەوێ تەقینەوە ئاڵۆزی نەئارامی بەشێکی بۆ ئەوەیە خاڵێک بەشێکی لەوە چێ بۆ ئەو بێت کە سبینێ ینی جۆر لە جۆرەکان ڕەفراندۆمێکە بۆ مشتەبا خامینەی ئەم داوای کردو لە پەیامەکەیە تەنیا داواکاریەکی ڕاستەوخۆی لە جەماوەر هەبێت ئەوش ئەوەیە ئەڵێ سبینێ لە ڕۆژی قودسە وەلاتان بۆ جمهوری ئیسلامی تۆخکەنەوە ینی ئەوایە تقریبا پەیامەکە ئەگەر توێکڵەکەی دەکەینەوە شکاری ناوەڕێکی بکەین بەڵام دووەم خاڵ شەرت نییە تەنیا پەیوەندی بە سبینەوە بێت لە دوو ڕۆژی ڕابردووە دەرەکەوێت کە ئیسرائیل و ئەمریکا لەو نقطانە ئەیەن کە تەفتیشی عەقیدەی خەڵکەکەن کە تەفتیشی وەلای خەڵکەکەن کە تەفتیشی ئەو گروپانە ئەکەن کە ئەیانەوێ هەڵگەڕانەوە دروستکەن یاخود ناڕزایی دەرببڕن یاخود بچن ینی لەگەڵ هێرشە ئاسمانەکانە جۆر لە جۆرەکان بەرەنگاربوونەوەیکی زەمینیش دژی کۆماری ئیسلامی ئێران دروستکەن ئەم بازگانە تەفتیشی ئەو شوێنانەیە یعنی خەڵک هاتوچۆ کە بزان ئەمە کێ ئایا ئەمە دژی نظام نییە و دەستگیرکردنی ئەو کەسانەی کە لە ڕۆژای ڕابردووە باسکە میانستنەوە سەر زانکۆی تاران و مەدانی انقلاب ئەمانەی کە بزیاتر بۆ ئەم شەو بەردەوامکراون بەڵێ بۆیە ئاماژەکە پێچی ئاماژەکە بەیانی شتێکی تریش هەیە سەیرکەن بەشێک لە ئەم جۆرە تەقینەوەانە شۆی تایە شۆ بۆ دروستکردنی ئیرادە
ئەمە ڕق دڵی تارانە لە باکوور و باشوورەکە شێوە سەیری کرد ئەوەی کە تۆ باسی کرد تقریبا بازنەیەکە لەناو دڵی مەدانەکانی تارانە گەر پێکەوە نەخشەیەک دیاریکەی لە چقی تارانەیە کە تۆ ناو چقی تارانە زۆر بەشیان میترۆکانیان تایە قەت بێت لە نقطەی میترۆکانیان تایە کە هەمیشە نقطەی ینی جۆر لە هەڵتۆقینی نەئاساییتی و دایم پۆلیسیان بەسەرەوەیە لەو شوێنانە کە تون و تۆڵ و دەستگای ئەمنی و کامێرە و هەموو ئەم شتانە هەیە لەم شوێنەیە پەلاماردراوە بەشێکی شۆیە بۆ ئەوەی کە ئیرادە بۆ خەڵک دروستکەن لە ڕاستیان ئەم حاولانە لێرە بابەتی بین ئەم حاولانە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕۆژ بەڕۆژ زۆر ئەبن بۆ ئەوی متمانە دروستکەن بەڵام تا ئێستا ئەو متمانە دروست نەبوو کە خەڵک بێتە سەر شەقام لەبەر بەشێکی لەبەرنیاهۆ و ترەمپی ژوون بوون لێکم ڕۆژوتیان دەرفەتە بۆ ئێرانەکان بەڵام جارێ لە ماڵەوە بن ئەخر بردومانمان هەیە بۆی زیانتان پێنەگات تا داوای لەوە ئەمە قۆناغی دووەم بێ وردە بەرە ئەو شوێن چونکە ئێستا سەرێکی لە ئاسمانە کۆنتترۆلیان کردووە لە دەریایە کۆنتترۆلیان کردووە دەستگا هەواڵگرەکەیان تقریبا لە ئەحوازەوە حتا ئەگاتە ورمێ بردومانێکی باشیان کردوون بەوانەی تارانیشەوە ئێستا ماوەتەوە سەر ئەو نقطە مەدانیانەی کە ڕێگرن لە خەڵک ئەمەی دوێن ئەمر ڕوویاوە لێدانی ئەو خاڵە مەدانیانەیە کە ڕوبەڕووی خەڵکە بنەوە و برکەکانی بەسیجش تۆزانی بەسیجەکان زۆر وەسەر بە خامینەی دووەمیشن نهر پێشتر سەر بە زیاتر لەلایەن مشتبا خامینەی و ئاراستەکەن بەسیجەکان ئەو جۆر لە وەکو فیدایەکانی سەردەمی حکوومەتی بەعسوان ئەمانە لە سەرکوتکردنی خۆپشاندانە زۆر بێڕەحمن یاننا بۆی بردومانکردنی ئەمان هێزێکی نیزامی نین تا لە سەریان بکەوێت هەرچی بکەن هێزێکی پشتیوانی جەماوەرین ینی جۆر حلێکی قانونیان بۆ کراوە کە پشتیوانی سوپا و پشتیوانی بەسی جانی ئامادە یعنی ئامادەیە ینی خۆی ناو شەڕەکانی بەڵام ئامادەیە بۆ پاراستنی ئەم شۆڕشە بەسیجەکان کاتی خۆی جێی شعبیش هەبوو شتێکی لە بابەتانە بوو جێی شعبیش شتێکی لەناو مێژووی عێراقا ئەم حاڵەتە ئەمە لە لێدانی ئەمانە بۆ شۆیەکە بۆ دروستکردنی ئیرادەیە لە تارانە ئەو نەقتە ناوەڕاستانەی تاران لە ڕاستیا بەشێکی بۆ ئەوەیە و لەگەڵ ئەو خاڵانەی کە جەناب باسی کرد تۆمە قەناعەتی شم وایە بەشێکیشی پێوەست ببۆی بەیانی پێشبینی ئەو بکەین موستەفا لە نێو ڕۆژی قودس لە تاران دەرکەوتنی هەبێ وتاری هەبێ یان پێچێ بەشێکی ئەم بردومانانش بۆ ئەو بێت کە ئەوەکو پاڵەوانێک لەسەر جادە و لە نێو خەڵکە بۆ لەحزەیەکیش نەبێ دەرکەوتنی هەبێ یانی دروستکردنی مەترسی بێ لەسەر خودی ئەو شەقامەی کە هەمیشە خۆپشاندان و دەرکەوتنی بەرپرسانی باڵای ئێرانی تایە بەتابەت لە ناو جەماوەر چونکە تاران شارێکی قەرەباڵغە دکتۆر ئەمەم لێ وەرگرە لەسەر لەباری دەرکەوتنی مشتەباوە مشتەبا خامینەیەوە لەم چەند ڕۆژە پێویستیەکی زەروری هەیە کە ئەبێ دەرکەوێت دەرکەوتنێکی لێ ئەبینین بەڵام دەرکەوتنێکی تۆمارکراوە سبەینێ ناتوانێت لە کاتی لایڤ و لە کاتی ئەم ئەنجامدانی خۆپشاندنەکە دەرکەوێت بەڵام دوور نییە ڕۆژێ دوای ئەوە یا شەوەکەی بە جۆرێ لە جۆرەکان لە شوێنێکی تایبەتە کە گوایە لە ناو خۆپشاندنەکایە ڤیددیویەکی لێ بڵاوکەنەوە بەڵام ئەوەش ڕوونەیە سبێنش دەرنەکەوێت کە تۆ سەختە دەرکەوتنی ڕاستەوخۆ ئەوەی کە ینی من و تۆ بەیەکەوە ڕاستەخۆ ببین لە شوێنەکایە ئەوە سەختە و هیچ بەڕاستی منیش کۆماری ئیسلامی ئەوە ناکەم بەڵام بەدڵنیایی لە ماوەی ئەم سێ ڕۆژ داهاتووە یا چوار ڕۆژ داهاتووە دەرکەوتنی مشتەبا خامینەی زەرورێتێکە وەکو ئاوی حیات بۆ لایەنگرانی شۆڕشی ئیسلامی بۆ لایەنگرانی پرۆ ئێرانیەکان دەرکەوتنێکی پێویستە لەوە لەگەڵ دەرکەوتنەکەشیا سەرداویش دەرکەوێت بۆ ئەو دکتۆر هەمیشە دەرکەوتنی و کەسانی کە هێرشیان لەسەر بووە لە سەدام حوسێین لە بەشار ئەسەد لە موعەمەر قەزافی لە حوسنی موبارەک لە کۆتایی لە کۆتا ڕۆژەکانیانە کە دەرەکەون دوای ئەوە ئیتر خراپتر شەقام تووڕێی و لە بێ ورێ و هێژبێ کان دێجا بۆ ورەیە ئەم بابەتە من بەو ڕادیکاڵ نەبوو وتم دوای ئەوە هەڕەشەکانی لەوتی هاوکاری هەڕەشەکانی ترام بکە دکتۆر شوێکەی تاکو نەخشەی تارانی ڕامادەکەی نەچمە لای بێست و سەلام پەیامنێری کورسان نیوز لە بەغداد هەندێ پێشهات و زانیاری نوێ هەیە لەوێ بێست و سڵاو لێ بێ دوایین زانیاریەکان پەیوەست بە دۆخی ئەمنی و سیاسی بەغداد چی هەیە؟ بەڵێ دکتۆر بیلال بێگومان ئێوارەی ئەمڕۆ لە کاتژمێر 5:25 خولەک ئەو هێرشە کرایە سەر یەکێک لە بارەکانی حەشدی شعبی کە دەکەوێتە باشووری خۆرئاوای بەغدای پایتەخت تێیدا بە 3 بۆمب هێرش کرایە سەر بەرەگاکانی حەشدی شعبی کە سەیدی شوهەدا و حزبەڵای تێدایە لەو شوێنەیە کە بە ناوی بڵێن سەقرەوەیە سەربازگەی سەقر هەر لەو شوێنە پۆلیسی اتحادیش بارگای هەیە بەڵام ئەو فڕۆکەیە کە هێرشکی کردە سەریان تەنها بارگەکانی حەشدی شعبی کردە ئامانج بەڵام
بەپی ئەو شاد حاڵانەی کە لێو بوون من بۆ خۆم چوومە ئەوێ پرسیارم لیان کرد ئەیوت کوژرا و بریندار هەیە بەڵام ژمارەکە تا ئێستا دیار نییە چکە لەژێر دار و پەردوو بوون پەیدا بەرگری شارستانی پۆلیس هەروە تەندروستی ئەمبڵانسی دەهات بۆ نێو ئەو سەربازگەیە بۆ ئەوەی بریندار و کوژراوەکان بگوازێتەوە. هەر ئێستا لە نزیک پردی معلق لە بەغدای پایتەخت ئەو کوژراوانەی بەرەبیانی ئەمڕۆ چ لە قایم چ لە ئەوەی مووسڵ هێنراونەتە ئەوێ تەرمەکانیان لەوێ بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لەلایەنگرانی حەشی شعبی لەوێ ماڵاواییان لێ دەکەن و بەرەو نەجەب بەڕێیەکەون چونکە موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیان کە ئەوان گۆڕستانێکیان تایبەت کردووە بۆ شەیدانەی بە ناوی شەیدانی و نیشتیمان ناوی بردووە لەوێ بە خاک بسپێرێن دوای ئەوەی کە زیارەتیان پێکەن و لەوێ بە خاکە سپێرێن. هەر ئەم ئێوارەیە چەند جارێک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا پێگەی ڤیکتۆریا لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کرایە ئامانج بە چەند درۆنێک بەڵام تا ئێستا شانەی ڕاگەیاندنی ئەمنی ئەوەی ڕانەگەیاندووە کە چەند درۆن بووە و ئایا هێرشەکان وەکو شەوانی ڕابردوو پێشەوەی بکەونە یاخود بدرێت لە بڵێن ئەو ئامانجەی خۆیان لە ئاسمانەوە تەقێنراونەتەوە خراونەتە خوارەوە یاخود کەوتونەتە خوارەوە جارێ ماوەتەوە چاوەڕێی ڕاگەیاندنی فەرمین چۆکە نایڵن ئێمە بگەینە فڕۆکەخانەی نێودەوڵەتی قەدەغەیە لەگەڵەوەشدا ناوبەناو دەنگی تەقینەوە دەبیسرێت لە هەندێک ناوچەی باشووری عێراق وەکو فڕۆکە جەنگیەکان کە بۆردومانی پێگەکانی حەشی شعبیەکەن و هەر ئێوارەی ئەمڕۆ بڵێن ناوچەی سەفوان لەسەر سنووری نێوان کۆیت عێراقیش کرایە ئامانج لە ڕێی فڕۆکەوە بەڵام تا ئێستا ئەو زانیاریە بەتاوەتی باس نەکراوە لەکوێ دراوە چ بارەگایەک کراوەتە ئامانج کێن ئەوانەی کە لیان دراوە لە فۆسایلەکانی حەشی شعبی و لەم چەند ڕۆژێ ڕابردووە بە ئەم ڕۆژەوە کە ئەو هێرشانەی دەکرێتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدای پایتەخت کە بنکەی ڤیکتۆریای لێوە یاخود هەرچی پێگەیەکی سەر بە ئەمریکیەکانە فەسایلی مقاومە خۆی بەرپرسیار دەزانێت کە خۆی ئەو کردەوەی کردووە و ئەو هێرشانی کردووە ڕۆژانە ئاماری 24 کاتژمێری خۆی بڵاوە کاتەوە کاوەنە هێرشی کردوێتە سەر پێگەکانی ئەمریکا چ لە ناوخۆی عێراق چ لە دەرەوەی عێراق. بەڵێ زۆر باشە بێستون سەلام پەیامنێری کورسات نیوز لە بەغداد هەربژیت بێگومان پێشاتەکانیش لە بەغدادی پایتەختی عێراقیش سات بە سات لە گۆڕانکاری هەرچەندە ئەوەی کە تاکو ئێستا حکوومەتێتی تەنها ئیدانەکردنی هێرشەکانە بۆ سەر بنکە و بارگاکانی هاوپەیمان یاخۆت بنکەیەکی سەربازی و لەمان کاتدا ئیدانەکردنی بۆردومانەکانی سەر بارگاکانی بەرەی مقاومە و حەشدی شعبیە و دیێڕێکی شێ حکوومەتی عێراقم چەند ڕۆژیڵێتەوە کە ڕێگە بە عێراق نایە بە خاکی عێراق نایە لێوە هێرش بکرێتە سەر ئەڵێ دەستدرێژی بکرێتە سەر ئێران ئەمەش تۆزە پێویستی بۆ یاڵسەنگانێکی بۆ بکەین لەگەڵ دکتۆر هەردیە ئەچینەوە سەر بابەتکی موشتەبا بەڵام با لەسەوی عێراق یەک شتی کورد ئەگەر بە خێرایی ژۆ باست بکەین عێراق سێ قسەی هەیە لەسەر ئەم ڕووداوانی کە لە ناوچەکە ڕوئێن یەکەم ئیدانی هێرشەکە بۆ سەر هاوپەیمانان کە لە ناوخۆی عێراقەوە کرێت دووەم ئیدانی هێرشەکە بۆ سەبەرەی مقاومە کە لە دەروی عێراق کرێتە سەریان واتە لای ئەمریکا و ئیسرائیلەوە و دیێڕێک شەڵێ لە ڕێگە بە خاکی عێراق ناین کە لێوە دەستدرێژی بکێتە سەر ئێران هەرسێکیشان ڕوویاوە هەرسێکشی ڕوویاوە بەس ئیدانەکردنە باردۆخکە بە چیە دوێنێ ئەمڕۆ پەرسەندێکی تر لە ناو عێراقا ڕوویا عێراق ئەبوایە بە هەموو پێوەرێک خاڵی بواە لەم بابەتە ئێمە بیرمان ناچێت سوپای عێراق حەشتی شعبی گروپەکانی مقاومە کە هەرسێکی کەڤەری بەڕێوەبردننی حکوومەتی محور شیعان لە عێراق و ئەمانە پشتیوانی ئەوەکەن هەرسێکیان موچە لە حکوومەتی عراقی وەرەگرن بەڵام لە ڕاستی حکوومەتی عراقی هەم لەبەر ئەوەی کە قۆناغی ڕاگوزەر و کاربڕێکەرە سوودانی هەم لەبەرەوەی کە سروشتی پێگاتنی حکوومەتەکەی ناتوانێت
قەڵەم ڕۆ بێ بەسەر پێگاتەکانی خۆیان بۆ ناتوانێت بەسەر مالیکی ئیملاعات فەرزکە ناتوانێت بەسەر حەشتی شعبیە بەسەر کووردا بەسەر تەنانەت سوننەکانیشە دۆخێکی وە ئاڵۆزێتە ناوچەکەەوە تەنها عراقیش نییە با لەوەش ئینسافمان تەنها عراق نییە ناوچەکانی کەنداویش دیسانەوە هەر بەشێکن لە ئاگرەکە بڵێ ئەوە بیسمەوە بڵێ ینی جیاوازی عراق لەگەڵ وڵاتانی کەداوە ئەوەیە کە هەردوو لا لێن و ئەم لێدانە پێشتر تەنها ینی لۆمەی ئەو گروپانەی کە دەرچوو بوون لە خەتی سیاستی گشتی عراق سیاستی گشتی عراق ئەو بکەوت سیاستی نووسراوی عراق ڕاستێکی خۆی سیاستی گشتی سیاستی پیادەکراوی شەڕاستی ینی ڕفتار و تیۆر جیاناکەێتەوە لە سیاستی گشتیە بەڵام حکوومەتی عراقی ئێستا قسەی جیایە لەگەڵ کردداریە بۆچی ئەڵم قسەی جیایە حکوومەتی عراقی ڕاستێک نابێ ئەمە والێکی بینەوە کە ئەم گروپانە لە دەروی حکوومەتی عراقیان لە ڕاستی ئەم گروپانە موچەخۆری حکوومەتی عراقین ئەمەی کە سوودانی ناتوانێت ئەم گروپانە بێدەنکە ئەمە نیشانەی فەشەل و لاوازی خۆیەتی نەک ئەوەی ئەم گروپانە دەروی حکوومەتی چکۆ ئێمە ئەزانین ئەم گروپانە چۆن دروست بوون فتوایەکی سیستانیمان هەیە لەگەڵ هەنگاوێکی کردەی حکوومەتی مالکی 2014 هەروەها بە یاساییکردنی دۆخی ئەو میلیشیانە ینی هێنانە ناوەوەیان بۆ ناو قەڵغانی بەرگری عراقی ئەمان ئەم گروپانە بەڵام لە ڕووی قسەوە ئیدانەی ئەمریکای کردووە کە پێرزبایی لە خامینەی کردووە حکوومەتی عراق هەروەها بەڵام سێکە لە ڕۆژانی ڕابردووە گروپەکان هیچ بەگوێی حکوومەتی عراقیان نەکرد هەرێمی کوردستانە بە چڕی بردومان کرد ئەڵبەتە بە عازی ئەو ئێران و مەدوور نەخێنەوە ئەمە بەشێکە لەو شەڕی کە هەم خامینەی باوگەم خامینەی کوڕ ئەمڕۆ جەختی دەکردو هەم دەستەی ئیداری کاتی بەڕێوەبردنی ئێرانیش باوەڕیان وابوو کە مەیدانەکە فراوانتر لەوەی کە ئەمریکا ئیسرائیل تەسەوریەکەن دقیقاً واش بوو ئێرە و لوبنان بوون بە مەیدانی دووەمی جەنگ ئەو بڵێم ئەوەی کە پەرسەندنی تازەیە لە مەسلەی عراقا ئەوش ئەوەیە کە ئەمڕۆ لە کاتە بردومانی سوپای عراقش کراوە لە ئەم گروپانەوە بردومانی هەرێمی کوردستانیش کراوە یعنی نەک هەر تەنها ڕێز لە هەرێمی کوردستان نەگیراوە بەڵکو ئەم گروپانە لە عراقش دەستیان بە چالاکی کرد ئەم دەستکردنەوەی لە ناوچە عەرەبیەکان لە بەسرە لە بەغداد لە ناوەڕاست لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوەی کە لە سێ قۆڵە و پەلاماری هەر سێ شوێنەکە بدرێت لەلایەن ئەم گروپانەی کە پێچەوانەی گوتاری نووسراوی حکوومەتی عراقی کارەکەن نیشانەی ئەوەیە کە ڕۆژانی ئایندە ئەم گروپانە زیاتر چالاکی ئەنوێنن و زیاتر بەرەنگاریەکەن و دیارە ئەمڕۆ گەرمتریش بوونەتەوە بە وتارەی بۆ پەیامە نووسراوی مشتەبا خامینەی لەبەرەوە دۆخی عراق خراپتر لەمە ئەبێت ئەگەرچی وا چاوەڕێکرا کە پێکەوە عراقیەکان کورد و ئیتاری تەنسیقی ئەوانە جۆرە لە جۆرەکان ساڕێ بەڵام دیارە لە دەست دەرچووە و سوودانیش وەکو مالکی و علاوی نیە بتوانێت ئەم گروپان لە قۆزاخەیە یاخود لە شوێنی خۆیانە سەرکوت کات و پەلاماریان باش تۆزە کەستی چینە لای نەخشەکە باسی تاران بکەین سەرێکی لێبین لانی کەم بە گریمانەی بە نەخشەش بێ با بڕۆین شڵا ڕۆژەگەر سەردانیەکەین زۆر ڕوون نییە نەخشەیە ئیتۆبیلان نازانم باش ئەمە جا شوشەکەشە جوڵێنێ ئەمە هیچ نییە هیچ نەبردومان نییە سەڵتە دکتۆر ئەمە نەخشەی تارانە تەوان یەک شتی سەرنجڕاکێش لە نەخشەی تارانە ئەمە کاکەڕان تۆزێک ئاش لێکرێتەوە بۆی جێی بێتەوە گینا خۆی تۆزە لە باری پانیەکەی هەیەی لە فڕۆکەی F16 و F35 و ئەوانەچێ ئەگە سیریکێ ها ئەمە باڵەکانی و نوکەکەی بێ و کلکێکیشی هەیە زۆر سەرنجماوە یەکەم جاری شتێکی وا شوپان لە باڵندێکی شەچێ بەڵام ئەمە نەخشەی تارانە تەوان 21 ناوچە دابشکراوە 21 ناحەی هەبوو ناوچەی شارەوانی پێڵان شارەوانێک بە ناوچەی خۆی ڕابگا وڵا 24 ئەفونەک 22 لای تۆ هەیە 22 بۆی ئەوترێ بە ڕۆژشان نزیکەی 20 میلیۆن نەفەرە بۆ ئیش و کاروانە کە خڵک تا 20 میلیۆن کەسێتە ئێرە کەرەجی تەنیشتیشی دووەم گەورەتی شار لە ڕوژماری دانیشتوان و 9 میلیۆن خەڵکیایە تەبرێز هەروایە و ئەمانە شاری قەرەباڵخن لە ئێران بۆی خەڵک تێبگا کاتێک لە سلێمانی خۆمان و لەرێمی کوردستان خەڵک ئەچێ بە مەریوان و سنە و هەمەدان و دواتێگاتە تاران ئالێرەوە داخڵی تارانە بێ بەڵێ ڕاست واتە لەبەری خۆر ئاوای داخڵی تارانەبی منتەقەی ساوە لە نێوان هەمەدان و تارانە لە خۆرئاوی تارانەوە تۆ داخڵی تارانی دواتە بۆی خەڵک ڕوون بێ ئەلەم ناوەیەتە تۆ داوەزینی خۆتەکەی کاگەیتە نزیکی مەیدانی ئازادی و پاشانێتە ئێرە بۆ لێرە ترمیناڵی خەڵبی تارانی لێیە ینی ترمیناڵی ڕۆژئاوای تاران لەگەڵ مەڵی تریشمانەیە کە ئەوش دیسانەوە بێناوچەکانی دیکەی ڕۆژەڵات ئەمە دکتۆر ئەوکو نەخشە ئەگە سەرنجی بی ناوەندی تاران کە زانکۆی تاران تەوەن مەیدانی قلاب ناوەندی تاران سیتی سنتەرە واتە وەکو ناوەندی شار ناسێنراوە کە کاتەم ناوچەیە
زانکۆی تاران پەردیسی زانکۆی تاران نەکەوێتە مەیدانی انقلاب بەڵێ ڕاست کەمپی سەرەکی بڵێن چکە زانکۆی تاران زۆر فراوانە کەمپی هەیە لە ئەمیراباد کەمپی تری هەیە لە کەرەچ بۆ کۆلێژی کوشتتوکاڵەکەی کەمپی دیکەی هەیە لە کیش بەڵام دقیق بۆی یەکەم شوێنی دامەزرانی زانکۆی تاران لە ساڵی سیەکان لە سەردەمی ڕەزا پەیلەویە کەمپەکەی کە ئەکاتە نزیکی پارکی لالە خوار پارکی لالە کوچەی 16 ئازار لەوێ ئەوە زانکۆی تاران کە زانکۆیەکی زۆر گەورەیە و ناوچەیەکی تقریبان سەوزی کاتی خۆی زۆر بە گەورە حسابی بکراوە کە گەورە بێت ئێستش ئەوە کەمپی سەرەکیەتی دەست خۆشە بستمەوەی زانکۆی نزیکی مەدانی گرنگی یان لەسەر مەدانی انقلابە گرنگی ئەم نەخشەی تاران چیمان بۆ دەرخات کوێ گرنگترینە و خۆپشاندانەکان لە کوێوە بەڕێواچن و بۆچی هەمیشە ڕۆژهەڵات ڕۆژئاوە ناوەندی تاران ئامانجی هێرشەکان دوو شوێن دوو مەسیری ئاسۆیی سونیمان هەیە بۆ خۆپیشاندانە میشە باسی لە دۆخی شەڕە ناکەم لە دۆخی مەدەنی ئاڵم دوو شوێن زۆر گرنگ بووە لە ساڵی 1990 تقریبان لە سەردەمی ئەوی خۆپیشاندانەکانی خوێندکاران و ئەوانەوە تقریبا ناڵم پێشتر هیچ ڕووی نەیەوە بەڵام دوو شوێن هەمیشە شوێنی خۆپیشاندانی مەدەنی بوون مێژوویەکی دوور درێژیان هەیە لە ڕووی ئاسۆییەوە مەیدانی ئینقلاب کە لە ناوەڕا ئەگەر هێڵی ئەویان نەخشەی تاران ئاوا باکوور باشەکەی لەتکەین بکاتە ئێرە لەم سەرەوە بۆ ئەم سەر لە مەیدانی ئازادیەوە بۆ ئەو سەر بۆ ئێرەمی سەبز و نازانم ئەوانە ئەم ناوچەیە لە ئینقلابەوە بەم ئاسۆیە خۆپیشاندان کرا ئەمە ئەزمونونەکە زۆرتر مەسیرە حکومیەکان خۆپیشاندان حکومیەکان بە مەسیری ئاسۆیەکە ئەکەن مانای ئەوە نیە خۆپیشاندانەکانی تر نەکەن بەڵام سودیۆکردن شتێکی ترمانێت تۆبیات و ئەویان باز نەکرد لە مەیدانی وەلی عەسرمانەیە خیابانی وەلی عەسرمانەیە لە تەجری شەوێتە خوارەوە بۆ ڕاهەن شتێکمانەیە پێڵێن مەیدانی ناوکەم هەڵم تەئاتر بڵێ ئەوەی شانۆ چوارڕیانی تەئاتر کە پارکی شانۆی لێبوو دەم خۆش ئەو شەقامە یعنی باسی ئاسۆیەکە کۆتایی شەقامەکەی بەردەم زانکۆی تاران شەقامی ئاسۆیەکە بریتە لەو شەقامی کە لە شەرقەوە بۆ غەرب بە درێژکراوەی تقریبا تاران لەتەکا بەڵام شەقامێکی ئاسۆیی ترمانەیە کە خۆپیشاندانی گەنجان و ڕەنگی زۆرتر لەو خۆپیشاندانان سەری هەڵەیە ئەویش لە بەدرێژایی درێژترین جادە لە تارانە کە ئەڵەن درێژترین جادەی زۆر لە پایتەختەکانی ئەم وڵاتانەش بریتە لە شەقامی وەلی عەسر و شەقامێکە لە یاداوەری تاریانەکانە هەم بە خۆشی هەم بە ناخۆشی هەم لە شۆڕشە هەم لە شایی هەم لە شیوەنە مەیدانێکی پڕ لە یادگاریە ئەویان وەکوتم کەمێک ڕۆژ ئاوایی ترە یعنی تۆ مەیدانێک دوو چوارڕا تێ ئەپەڕێنی لە مەیدانی انقلابەوە ئەلێوێەوە لەسەرەوە بۆ خوارەوە مەیدانی وەلی عەسر تاران لە ڕووی سونیەوە ئەکا بەدوولەتەوە یعنی ڕۆژهەڵات و ڕۆژاوە ئەوی تریان باکوور و باشزایکا بە چوار باش بەڵێ ئەو ئەم دوو هێڵە کە باسمان کردن ئەم دوو هێڵە هەردووکیان شوێنی کۆبوونەوەی خەڵکن شوێنی هەڵگەڕانەوە بوون ئەگەر جاری وها بوو لە بەردەم تارانەوە ئەگەر خۆپیشاندانێ بکرایەت لێرە سەرکوتکرایە سێرەکەی وەکو قەقنەس لە مەیدانی تاڵەقانی کە لەسەر وەلی عەسرا جارێکتر لەوێ سەریاڵە ئەگەر لێرە بۆ منە لە شوێنێکترەوە لە تەئاتری شەهرەوە ئەلێوێ دیسان سەریاڵایەوە ئەمە ئەو مەیدانانە شوێنی تریشمانەیە کە یادگاری خۆپیشاندان هەڵگەڕانەوەیە ئەویان لە شۆڕش 1970 سەر مەیدانی ئەوە کە ئێستا ناوی ئیمام خومینیە ئەوێش دووبارە ئەوەش جۆرێک لە هەڵگەڕانەوەی تیا بووە دوورنی ئەمجار ئەوێش بەکار بێنرێتەوە بەتایبەت لەوەی کە لەکوێ دەستپان پێکرد ئەبێ خۆمان لێوە هەڵەکە ڕاستکەینەوە ینی ئەو شوێنە زۆر بەکاراتوە ئەو مەیدانی پێشتر ناوی تۆپخانە بوو لە تۆپخانە تا مەیدانی تریشمانەیە کە کاتی خۆی سەردەمی مصەدەق خۆپیشاندانی تیاکراوە بەڵام ئێستا ئەوی کە تۆ باسی کرد ئەو دوو شەقامە زۆر گرنگن شەقامی وەلی عەسر لەگەڵ شەقامی ئینقلاب لە مەیدانی ئینقلابەوە دەست پێکا ئەمانە ینی بۆ هەر تارانیەک بۆ هەر ئێرانیەک کاتێککە باسی خۆپیشاندانەکەیت ناتوانێت سەر ئەمانە لە بەرچاو نەگرێت زۆر باش پێشەوەی کاپچینەوە دەستخۆش دکتۆر هەردی من ئەچمە لای ژووری هەواڵ هەندێک هەواڵ و زانیاری نوێ هەیە ئاراس حەمەدجەزا لە ژووری هەواڵی کورسان نیوز زانیاری و دوایین گۆڕانکاریەکان پێڵێ لەگەڵتان. بەڵێ سڵاو دکتۆر بیلال لەگەڵ دکتۆر هەردی ماندوونە بن جارێکی تر مادەم ئێوە لەسەر نەخشەکە باسی تارانتان کە من شەر لێوە دەست پێەکەم کەمێک لەمەوبەر تقریبا نیو سعاتێک بەر لە ئێستا دوایەوەی کە سوپای ئیسرائیل دەستپێکردنی گەڕێکی تری هێرشەکانی بۆ سەر ئێران ڕاگەیان لە شاری تاران دەنگی تەقینەوە بیسرا میدیاکان باسییان لەوە کرد کە چەند تەقینەوەیکی بەهێز لە تاران بیسراون بەڵام هێشتا زووە و دیار نییە کە هێرشەکان بۆ سەرکوێ بوون
یاخود کوێیان کردوتە ئامانج بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم چەند سەعاتە هەستی پێکرێت کە سوپای ئیسرائیل هێندەی مەشغوڵی بەرەی جەنگە لە لوبنان ڕەنگە هێندە مەشغوڵی ئێران نەبێت چونکە لە لوبنان ئێستا هێرشەکانی سوپای ئیسرائیل بۆ سەر حزبوڵا و بۆ سەر بەیروت چڕ بۆتەوە وتە بێژی سوپای ئیسرائیل کەمێک لەمە بەرقسەی کرد باسی لەوە کرد کە هێرشەکانیان بەردەوامە بێ توانای سەربازی حزبوڵان بە تەواوەتی لاواز کردووە چونکە شەوی ڕابردوو حزبوڵا بانگەشەی ئەوەیە کرد کە نزیکەی 200 موشک و 45 50 درۆن ئاڕاستی ناوچەکانی باکووری ئیسرائیل کراون بۆیە ئەمڕۆ توندبوونەوە یەکمان لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر حزبوڵا بینی بە ئامانجی کۆتایی هێنان یا لاوەزکردنی سەرچاوی هێرشەکان و باسی لەوە کردکە نزیکەی 1000 ئامانجیان لە لوبنان لەو چەند ڕۆژەیە کە هێرشەکان دەستی پێکردووە تقریبان لە 2 مانگەوە تاوەکو ئێستا ئەنجام داوە ئەو وای وتە بێژی سوپای ئیسرائیل باسی لەوە کرد کە نزیکەی 300 لە سەرکردە و ئەندام و کادری چالاکی حزبوڵایان لەناو بردووە لە پاڵەوەیە پەیامەکەی بنیامین ناتەنیاهو هەبوو کە دوای پەیامەکەی موجتەبا خامنەئی ڕابەری نوێی ئێران ناتەنیاهو کۆمەڵێ پەیام و کۆمەڵێ قسەی کرد یەکێک لەوانە جەختکردنەوە بوو لەسەرەوەی کە هێرشەکانیان بەردەوامە بێ و باسی لەوە کرد کە ئەوان تێئەکۆشن لە ڕۆژگارێکی مێژوویدان دایانەوێت سەردەمێکی نوێ لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بێن نەکایەوە و ئیسرائیل بێتە هێزێکی هەرێمی و گرنگ لە ناوچەکەدا و دەیانەوێت مێژوو بە وڵاتەکان بنووسنەوە گەرنتی ئەمنی بۆ چەندین ساڵی داهاتووی ئیسرائیل بەدەست بێنن و لە بەشێکی پەیامەکەشە وەکو چاڵنجێک بۆ موجتەبا خامنەئی باسی لەوە کرد کە بەهۆی کاریگەری هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران موجتەبا خامنەئی سەرەڕای دەستنیشانکردنی بە ڕابەری باڵا بەڵام نەیتوانی دەرکەوێ و نەیتوانی خۆی پیشانی خەڵکی ئێران بدا ئەمە هەمووکو تەحەدایە کەمیش ڕەنگە هاوتەری بێ لەگەڵ و زانیاری هەواڵگریانەی کە جەختەکەنەوە لەسەرەوەی کە موجتەبا لە ڕۆژ یەکەمی بردومانەکانی تارانە بریندار بووە و ڕەنگە ئەمە جۆرێک لە هاندانی تیاابێ بۆی ئایا موجتەبا توانای هەیە وەڵامی ئەم چاڵنجەی ناتەنەهۆ بداتەوە یاخود خۆی پیشامدا یاخود زانیارەکان لەبارەی کرانە ئامانج و کوشتنی چۆن بێ ئەلبەتە ئەمە دوای ئەوەش کە ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی ئێران بەڕەسمی ئەوەی دووپات کردەوە کە موجتەبا خامنەئی لە بردومانەکانە بریندار بوو بەڵام ڕۆژی تەندروستی باشە و بۆ جۆرە وەڵامی دەنگۆکانی دایەوە لەبارەی کردە ئامانجی موجتەبا خامنەئی لە هێرشەکانە و هاوکات زانەرێکی تریشە بوو کەمێک هەرم شەو ئاژانسی فارسی ئێرانی باسی هەواڵێکی پێشتری ڕەت کردەوە کە ئەوش کوژانی منسوورە باقرزادە هاوسەری عەلی خامنەئی ڕابەری پێشووی باڵای ئێران ڕەتی کردەوە کە لە ڕۆژی 2 مانگ کە بڵاو کرایەوە بەهۆی کاریگەری هێرشەکانی 28 مانگ گیانی لەدەستدابێ ئەمڕۆ ئەوە ڕەت کرایەوە کە گیانی لەدەستدابێ هاوکات پێشتریش باسم کرد کە مەجی تەخت ڕەوانچی جێگری عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران ئەویش پەیامێکی بوو تایە کۆمەڵێ قسە و باسیە بوو یەکێ لە قسەکانی کە سەرڕاکێش و باسی لەوە کرد کە ئێران ئێستا قۆناغی ئەبوونی هەڕەشە لەسەر وجود و مانەوەی ڕژەمەکەی تێپەڕاندووە ئێستا گەشتوتە قۆناغێکە هەم بەرگری و هەم هێرشەکە و باسی لەوەش کرد بوو کە کۆمەڵێک لە وڵاتانی ناوچەکە لەگەڵ تاران پەیوەندیان کردو و داوای ئاگربەستیان کردووە بەڵام ئەوان بە ئاگربەست ڕازی نابن تاوەکو گەرنتی ئەوە بەدەستنێن کە لە داهاتووە هێرشیان نەکرێتەوە سەر ئەو باسی لەوە کردبوو کە چۆن ساڵی ڕابردوو هێرشان کرایە سەر و پاشان دوای چەند مانگێک جارێکی تر کە دەبێت ئەمە دووبارە نەبێتەوە لە داهاتووە هێرشان نەکرێتەوە سەر بە و مەرجە جەنگەکە ڕاگرن لەم قسەیە ئەوە ئەخوێنرێتەوە دکتۆر بیلال کە ڕژەمی ئێستای ئێران بەمانەوەی خۆی بەبراوە ئەزانێت سەر ڕای لە دەستدانی ژمارەیەکی زۆر هەل لە ڕابەر و تاوەکو خوارەوە لە سەرکردە سیاسی و سەربازەکان بەڵام مانەوەی ڕژەمەکە بە دەستکەوت و بە بردنەوەی جەنگەکە ئەزانێت بۆیە جەخت لەوە کاتەوە کە دەبێت گەرنتیان پێ بدرێت تاوەکو بێنە پێشەوە بۆ ڕاگررتنی جەنگ و وەزیری وزەش قسەی هەبوو باسی لەوە کرد کە ئەگەر بێت و دامەزراوەکانی وزەی ئێران لە نەوت و لە غاز و لە کارەبا ئەمانە بکرێنە ئامانج ئەوە هێرشیان بۆ سەر دامەزراوەکانی وزە لە ناوچەی کەندا و لە ئیسرائیل و لەوانە ئەبێ ڕەنگە بەهۆی کاریگەریەم قسانەوە بێ کەمێک بەر لە ئێسان نرخی نەوت بەرزبوونەوەی بەخۆ بینی $100 تێپەڕان ئەمەش پێشاتێکی تازە بوو دیسانەوە لە نرخی نەوتا ڕوویدا و بە شێوەیەکی تر ئەتوانین بڵێن جەنگەکە جەنگی نێوان ئێران و ئیسرائیل لە ئێستا لەم چەند سەعات و چەند ڕۆژەیە لە قۆناغی سەربازیەوە گۆڕاوە بۆ شەڕی وزە چونکە پێشتریش باسمان کردووە کە دکتۆر بیلال با من وێنەیە کرد بۆ دروستکەم ئێران
لە چەند ڕۆژی یەکەم و چەند سەعاتی یەکەمە هەوڵیدا لە ڕێگەی فراوانکردنی هێرشەکە و پەلامەردانی ژمارەیەکی زۆر لە وڵاتانی کەندا و ناوچەکە کاریگەری نێودەوڵەتی دروستکە لەسەر ئەمریکا و ئیسرائیل بۆی فشار بکەن هێرشەکە ڕابگیرێت چونکە مانەوەی ڕژێم بە هەموو پێوەرێک بە سەرکەوتن و بردنەوە بۆ ئێران تۆمارەکرێ بەڵام دوایەوەی کە ئەمە ئەو کاریگەری نەبوو نەیانتوانی کاریگەری لەسەر ئەمریکا و ئیسرائیل دروستکەن بۆ ڕاگررتنی شار هەستەکە لە ئێستا ئێران کارتێکی تر بەکارێنەکەویش کارتی وزە و هەڕەشەکانی داخستنی گەروی هورمز و هەرچەندە جێگیری وەزیری دەرەوەی ئێران ئەوەشی ڕەت کردەوە کە بانگەشەکانی دۆناڵد ترەمپ سەبارەت بە مین ڕێژکردنی گەروەکە وتی ئێمە ئەومان نەکردو بەڵام دەیانەوێت لەم ڕێگەیەوە جارێکی تر فشار دروستکەن بۆی کە کۆمەلگەی نێودەوڵەتی ئەوانەی کە بەهۆی داخستنی گەروەکەەوە زیانان بەرەکەوێت فشار بکەن بۆ ڕاگررتنی جەنگەکە چونکە ئێران هەرچەندە لە میدیا لە زاری بەرپرسەکانەوە بەردەوام ئەمە ڕەتەکاتەوە کە هێرشەکانیان ڕناگرن کێ جەنگەکە هێڵگیرساندووە بە ئەویش ڕای بگرێت زۆر جار باسیەوەکەن بەڵام لە واقع بە جۆرێکی ترەکە ڕاگررتنی جەنگەکە ومانەوەی ڕژێم بۆ ئەوان بە دەستکەوت و بە سەرکەوتن هەژمارەکە پوختەی قسە ئەتوانم ئەوە بڵێم کە لە ئێستادا هاوکێشەکە بەم جۆرەیە دۆناڵد ترەمپ بۆ کۆمیشە جەختی لە سەرکاتەوە دەوێت بە خێرایی پێشبڕکێ لەگەڵ کاتابکە بۆی ئۆپەراسیۆنەکە کۆتایی پێبێنە و سەرکەوتن بەدەستبێنێ بەڵام تا ئێسامەی نەکردووە ئیسرائیل وە بەرهێنان لەم یاری لەم جەنگە و لەم چاوەڕوانی نێوان ئێران و ئەمریکاکە بۆ هاتنە پێشەوە و تەسلیم بوون یاخود بەردەوامیدان بە جەنگ هەرچەندە ترەمپ پێشتر باسی لەوە کرد ئەگەر بێت و بەرپرسانی ئێران نێنە پێشەوە تەسلیم نەبن جەنگەکە تونترەکەن هێرشی بەرفراوان ئەنجامەدەن یەک دوو ڕۆژە بینین سوپای ئەمریکا فڕۆکەی B1 و B2 تەنانەت B52 ئەوانە ئەجوڵن بۆ ئەنجامدان هێرشی قورس و وەڕەنگە بە پێی هەندێک شیکاری و لێکدانەوە بێ ئەگەر بێت و بگەینە قۆناغێکی تر لە دانوستان فەشەل بێنێت جەنگەکە تون بێتەوە سەرکێشە بۆ مەسلەی جوڵاندنی کۆمەلگەی ئێرانی بۆ ئەوەی کە ڕژەمەکە لە ناوە گەر بێرشی ئاسمانی لە ناو نەچێت لە ناوە مەسەڵەن لەمپەری بۆ دروست بکرێت لە پەنای ئەمەشا ئێرە دوایین قسە ئەوەیە کە ئێران گرە و لەسەر کاتەکە تاوەکو شەڕەکە درێژ بێتەوە خەرجی لەسەر ئەمریکا زیاد کات و نرخی نەوت بەرزێت و کاریگەری زە وڵاتانی جیهان دروستکە لە بەرژەوەندی ئێرانە بێ بۆ دروستکردنی فشار بۆ ڕاگررتنی جەنگەکە بەڵێ ئاراس حەمەجەزا لە ژووری هەواڵی کورسات نیوز هەر بژیت بەرچاوڕێکی زۆر باشیان سەر دوایین زانیاریەکان بینەرانی کورسان نیوز سەرستان ڕاکێشن بۆ هەندێ هەواڵ و زانیاری نوێ بە پێی ئاژانسە خۆجێیەکان بردومانێکی سەختی تارانەکرێ و ماوەی 45 دقیقە بە بەردەوامی چەند ناوچە و جێگایەکی تاران بردومانەکرێ بە پێی زانیاریەکان زیاتر لە 20 ئامانج لە تارانی پایتەخت بردومان کراون و دوو کەڵ و ئاگر تەواوی گەڕک و کوچەکانی تارانی تەنیوە بە شێوازێک هەرێکێک لە ناوچەکانی ئوتوبانی نەواب بەسیج باقری یافت ئاباد هەروە 15 خورداد و بازار بزرگ و کلانتەری 159 بێسیمی تاران و شەهرێکی قودس بە ئامانج گیراون هەروەها لە پارێزگای کەرەج یاخود لە شاری کەرەجیش بە هەمان شێوە شەهرێکی وەحدەت و فەردیسی کەرەج و مالیکی کەرەج بە ئامانج گیراون بە پێی زانیاری خۆجێیەکان هەر لە ناو ئێران زیاتر لە 9 پارێزگای ئێران ئێستا لەژێر بردومانی سەختی هێزی ئاسمانی و دەریایی ئیسرائیل و ئەمریکان هەرێک لە پارێزگاکانی ئەهواز شیراز لایجان تاران کەرەج هەروەها پارێزگای فارس کاکەوێتە ناوەندی ئێرانەوە ڕۆکەخانەی پارێزگای فارس بە تەواوەتی خاپور کراوە کە ئەمە دوایین پێشاتە پێشتر وستانی فارس کە ناوەندی تاران بوو کەمترین بردومانی لێکرا ئێستا فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل بردومانێکی سەختی فڕۆکەخانەی فارسیان لە پارێزگای فارس کاکەوێتە ناوەندی ئێران کردووە هەروەها بە پێی زانیاری خۆجیەکان لە نێو تارانی پایتەخت تەواوی ئەو بازگە کاتیانەی کە دانراون بردومان کراون و ژمارێکی زۆر لە ئەندامانی سوپا و بەسیج لە نێو تاران بەهۆی بردومانەکانەوە کوژراون بە پێی زانیاری خۆجیەکان لە نێو تارانی پایتەخت زۆربەی ئەو بازگە کاتیانەی کە لەسەر شەقام و کوچە و کۆڵانەکانی تاران دانرابوون لەلایەن فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆکوژەوە لە ناوخۆی تارانەوە کراونەتە ئامانج و زۆربەی بازگەکان لابراون یاخود بەوەی هێرشەکانەوە تێشکێنراون هەروە بەشێک لا بنکەکانی پۆلیس بە تایبەت بنکەی پۆلیسی 159 بێسیمی تاران کراوەتە ئاماژە بەوە کرێت کە ژمارێکی زۆر قوربانی لە بنکەی کلانتەری پۆلیسی 159 تاران هەیە بەپێی ئەو وێنانەی کابڵاو بوونێتەوە بەشێکی زۆری تاران ئاگر و دووکەڵ لە کوچە و کۆڵان و شەقامە سەرەکیەکانی تاران بەرجەبێتەوە و ئەم شەو تاران بردومانێکی چڕ و پڕ و خستی کراوە بە شێوازێک لە ماوەی دەستپێکی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران هاوشێوەی ئەم شەو نەبوو بێ
بۆ پێی زۆربەی ناوچەکانی تاران بەتایبەت ئەو ناوچە و ئۆتوبان و ڕێگانی کە ئەچنەوە سەرناوەندی تاران و نزیک دانشگای تاران یاخود زانکۆی تاران و مەدانی ئینقلاب کە بڕیارە سبەینە گەورەتی خۆپیشاندان وەکو ڕۆژی قودس وەکو هەینی دوایین هەینی ڕەمەزان تێیدا بەڕێوە بچێ زۆرترین بردومان کراون کە ناوچەکانی ئۆتوبانی نەواب بەسیج باقری یافت ئاباد و پانزەی خوردادن لەگەڵ مەدانی بازار بزورگ بە هەمان شێوە لە شوێنەکانی دیکەش بە تایبەت هەر ئێستا لە بەندەری چابەهار لە باشووری ئێران بردومانی چڕوپڕ هەیە ئەمەش دوای ئەوە هات دوای لە 24 سعات ئاگادارێکی سنتکۆم هات کە داوای کرد لە هاوڵاتیانی ئێرانی لە بەندەرەکان دوورکەونەوە 24 سعات پێش ئێستاواتە لە ڕۆژی ڕابردوو سنتکۆم داوای لە هاوڵاتیانی ئێرانی کرد لە بەندەرەکان دوورکەونەوە و پێی وابوو ئەم بەندەرانە بۆ هێرش و دروستکردنی مەترسی لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا و بنکە سەربازیەکانی لە ناوچەکە بەکاردێت ئەمەش دوای ئەوە دێت کە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران کەمێک پێش ئێستا وەک پابەندبوونێک بە ڕاگەندراوەکەی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران موستەفا خامنەیی ڕایگەیاندووە کە پابەندن بەداخستن و تەسککردنەوەی گەروی هورمز بۆ تێپەڕینی هەر کەشتیەک کە نەوت و غازی ئەمریکا و ئیسرائیل یاخود وڵاتانی هاوپەیمانی هەڵگرت بێت بەهۆشەوە نرخی نەوت لە بازارە جیهانیەکان بەرز بووە 101 دۆلاری تێپەڕان نەوتی برێنتەروان نەوتی تەکساسیش گەیشتە 96 دۆلار دۆناڵد ترەمپیش لە ئەمریکا بۆ میدیاکان لە ڕێوڕسمێکدا قساکات و پێچێت بە دڵنیایە وەک پیشەی هەمیشەی باسێکی گەرمی دۆخی ناوچەکە بکات بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمەش یەکەم وتاری دۆناڵد ترەمپێ بێ دوای دەست بەکاربوونی موستەفا خامنەیی وەک ڕابەری نوێی شۆڕشی ئیسلامی ئێران کە ڕاگەندراوێکی بوو سەبارەت بە ئایندەی ئێران و داهاتووی ئەو وڵاتە بێگومان ئەمانە ڕوودا و پێشهاتی نوێن پێویستی بۆیە کە شرۆڤە و شیکارێکی ورد لەبارەی ڕووداوەکان بە تایبەت بردومانەکانی ئێران وەڵامەکانی ئێران بۆ ئەو بردومانانی کاکرێتە سەر تارانی پایتەخت سەر ناوچە جیاجیەکان کە ئەم شەو زیاتر ئەو بازگە کاتیانی گرتوتەوە کە لەسەر شەقامەکانی تاران دانراون لەلایەن ئەندامانی سوپا و بەسیج کە هێزێکی پاڵپشتی حکوومەت و ڕژێمی ئێرانن لە کاتی خۆپشاندان و ناڕزایەتەکاندا ڕۆڵی گرنگیان بینیوە لە سەرکوتکردنی ئەم جارە ڕوبەڕووی هێرشی درۆنی و ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا بوونەتەوە وەک ڕێگە خۆشکردنێک بۆ جوڵانی شەقام بە پێچەوانەی ئەوانەی کە پارێزگاری لەمانەوەی ڕژێمەکەن دکتۆر هەردی ترەمپ بڕیارە قسە بکات بێگومان باسی موستەفاکات پێشتریش لەسەر موستەفا قسێکی کردوتی خراپ بوو ئەم دانراوە ڕاستەخۆ دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا قساکات ئەیگوازینەوە بەڕاستی ئەوان بێوێنە ئەم ڕژەمی تیرۆر و ڕقە ئێستا بازێکی گەورە ئەدەن ئێمە شەرەفمەندین کە لەگەڵ ئەم ژنە بێوێنانە لێرەین دایکانی بێوێنە ژنانی بێوێنە کە مێژوو دروستەکەن کە خانمی دووەمیش لێرە ئامادەیی هەیە خانمی دووەمی ئەمریکا هەروەها ئێوە ئیلهام بوون بۆ ژنانێکی زۆر سپاس بۆ ئێوە جێی ستایشە مێردەکەشت کارێکی باش ئەنجام دەدات گەنجترین و لێهاتووترین سکرتێری ڕۆژنامەنووسی کۆشکی سپی کارۆلاین بەڕاستی کارێکی بێوێنە ئەنجامەدا کارۆلاین بەردەوام پێم ماڵێت کە چی ڕووی داوە زۆر سپاس کارۆلاین پاشان دادوەر جێنەرال پاندی دادوەر پاندی کاری بێوێنە ئەنجامەدات زۆر سپاس بۆ تۆش پاشان لۆوی شێڤێز دێڤێنڤەر زۆر سپاس بۆ تۆش سێناتۆر سندی تۆ کاریگەرێکی زۆر گەورەت هەیە ئێستا ئەتوانم بزانم بەڵام سندی زۆر بێوێنە ویشێک بوو لەو کەسە بێوێنانەی کۆشکی سپی کە کاری بێوێنەی ئەنجامدا و
بۆ لە چاو هەر کۆمارێکی تر بەڕاستی سندیهایت بێوێنە بووە وەکو ئەو خەڵکانەی تر نەبووە ئەوەی وت ئەتوانی چاکەیەکم لەگەڵا بکەیت و من پێم وت ئەتوانی بەشداری ڕێپێوانێکتر بکەیت لە ویلایەتەکەدا بەڵام ئەو دەنگێکی زۆری ئەویست ئێستا ئەو دیسان ئەوێت بەشدار بینەوە لە کامپینێکی تردا بەڵام ئەمە بۆ مسجی سەرسۆرمان نەبوو چونکە بەڕاستی تو کارێکی بێوێنە ئەنجامەدای زۆر سپاس بۆ تۆش نوێنەران ڤێرجینیا کەس هاوڵێکی بێوێنە بۆ من کاب بوار بەهاتۆش زۆر سپاس بۆ تۆش دایانا هاشبەرگەر دایانا لەکوێیە دایانا سپاس بۆ تۆش هاوڕێیشی منە و بەهرەمەندە بەڕاستی زیرەکە ئێمە بەردەوام ستایشی ئەوەکەین کارێکی بێوێنە ئەنجام بدات کێڵیش بێگومان ڕەنگە گوێبیستی ناوەکەی نەبوون زۆر بەڵام بەڕاستی نمونەیە یەکێکە لە ئەو هاوڕێ بێوێنانەی من بەردەوام هاوارەکەت بەسەر دەستگاکانی میدیادا ئەڵێ ئەمە چییە بەڵام هەر دڵخۆشم پێی زۆر سپاسی یەکەم بیۆکساکی شین ئەویش سەرکەوتنی گەورەی بەدی هێناوە زۆر سپاس بۆ ئێوەش کاری بێوێنە ئەنجامەدان جافرە زۆر سپاس ئەنجا بگەڕێینەوە بۆ هێزی ئەمریکا کە بە بوێری با خۆتەرخانکردن و دڵسۆزی پێوانەکرێت لەلایەن بەهۆی ئەو ژنانە بێوێنانەی کە شەمپەنجیان لە کۆمەڵگەدا دیارە پێشەنگ بوون لە بواری پیشسازیدا لە بواری خێزانیدا لە ماتە واشنگتن و تا بیسی واتس لە کارلە باتن لە ئێمیلی هارت تا لیزا فرانکلن ئێمەیان بەرە و لوتکە بەرزەکان بردووە بەهۆی ئەم ژنانەی ئەمڕۆ ئیدارەی ئەمریکا ئەتوانێت لە کارەکانی بەردەوام بێت ئەمە ژنانی ئەمریکان لە هەمووی گرنگتر ئەوەی کە پەیوەندی بە ژنانەوە هەیە ئەوان ئیلجێ ئیلهامن بەڕاستی بەهێزن وە گرنگن جوانن ڕەنگە پێویست ناکات جوانی بەکاربێن بەڵام ئێستا جوان بەکاردەهێنم ژنانی جوان بە شێوەیەک لە شێوەکان ئێوە بێوێنن و ئێمە لێرەین ئەم ئاهەنگە بگێڕین و ئاهەنگی دایکانی ئیشکەر ئەگێڕین ئێمە گوێ لەمە بگرن زیاتر لە 300,000 بواری کارمان ڕەخساندووە بۆ ژنانی ئیشکەر ئەمە ڕیکۆردێکە ژمارەی ژنانەی کە بزنسی خۆیان هەیە بە ڕێژەی 1.2 ملیۆن زیادی کردووە ئەمە خێراییەکی زۆرە بیر لەوە بکەرەوە 1.2 ملیۆن بزنس لەلایەن ژنانەوە کراوەتەوە بەڕاستی ئەمە تموحات پیشان نەدا پشگیریکردنی ژنانی دایک بۆ ئەم پشگیری ئێمە بڕیارێکی گەورەمان تێپەڕاند بۆ کەمکردنەوەی باج بە درێژایی ژیانی خۆم ئەمەم بینیوە من تێبینی و سیاسەتمەدارەکانەکەم ئەوە دەڵێن بازی ئێوە سەرێوەکەمەکە دەین و بازی سەرێوەکەمەکەینەوە بەڵام مەبەستیان نیان نەبووە دیموکراتەکان ئەڵێن باجەکان بەرزەکەینەوە پێچوانیەوە گوێبیست نەبووم بەڵام ئێمەین بازکەمەکەینەوە هەر ئەڵێن هەر ئایان وت بازکەمەکەینەوە ئەوان بەڵام ئەمەیان نەکرد هێدە کێڵ لێرێ لەگەڵ کوڕەکەی وەکو دایکێکی تەنیا هێندرسن لە نۆرت کارۆلاین
زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر باش. بەڵێ بەڕێزانبینیتان وتاری دۆناڵد ترەمپ بوو. زۆر باسی شەڕ و جەنگی ئێرانی نەکرد. زیاتر پێوەست بوو بۆ مەراسیمە کە تیا بەشدار بوو. هەرچەندە شتێکی کورتی لەسەر وت کە وتیەوەی پێویست بێ ئەیکەین و ئێران باجێکی قورسێت لە ئێستاە ئەوشی پێویست بێ ئەنجامی بین، ئەنجامی ئەین و ئەنجامیشمان ماوە، ئەنجامیشمان یاوە لە ڕابردوو بەستی بوو و باسی وەی کرد کە ئۆپەراسیۆنەکەیان بەباشی بەڕێوە چواتەوەی کە لە ئێستا بەرامبەر بە ئێران بەڕێوە چ لای سەرۆکی ئەمریکا قوبوڵ کرا بوو و تاستێک بەباشی زانی شێوازی ئۆپەراسیۆنەکە. ئەچبوو سەر بابەتەکانی موستەبا دکتۆر تۆزێک لی دابڕاینەوە هەندێ پێشات و زانیاری نوێ هەبوو لەسەر موستەبا لە نێو ئەو ڕاگەندراوەی کە هەی بوو من سەرنجما بەشێکی پێیوەستە بە شێوازی حکومڕانی ناوخۆیی بۆ نمونە شێوازی کۆنتترۆلکردنی بازار هاوکاریکردنی ئێرانیەکان ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە سەختی ڕوبەڕووبوونەتەوە گەیاندنی خزمەت گوزاری و دابینکردنی خزمەت گوزاری سێ چوار خاڵایە بە تدریجە نایەتی خوارەوە ئەمە ئەو ڕۆڵەشی ناوە بە خۆی کەیتر حکومەتیش منم چکە بەپێی دەستور ڕابەر سێ دەسەڵاتی گرنگیە فەرماندەی هێزە چەکدارەکانە بەرپرسە لە دیاریکردنی ئەندامانی شورای نگاهبان و پاراستنی بنەماکانی شۆڕشیش فەرماندەی باڵای سوپا چەکدارەکان هەمووی ئەمە نقطەیەکە ینی هەموو شتێ لە کاتی شەڕە بەستمەوە لە حکوومەت تا کەمتر ڕۆڵی ڕاهبەر پێشتەبینا تەوسی هەبوو بۆ نمونە ساڵ لە ڕووی اقتصادەوە چۆن بووین عەلی خامنەی هەندێک جار قسەیە کرد یان حکومەت هەوڵ باچی بکات تەنانەت ئەمە هەموو جار پێشنیاری بۆ حکومەتەکەی نی ئەیوت حکومەت ئەبێ وا بکە ئەوی باشتر حکومەت هەوڵێک با کە تەوەڕوم هەڵاوسان کەم بێتەوە یان حکومەت هەوڵ بات باشترەکە بەهای دراوی میلی ڕابگرێت بەڵام ئەم جارە ئەم خۆشی خستۆتە جێ حکومەت نەکرد خۆی خستۆ جێ حکومەت خۆی یەکەم با ئەوە لە بەرچاو بگرین دۆخەکە یەکەم دۆخێکی نەئاسایی جەنگە دوم ئەم سەرکردەی باڵای ینی قەڵغانی سەرجەم قەڵغانی بەرگری و هێزەکانی هەموو ئێرانە بە ئەرتەش و بە سوپای پاسداران و بە بەسیج و بە خۆبەخشەکانی شەو لە کاتی شەڕە هەموو ئەمانە پێکەوە بنەوە یەک پاکێج کاتێک کە شەڕیش ڕوئەیە سەرکردەی باڵای هێز چەکدارەکان خۆی بۆ خۆی بێتە حکوومەتی عملی لە هەر هەموو وڵاتێکە ئەم حاڵتە ڕوئەیە بەڵام ئەوەی تۆ کە ئەڵێ بۆچی باسی شتی یەکەم جار با سروشتی دەستوری ئێران لە بەرچاو بگرین ئەسڵ حکوومەتی ئێران کابینەی حکومی ئەنجومەنی وەزیران خۆی بۆ خۆی حکوومەتێکی مستەقەری خەدەمیە سیاست بەشێکە لە سیاست ڕێژی دەوڵەتی ئێران خۆی سیاست ڕێژ دەوڵەت نییە مەسە وەکو ئەمریکا یا وەکو فەڕەنسا یا وەکو عێراق ئەنجومەنی وەزیران سیاست ڕێژ دەوڵەتی ژەگرێتە بەر باوکاری دەستگاکانی تری پەرلەمان و شوێگانی تر بەڵام نا لە ئێرانەوانیە لە ئێرانە ئەداتێکی جێبەجێکردنی سیاسەتی گشتیە نەک خۆی داڕێژەری سیاسەتی گشتی بێت ئەمە لە کاتی ئاسایی شارۆ لە کاتی شەڕا ڕۆڵەکەی زۆر کەمتر بێتەوە شتێک کە تۆ جەختەسە کردەوە کە بۆچی باسی بۆ منە ئیسلاحاتی نەکردەوە باسی جۆری بەرەنگاربوونەوەی ئابووری داتەپی و مەسەلەی دراو دابەزینی تمەن بازرگانی دەرەکی دەست پێوەگرتن بوون ساڵانە خامنەی وتارێکی یا لە نەورۆزا یا لە کاتی 22 بەمەە وتاری ئەم ساڵی اقتصادی مقاومەتیە بۆ نمونە ئێستا مەجای ئەوەی نیە یەکەم لەبەر ئەمە یەکەم لەبەر دۆخی جەنگە دوم لەبەر ئەوەی ئەم ڕێبەرە تەعزدانراوە ینی خەڵک سەری بیر لەوەکەن کە چۆن بیرەکاتەوە ینی ئەم وتارە زیاتر ئەوەی تیا بوو کە چۆن بیرەکەمەوە نەک ئەوەی کە ئەبێت ڕاستەخۆ لە مەیدانا چی بکرێت سێم لە ڕاستیە ئەم حکوومەتی کە ئێستا لەسەر کاروباری وڵات بەڕێوە با زۆر حکوومەتێکە بەدڵی ئەو باوەڕانە نییە کە مشتەبا خامنەی لەسەرێتی چونکە ئەم حکوومەتە لە ڕاستیە بۆ چی دروست بوو بۆ دوورخستنەوەی شەڕ دروست بوو ئەوەی کە خامنەی وتی نەگفتوگۆ ئەەکەین نەشەڕیشەکەین لەو کاتە ئەمە دروست بوو و خەڵک تۆرا بوو لە دوای ئیبراهیم ڕئیسیەوە ئەو حاڵەتی بەسەرا لە دوای ڕئیسیەوە بۆ ئاشتکردنەوەی شەقام کە لە دەنگدانا کشابوونەوە پزیشکیان دانا بەڵام ینی هەموو خەڵکنا ڕیفۆرمست و ئەو جۆرە خەڵکانە پشتیوانی پزیشکیانیان کرد ئەم حکوومەتە هی ئەو فترەیە بیرمان نەچێ لەو کاتە دەنگی پێدراوە بۆی ئەم حکوومەتە بەدڵی ئەو ڕادیکاڵ و محافزکارە توندانی وەکو مشتەبا و وەکو جەلیلیستەکان و وەکو ئەوانە نین کە ئێستا ئیدارەی جەنگ بەڕێوە بن ئێستا ئەم لەسەر حکومە بەڵام ڕێبەر گۆڕاوە بەڵام حکوومەت نەگۆڕاوە ئەوە خاڵەکە بۆچی باسی شتیتر نەکرد تقریبا
حکوومەتی جەنگی ڕاگەاند بوو لێرە ینی حکوومەتی سەردەمی جەنگ چۆڵی حکوومەتی مساغر فعلەن وایە لیا دەرەکەوێت ئیشەکانی حکوومەتیش لە چەند خاڵێکا کورد بووتەوە بەڵام ئەم کوردکردنەوەی حکوومەتەکەی مجتەبا خامنەی لەسەر چییە ئەڵێ باسی حکوومەتی فریاگوزاریە یعنی لە کاتی جەنگا چۆن فریاکەی بۆ منە فریایی بنەماڵە شەهیدەکان چۆن نەکەویت خەڵک پێویستی باوکاری ئەڵێ پێویستە بەدەمیانە بچن دەوڵەمەنەکانمان و پۆستدارەکانمان لەسەریان من داوایان لێ ئەەکەم وەکو ئەمر پیان ئەڵێ بچن بەدەمیانە و لە ئێستەیە کە دۆخەکە ئاوایە و حکوومەت ناتوانێت هەموو شتێ بکات لە ئێستەیە ئەبێ ئەو بەرپرسەکان پۆستدارەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران ئەوانەی لەباڵە بۆیە ئەبێ ئەم ئیسارە بکەن و ئەم هاوکاری خەڵکانی دیکە بکەن بریندارەکان نەخۆشەکان ئەو بڵێن ئاوارەکان چۆن نازانم کەلیمەی ئاوارە دقیق بیاننا ئەوانەی کە شوێنیان چۆڵ کرد چکو ئاوارە جارێ بۆ دەرەوەش بکار ئێران خۆیدان بمانە بۆ شوماش تۆزە خۆشی خۆشە بەڵام تو ئێمەش کاتی خۆی لە کاتی بردومانە لە هەشتاکان لە هەفتاکانە خەڵک ئەچوو بۆ ناو باخەکانی هەورەمان بەڵام لە ڕاستە لەوێژەر بردومان نەکراوە نییە لە دۆخی شەڕ سەیران ینی مەگەر میلەتێکی ئازای و کورد چێژی لێوەگرێ و ینی خۆشی و جوانبیینە دروستکە کە تابلۆیەکی سوریالیە کورد بوون بەڕاستی ئەوە جیاوازە من تابلۆیەکم لایە 1974 کاتێ بردومانی قوتابخانەیەکی هەڵەبجە ئەکرێت ئەبرێنە ناو باخەکانی هەورامانەوە لەوێ تاقیکردنەوەکەی ناو قوتابخانەکە لە ناو باخەکانە ئەنجامێن ینی میلەتێک بەو ئیرادە گەورەیەوە بەڵام بۆ ئێرانیەکان باوەڕ ناکەم بەتابەت فارسەکان ئەو تەجروبەیان کەمە لەبەرەی هەمیشە ئەوان خەڵکیان وا لێ کردووە ئێستا بەسەر خۆیان هاتووە هیوادارم بەسەر خەڵکە بێتاوانەکەیان و بێکەسەکانیانە هیچ کات ناخۆشی نەبین بەڵام ئەوەی کە بەرپرسە لەم سیاسەتە ئەوانە بەو شوێنە برن جا بەسمە چی بوو ئەو خاڵانەی کە تایە داوای هاوکاریەکە ئەمە جۆرێکە لە ئێغاسە ینی جۆرێک نییە لە حکوومەتداری ئیغاسەیە بۆ ئەوەی کە بچن بەدەم ئەم خەڵکانەوە ئەو پەیامەی تیا بوو لەوەیە بەڵام شتێک بەلامە بۆی کۆیکەمە و گرنگە بەلامەوە دکتۆر بیلال ئەوژەوەیە کە ئەگەر ئێستا من توانم هەرسیان کۆکەمەوە بدایەتی بەرنامەکەش پێم وتی ئێستا مشتەبا قسەی کرد ینی عەسر قسەی کرد ینی پەیامی خۆی بڵاو کردەوە نەتەنیاهو قسەی کرد ترەمپ قسەی کرد ئەم سێ لایەنە گرنگن کە ئێمە مەسیری ڕێکە دیاریکەن ئایا شەڕەکە گەرمترە بێت یا شەڕەکە سارد دەبێتەوە بەپێی هەر سێ پەیامەکە بێت بەپێی هەموو پێدراوەکانێ بەپێی مەیدانی جەنگی ئێستی تاران و باکوور و باشووری ئێران بکەین شەڕەکە ئەو موشکانەشی کە دوای بڵاوبوونەی پەیامەکەی مشتەبا و ئێران لە بەشێک لە وعدەی سادقی چوار ناردیەوە دەرەکەوێت شەڕەکە لە هەفتەی ئایندەیە زۆر گەرمترە بێت و تەکنیکی شەڕەکە لە هەردوو لاوە دیارە گۆڕانکاری بەسەرە بەعەمەلی لای ترەمپ و نەتەنیاهۆ گۆڕانی بەسەر هاتووەتە لە مەیدانەکانە ئەبینین جێپەنجە دەرەکەوێت هەروەها لە هەردوو لە داوای خەڵکەکەن و لە ناو کۆماری ئیسلامی ئێرانیشا دووبارە ئەوش استراتیژی خۆی وردە لە تەنها پشتبەستن بە موشک و دوورایۆژ و بنکەکانی ئەمریکا و وڵاتانی دراوسێەوە لەوە چێ بگۆڕێ بۆ شەڕی نیمچە مەیدانی گروپی بچوک بچوک و استراتیژی خاتف وەکو جۆر لە پارتیزایی لە دەرەوەی ئێران هەم لە ئەمریکاوە هەم لە ئەوروپا هەم لە شوێنەکانی تر ئایا بە گروپی خۆی سەر بە ئێران یا بە گروپی ئێرانی یا بە گروپی پرۆ ئێرانی شیعی دەرەوەی ئێران یاخود گروپی بەکرێگرتە بەشێک لە وڵاتانی گروپی چەکدای جوداخوازی لە ئێران پێگەیەکی باش بەڵێ مەسەن ئیتاج جوداخواز مەسەن ئیتاج جوداخواز گروپەکانی فەنزوێلا گروپەکانی کۆلۆمبیا لەگەڵ گروپە ناڕازیەکان بە ترەمپ لە ئەمریکایە تەنانەت ئەمە لە ناو خۆپشانەکەی دەرەکەوێت تەنانەت لە ناو میدیای ئەمریکیشا پرۆ ئێرانی هەیە لۆبیەکی گەورەمان هەیە کە ئەم لۆبیە لەسەر ئاستی سەربازی لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی بازرگانی پێڵەن لۆبی نایەک کە گروپێکی ناو ئەمریکا لەگەڵ گروپێکی ناو ئێرانە هەردووکیان پشتیوانی ینی کارەکەن بۆ نزیکردنەوەی کۆماری ئیسلامی ئێران و ناڕازیەکان بەرامبەر بە ترەمپ بۆ ئەوەی کە بەدیلی ئەم جۆرە سیاسەتە بن کە ئێستا بەرامبەر بەیەکەوە ساون دوو تۆ قەرار ڕۆی بەس نایڵەمە پێ 6 دقیقە ڕۆی شتێکی گرنگی لێ پرسم بۆستە جارێ کا عەلەم و قسە بکەم دووە کامێرەی دوو بینەرانی کورسات نیوز لە ڕۆژهەڵاتی کوردستان تەوە نامە و تەلەفۆنێکی باش هاتبوو سەرڕاوی کە ئینتەرنێت نییە ئەوان ئێستا ئینتەرنێت بەکار نانن لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر سەیری تەلەڤیزیۆن و میدیاکانەکەن و سەیرێکی بەرنامە و شرۆڤەکانی کورسات نیوزی شەکەن سڵاوتان لەبێ هیوادارم هەمووتان سەلامەت بن ڕۆژی ڕابردوو ڕۆژێکی سەخت بوو بۆتان لە شارە جیاوازەکان لە شنۆ لە سەقز لە مەریوان لە سنە و لە کامیاران و بانە ڕۆژانێکی سەختان بەڕێکرد بۆ هۆی بردومانی سەختی بنکە و بارگاکانی سوپا و ئیطلاعات و هەروەها ئەو بازگە و بنکانی کە هێزە ئەمنیەکان هەیان بوو لەو ناوچانە لە مەریوان بەشێکی زۆری بنکە و بارگاکان بە تایبەت ئەوانی کە ساڵانێکی زۆری شەهەن
بردومان کراون دکتۆر بۆ ئەمە نەمهێش بڕۆی هاوڵاتیانی ڕۆژهەڵات بینەرانی ڕۆژهەڵاتی کوردستان نامە و تەلەفۆنی باشیان کردووە کە سەیری شۆڤەکانمانەکەن دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان چی بەسەریە چ قسەیەکمان هەبێ واللهی بەیانی و دوو بەیانی و هەفتەی ئایندا کە ڕوویان نەبێتە سوپرایز بۆ ئەمڕۆ تۆزێک ئارامتر بوو ڕۆژهەڵات بەڵام دوێنێ ڕۆژێکی سەختی بەڕ دوو سیاست لەلایەن ڕۆژهەڵاتیەکانەوە بە حیزبەکانیان و بە کۆمەڵگەکانەوە گیراوەتە بەر دوو سیاسەتی زۆر دقیق و پڕحساباتە یەکێکیان ئەوەی کە ڕۆژهەڵات نەبێتە سووری بەرلەشکر نەک لەبەر ئەوەی لەگەڵ کۆماری ئیسلامی هاوسۆزە یاخود لەگەڵ هاوپەیمانان یاخود ئەمریکاوانەوە دژە یا هاوسۆز نیە لەبەر ئەوەنا بەڵکو لەبەر خاتری ئەوەی کە استراتیژی لاوازکردنی کۆماری ئیسلامی ئێران بەهێزتر بێت یعنی لاوازتریکەن ئەمە تۆزێک تەناقوزێتە بەرچاو لەبەر ئەوە نیە چونکە ئەی بەسمە و پەیامەکەی مشتەبا خامینەی شەوە ئێستا هەموو کاتێک ئۆپۆزیسیۆنی فارسی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانی شیعە میحوەری فارسی تەوەر هەردووکیان کاتێک ئەبنەوە بە هاوپەیمان کاتێک کە کوردەکان داوای مافی خۆیانەکەن بۆچی چکە کورد بەر لە دەستپێکردنی شەڕ بە درێژایی 100 ساڵ لە یەکەم دەستوری 1995ەوە باوەڕی وا بووە نەک باوەڕی وا بوو باوەڕەکەی زۆر حەق بووە کە پێشێر کراوە بەشداری سیاسەتی نەکردووە بەشداری دەستوری نەکردووە بەشداری ئەو تۆقاندن و حکومە دیکتاتۆرانی پەهلەوی یەکەم و پەهلەوی دووەم و کۆماری ئیسلامی ئێرانی نەکردووە کە بەشێک لە سەرکوتی نەک تەنها کورد هەموو ئێرانیەکان بۆیە کاتێکە ناوی ئەم خاڵە زۆر گرنگە کە بە وردەکاری کۆمەڵگەی ڕۆژهەڵات و حیزب ڕۆژهەڵات گرنە بەر زۆر جار ئەگینا من دڵنیام لەوە ئۆپۆزیسیۆنی کوردی لەگەڵ شەقامی کوردیا ئەزمونەکانی ڕابردوو سەرماندویانە کاتێ وتیوانە با بایکۆتی بازار بکەین 100% بایکۆت کراوە کاتێ وتیوانە بەشداری ژن ئازادی بکەین کراوە لە جارەکانی دیکەشە بە هەمان شێوە شەقام و سیاست لە ڕۆژهەڵات یەکانگیر بووە و ئەوش مێژووی دێنی ئاساییە چونکە دێرینترین حیزبی ئۆپۆزیسیۆن لە ئێرانە حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە یعنی وجودی هەیە وجودی شەقامی هەیە وجود وەلا هەروەها کۆمەڵی ئێران فیگەری گەورەیان هەیە کە یادەوەرین بۆ ڕۆژهەڵاتی کوردستان سەری کرد لە پێشەوە قازیم محەممەدەوە دکتۆر قاسملۆ شەرەفکەندی کاک فوئاد سوڵتانی خەڵکانی دیکەشەوە لە ناو بۆ ئیخوانیەکانی بڵێن بۆ ئیسلامیەکان بڵێن نەک ئیخوانیەکان چکە مفتیزادە لە ڕاستیە لە خەتی ئیخوانیە بەتوانین ناسری سوبحانی مفتیزادە و هەروەها بۆ خەتە مەلایەتی و ئیسلامی کوردەواریە ئاسایەکەش کە مفتیزادە و هەروەها مەلا محەممەدی ڕەبیعی هەموو ئەمانە ینی جۆر لە جۆرەکان ئایکۆنی ناڕزایەتی بوون و ئێستش لایەنگریان هەیە نەکوژانێت ئەمە خاڵێکە زۆر پڕوەردەکاریە خاڵێکی تر زۆر دقیق لەوە تێگەیشتون کە هەم ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەگەر بیاوێت خۆی یەکخا ناوی کوردەبا ناوی کوردەبا کە ینی یەکەم ڕۆژکەوتیان لە ڕۆژاتەوە هێز داخڵ بێت کەوا ینی شتەکە ئەسڵیشی نەبوو کاتێکە بڵاو بوویەوە خێرا ئۆپۆزیسیۆنی دیجیتاڵی کوڕەکەی محەممەد ڕەزاشا بۆ یاڵم دیجیتاڵی کوڕ ڕاستی هەر لە تەلەڤیزیۆن زۆر وجودی هێشتا بەقەت مجاهیدین وجودی عەمەلی نەبووە ئەوە سەروتی ئاگاتان لە فرسە تەلەب و جیاخوازەکان بێت مەبەستی ئەو کوردە بە ئیرادانن کە داوای چارەنووسی خۆیانەکەن لە ڕووی ماف و شناسەوە ئەمە دوو خاڵی زۆر گرنگ بن هەروەها ئەمڕۆ بیبەسمەوە بە وتارەکەی خامنەی چیتیا و بۆ کورد خامنەی دووەم یان بڵێن مشتەبا خامنەی لە پەیامەکەیە ئەڵێ ئاگاتان لە وحدەتی ئێران بێت و هەروەها میلەتی ئێران کە پابند بوون بەوە بەیەکی مەبەستی لە چییە مەبەستی ئەوەیە کە پاراستان ئێرانتان پاراست لە چی ئەوانە چاک ئەزانێ بە قسەکردن لەسەر کورد پاشان بەلوچ پاشان عەرەب بە پلەبەندی ئەو سیانە بە تایبەت کوردەکان قسەکردن لەمە هاوسۆزی لە دەرەوەی خۆشیەوە بۆ دروستە بێت تەنانەت ئەوانەشی کە دەری کردوون ئێستا لە جەنجلوسن و زۆربیان لە گازینۆکانن ئەوانەش کاتێک کە ئەڵەی ئاگاتان لە کوردەکان ئەوانەش جۆرەکان پشتیوانی لە ئەو هەپێ بۆیە تەکتیکێکی بەکارهێناوە بە بیانی کوردەوە بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە ڕۆژهەڵاتی کوردستان وکوتن بە شەقام و سیاسەتیەوە جۆر لە جۆرەکان شۆڕشی لە جەنگی 12 ڕۆژە و جەنگی ئێستا هەڵ نەگیرساندووە دەمێکە شۆڕش لە دڵ و دەرونی ڕۆژهەڵاتیەکانە هەڵگیرساوە و بۆ داواکردنی لە ساڵ 1970 تا ئێستا بەبێ سڵەمی نە لەبەر پارە نە لەبەر سفرە نە لەبەر بژێوی نە لەبەر گرانی بەڵکو لەبەر ئەوەی شەڕی شوناسخوازی کردووە ئەم شەڕە شوناسخوازیە وجودی هەیە و دەریشەکەوێکە لەسەر حەقە بۆیە لێ ئەترسن
وەکو هەر خۆیان ئیمامی عەلی ئەڵێ تیرەکان ڕوو لە هەر شوێنە بوون ئەوە نیشانەی حەقانەتە و تیرەکان کاتێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانن نیشانەی ئەوەیە لەم ڕۆژانەی ڕابردووشە ئەو شوێنانەی کە زۆر سەرکوتی ڕۆژهەڵاتیەکانی کردووە بە هەدەفەوە بردومان کراون بە بڕوای من تەکتیکی ترەمپ و ئەمریکا بۆ ئەوەی کە شەراکەت لەگەڵ خەڵکا دروستکە بۆ گۆڕینی سیستەم یاخود بۆ لاوازکردنی سیستەم یا سیناریۆی کە باوەڕم وایە سیناریۆی عراقیزەکردنەوە دیوەک زۆر خەریکە وردە بەرەو جێبەجێ من لێکەم ڕۆژە باوەڕم بەوە هەیە بەرەو جێبەجێکردن ئەڕوا زۆر پێویستی بە ڕۆژهەڵات هەیە ئەم پێویستی مەرجنی لە کاتی شەڕەکە بێت ئەم ئەەکەم بەخیر قسەم دکتۆر بیلان مەرجنی لە کاتی شەڕەکەیا بێت ئێمە بیرمان بێت لە شەڕی کەنداوی یەکەمە سەرکردە کوردەکان بەتایبەت مامزلال لەگەڵ ئەوان نەبوو کە بەشێک بن لە لێدانی عراق لەگەڵ ئەمریکەکانە تەمەن ئەمە لە ڕووی خیتابی وتن و سیاسەتەوە وە شەڕەکە تەواو بوو لە دوای خێمەی سەفوانەوە ئەمجا سزا بەسەر عراقەتونتر کرایەوە عراق پشوو کرایە بۆ وەسەد ئەمجا گۆڕاوی کورد و شیعە دەستیان بەو ئەرکە کرد کە بە هەلیان زانی و بۆ دەستخستی مافەکانی خۆیان بۆیە بە پێچەوانەوە ئەوەی کە ئێستا بەشدار نییە لەوەی کە بە گەرم بە سیلاحی گەرم لەگەڵ ئەمریکایە بەشدار نییە نیشانەی وریایەتی وەجۆر لە تورکان چاوەڕی ئەو هەلە زێڕنە ئەکا بۆی هەلەکە چکە لە بینی 0 بۆی هەلەکە نەسووتێت بۆی ئەکرێت لە دوای ڕاوەستاندنی شەڕەوە هەلی ڕۆژهەڵات دەست پێ بکە چونکە زۆر ڕوونە کە ئێرانی هێزی ئاسمانی ئێرانی هەواڵگری ئێرانی هێزی زمینی ئێرانی هێزی دەریایی ناگەڕێتەوە بۆ ئێرانەی بەر لە 28 مانگ لێ هێشتاکە لێ نەدرابوو لەبەرەوە بۆ ڕۆژهەڵات گرنگە سێری ئەو هەلە بکەن بەتایبەت لە دوای وەستاندنی شەڕەوە کە جارێ وەستاندنی مەحاڵە دکتۆر هەردی هەندێک پێشهاتی نوێش هەیە ئەوە جارێکتر هێزی ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا لە ئەو بازگە کاتیانی تاران ئێنەوە بەتایبەت لە شەقامی ئیمام ڕەزای شەرقی ئیمام ڕەزای غەربی لە سەرەتای پردی ئەفسەریە لە ناحەی 6 لە منتەقەی 15 لەم ناوچانە هێشتا بردومانی هێزی ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا بەردەوامە لە سعات 11:41 بردومانەکان لە تاران کراون و هەروەها هەر ئێستا ئەڵێت کە ئاماژەکان لە ناوخۆی ئێران و تاران و بازلەوەکەن کە فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆکوش لە نزیک دانیشگای مالیک لە چوارڕیانی چەمران بە هەمان شێوە کراونەتە ئامانج بێگومان بینەرانی کوردستان نیوز لە تارانی پایتەخت بردومانی سەخت هەیە و هێزی ئاسمانی و ئیسرائیل بەردەوامن لە بردومانکردنی چەندین پێگەی ژێرخانی ئابووری و هەروەها بازگە کاتیەکان کە لەسەر شەقامەکانی تاراندانراون وە سبەی بڕیارە کە خۆپیشاندانێکی فراوان کە پێوەترێ ڕۆژی قودس کە دوایین جومعەی مانگی ڕەمەزانەکە و هەموو ساڵێک لە ئێران بەڕێوە چوە بڕیارە سبەینێ بەڕێوە چێ وە ڕاهبەری نوێ مستەبا خامنەیی داوای کردبوو کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەشداری ئەو خۆپیشاندانە بکەن و لە سعات 9 ئەم شەویشەوە بە بەردەوامی ئەم فڕۆکەی جەنگی ئیسرائیل و ئەمریکا و لە ناو خۆی تارانی شەوەکو پێشاتێکی نوێ بە فڕۆکەی یاخود درۆنی خۆکوش ئەو بازگە کاتیانە بردومانەکرێن کە لەلایەن بەسیج و سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە شەقام و کوچە و کۆڵانەکانی تاراندانراون و زیاتر لە 20 ئامانج 20 شوێن لە تاران کراونەتە ئامانج و بردومان کراون و دووکەڵ و ئاگر بەشێکی زۆری شەقام و کوچە و کۆڵانەکانی تارانی گرتوتەوە و ئەم ڕۆژ ینی بە کاتی ڕۆژیش بە هەمان شێوە بردومانی بەشێکی زۆری ناوچەکانی تاران بەردەوام بوو هەر لە تاران نا بەڵکو لە پارێزگای فارسەوە هەتاکو بوشەهر هەتاکو لاهیجان و تەبرێز و ناوچەکانی دیکە و کەرەجیش بە دیاریکراوی بردومانی سەختی هێزی ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا هەیە لە بەندەری چابەهاریش دوای ئەوەی کە سێنتکۆم داوای لە خەڵک بوو بەندەرەکانی ئێران چۆڵ بکەن بردومانی سەختی ئەو ناوچانەش تاکو ئێستا هەیە بەشێک لە وێنەکان لەسەر شاشی کوردستان نیوزن پەیوەستن با بردومانکردنی هەندێک پێگە و ئامانج لە ناوخۆی ئێران بەتایبەت لەلایەن سێنتکۆمەوە لەلایەن هێزی فەرماندەی ناوەندی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هێزی ئاسمانی وەک لە ئاسمانی ناوچەکە دیارە بردومانی چەند پێگەر سەکۆی موشەکین و هەروەها بازگەی کاتین و لەگەڵ ئەوەشدا لە ڕۆژی ڕابردوو ژمارێکی زۆر لە کەشتی و هەندێک بەلەمی جەنگیش کرابوونە ئامانج دکتۆر هەردی وەک یەک دقەی کۆتایی
چی بکەین چی ڕوئەیە ڕای من لە ڕۆژانی سبێ و لەسەر لەگەڵەوە شاوەڵامی بیتەوە مستەبا قبوڵەکە لەلایەن دەرەوە لەلایەن دەرەوە نا بە وتارەکەی ئەمڕۆیە بە دەرگای داخست ینی گڵۆپی خۆی قبولکردنەکە چییە بێ دەرگای ئاسایی بوونەوەی پەیوەندی مشتەبا لەگەڵ دنیای دەرگای ئەمریکایە دەرگای ئەمریکای چکە ئێستا لەگەڵ ئەمریکای و ئەمریکا هەڕەشەکە لەسەر دنیا ئەمە خاڵێکە کە و دەرگای داخست و نەگەر پێفشاری کرد هێشتا لەم جۆرە حاڵەتانە باوکی ینی عەلی خامنەی هات تەنها باسی ئێرانیە کرد بەڵام ئەمڕۆ باسی ئەوەی کرد کە جەنگە فراوانەکە استراتیژە گۆڕێ و وتی ئێمە و مقاومە یەکین ینی یەک شتە جیا ناکرێتەوە لە یەک ئەمە یەکێکە لەو مەرجانی کە ئەمریکا ئەڵێ گەر ئەتەوێ ئاسایی بیتەوە ئەبێت لەگەڵ ئەم گروپانە دابڕێ لە ڕووی مالیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی هاوپەیمانیتی سیاسیەوە هەروەها لە ڕووی ینی بۆیە ئاماژەی ئەوەی تیانە کە کرانەوەیەک لانی کەم لە ئێستەیە ڕووبە و جەنگ گەرمتر ئەبێت باوەڕمای عراق ئەو هەرکو پێرەشە وتم ینی دۆخی خۆڵەمێشی گروپەکان و حەش شعبی حکوومەتی عراق بەرەو کۆتایی ئەڕوا و بەرەو دەرکەوتنی ڕوونتر ئەڕوا وتم ڕۆژانێکی سەخت چاوەڕێی ئەوە کە چاوەڕێی حەشتی شعبیەکە و بینیتان دوێنێ ئەمڕۆ گورزی زۆر کاریگەر دران لە حەشتی شعبی ئەمە لە ئاستی گورزایە و دوور نییە ئەمانیش دووبارە هەڵوێستی تونتر بنوێنن چونکە بپی ئەوەی کە ڕێبەرەکەیان داوایان لێکات لەوە ئەچێت شەڕی مال و نەمان تەنها لە ناو ئێرانە نەبێت بەڵکو لە لوبنان ئەوە خەریکە ئەکرێت و دەستی گورزی زۆر گەورە لە حزبڵاو وەشێنراوە لە عراقیش هەمان حاڵ ڕووبە جۆرە لە جۆرەکان بەچەک لە ڕێی تونتیژی و لەشکرەکان و لە عراق سەرکوت بکرێن نقطەیەکە گرنگ بوو بەلای منەوە باسی کەم بۆکو جێگەی دڵخۆشی بوو لێدانی گروپەکانی حەشتی شعبی و بەرەی مقاومە لە عراقا لەم دوو ڕۆژەیە و پەیوەندیکردنی سەکردەکانی ئەمریکا بە هەرێمی کوردستانەوە نیشانەی ئەوەیە کە ئەم لەبەر بەشێکی لەبەر خاتی هەرێمی کوردستان لەوانەدراوە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە هاوپەیمانی و پارێزەری ئەوپەیمانە وەکو جەختیان لەسەر پاراستنی کردەوە ئەمەش مانای ئەوەیە کە لەوە چێ بخۆمان بە ڕۆژانێکی سەختتر ئامادەکەین و گەرمتریشە بێت دۆخەکە بەتایبەت لە عراق و لە لوبنانەوە و لەوە چێ بەرەو وردە لە شەڕەکە ئەوەندە گەرم بێت چەند بەرامبەری ڕۆژانی ڕابردوو بێت دکتۆر هەردی مادی سەرچاوڕێکی زۆر باشیان لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ و شیکاریش بۆ ئەوەی کە لە ئایندە ڕوئەیە ماندوومان کردی لەگەڵمان هابووی بێگومان لە شەو لە کاتی تر لەگەڵتانە بین هەر بۆ بابەتی شیکاری تر بینەرانی کورسات نیوز ئێوەش دەتوانن بۆ باسکردنی هەر بابەتێک پەیوەست بێ بە جەنگی ئیسرائیل و ئەمریکا و ئێران و ئەو جەنگ و ئاڵۆزی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە پرسیارەکانتان یاخود سەرنجەکانتان بۆ سۆشیال میدیای کورسات نیوز بنێرن و بە هەمان شێوە ئەشتوانن بۆ دکتۆر هەردی یاخود ئەو میوانانی کە لێرە لەگەڵمانە بن یاخود بۆ خۆمانی بنێرن بۆ ئەوەی کە بیکەینە بابەتی گرنگ و شرۆڤەی لەبارە بکەین و شیکاری بکەین بێگومان زۆر باسی دیارنەمانی قائانیەکتێ لە کاتی ئایندە و لە شەوەکانی دیکەشە بابەتێکی گرنگ لەسەر من نایبینم وەڵا بینەرانی کورسات نیوز سەرنجتان ڕاکێشم بۆ ئێستای کێسە لەسەر شاشەی کورسات نیوزە دەنگی تەقینەوەیکی بەهێز لە ئاسمانی هەولێر بیستراوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوو ژمارێکی زۆر وشک و درۆن ئاراستی هەرێمی کوردستان کرابوون و هەروەها هەولێری پایتەخت بە دیاریکراوی لە ئاسمانی هەولێر لە ئێوارەی ئەمڕۆ سێ درۆن لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانی هاوپەیمانانەوە تەقێنرانەوە ئێستاش دەنگێکی بەهێز لە ئاسمانی هەولێر بیستراوە لەلایەن بەرگری ئاسمانیەوە تەقێنراوەتەوە و دەنگەکە لە بەشێکی زۆری ناوچەکانی هەولێر بیستراوە بەڵام لە ئاسمانی ناوچەکە درۆنەکە تەقێنراوەت و پارچەکانی بێگومانەکەوێتە خوارگنا وەکو خۆی نەگەیشتوتە ئامانجەکەی بێگومان هاوکارانم لە گەڵتان بەردەوامە بن لە ڕووماڵی کورسات نیوز بۆ گەیاندنی هەواڵ و زانیاری نەبێت.